لە کتێبخانەی شەپۆڵی دەنگی یەکێتی نابینایانی کوردستان دەستەی باڵا هەولێر کتێبی سەرکەوتنتان پێشکەش دەکەین. ناوی کتێب کتێبی سەرکەوتن زنجیرەی سەرکەوتن، نووسینی دکتۆر ئیبراهیم الفەقێ، وەرگێڕانی سەروەر حەسەن عەلی، نۆبەتی چاپ چاپی یەکەم، پیچنین گۆران حەسەن، نەخشەسازی وەرگێڕ، چاپ چاپخانەی چوارچرا، تیراژ 1000 دانە، ژمارەی سپاردنی 672 ساڵی 2006. خوێندنەوەی سیا، جێبەجێکاری دەنگی ڕۆژگار شادی، بەرواری تۆمارکردن 28/11/2010. دکتۆر ئیبراهیم الفەقێ لە چەند دێڕێکدا دامەزرێنەر و سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردنی کۆمەڵەی کۆمپانیەکانی ئیبراهیم الفەقێی جیهانیە، دامەزرێنەر و سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردنی ناوەندی کەنەدیە بۆ هێزی وزەی مرۆیی و ناوەندی کەنەدی بۆ خەواندن بە ئیحا و ناوەندی کەنەدی بۆ گەشەپێدانی مرۆیی و ناوەندی کەنەدی بۆ بەرنامەڕێژی زمانیانەی دەماری، دامەزرێنەر و سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردنی کۆمپانیای کیوبیسە، دکتۆر لە زانستی میتافیزیکا لە زانکۆی میتافیزیک لە لۆس ئەنجلۆس لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، دکتۆر ئیبراهیم الفەقێ دانەری زانستی دینامیکای ڕاهاتنی دەماریە، دامەزرێنەری زانستی هێزی وزەی مرۆییە، ڕاهێنەر و باوەڕپێکراوە لە بەرنامەڕێژی زمانیانەی دەماریدا ئەلبەرمەجە اللوغەویە العەسەبیە لە دامەزراوەی ئەمریکی بۆ بەرنامەڕێژی زمانیانەی دەماری، فێرکاری باوەڕپێکراوە لە چارەسەر بە خەواندنی موگناتیسی لە دامەزراوەی ئەمریکی بۆ خەواندنی موگناتیسی، فێرکاری باوەڕپێکراوە لە چارەسەر بە هێڵی ژیان، ڕاهێنەری باوەڕپێکراوە لە یادگا ئەذاکرا لە پەیمانگەی ئەمریکی بۆ یادگا لە نیویۆرک، ڕاهێنەری باوەڕپێکراوە لە گەشەپێدانی مرۆییدا لە حکوومەتی کەنەدی لە کیبێک لە کەنەدا بۆ کۆمپانیا و دامەزراوەکان، ڕاهێنەری ڕیچی لە ناوەندی ڕیچی کەنەدی و دامەزراوەی ڕیچی جیهانی، پلەی شەرەفی یەکەمی لە ڕەفتاری مرۆیی بەدەستێناوە لە دامەزراوەی ئەمریکی بۆ میوانخانەکان، پلەی شەرەفی یەکەمی لە بەڕێوەبردن و کڕی و فرۆشتندا بەدەستێناوە لە دامەزراوەی ئەمریکی بۆ میوانخانەکان، 23 دیبلۆم و 3 دانە لە پسپۆڕیە بەرزەکانی لە سایکۆلۆژیا و بەڕێوەبردن و کڕی و فرۆشتنەکان و گەشەپێدانی مرۆییدا بەدەستێناوە، لە ژمارەیەک لە میوانخانەکانی 5 ئەستێرەدا لە مۆنتریال کەنەدا وەک بەڕێوەبەری گشتی کاری کردووە. چەند دانراوێکی هەیە کە بۆ هەر سێ زمانی ئینگلیزی و فەڕەنسی و عەرەبی وەرگێڕراون و پتر لە ملیۆنێک دانەی لە جیهاندا لێفرۆشراوە. مەشق و ڕاهێنانی بە پتر لە 600,000 کەس کردووە لە میانەی وانەکانیەوە لە سەرانسەری جیهاندا. مەشق و وانەوتنەوەکانی بە هەر سێ زمانی ئینگلیزی و فەڕەنسی و عەرەبی ئەنجام دەدات. پاڵەوانی پێشووی میسرە لە تێنیسی سەرمێزدا و لە پاڵەوانیەتی جیهانیدا لە ئەڵمانیا لە ساڵی 69دا وەک نمایندەی میسر بەشداری کردووە. خاوەنی پشتێنی ڕەشە لە کۆنگفۆدا لە مۆنتریالدا لەگەڵ هاوسەرەکەی ئامال و هەردوو کچە هاوزاکەیدا دەژی. خەڵک چی دەڵێن دەربارەی دکتۆر ئیبراهیم الفەقێ؟ دکتۆر ئیبراهیم الفەقێ بە دیارترین پسپۆڕەکانی بواری گەشەپێدانی مرۆیی دادەنرێ. دارلین مۆنتگۆمۆری تەلەڤیزیۆنی لۆزیانە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لە زانستە بێسنوورەکەیدا کەسم وەک ئەو نەبینەوە. ئیلان بلۆتەر تەلەڤیزیۆنی TVA کەنەدا. دکتۆر ئیبراهیم الفەقێ لە باشترین وانەبێژە جیهانیەکانە لەم سەردەمەدا. ئالان ڕۆژ تەلەڤیزیۆنی CFCF مۆنتریال کەنەدا. محازەرەی دکتۆر ئیبراهیم الفەقێ لە باشترین و بەهێزترین وانەکانە سەرسامی و ڕێزی هەمووانی بەدەستێناوە. محاسن البوکری کۆمپانیای هیلتۆنی جیهانی. هێز و توانایەکی بێسنوور و جوان و داهێنانی بێوێنەی هەیە لە هونەری پێشکەشکردندا. مشیرە بەردەعی بەڕێوەبەری بەرووبوومە مرۆییەکان زانکۆی ئەمریکی لە قاهیرە. وزەیەکی گەورە جوان بەهرەدار ئینسکلۆپیدیایەک لە زانیاری
وەک یەکەم موسڵمانی عەرەب شانازی پێوە دەکەم. زۆهرە عەبدولحەمید عیسا، دامەزراوەی عەبدولحەمید عیسا، کوێیت. باشترینی ئەوانەیە کە بینی من. سەعید عەبدوڵڵا مەزلوم، بەڕێوەبەری چاودێری جوودەی پۆلیسی دووبەی. لە کەمترین وانەبێژەکانی جیهانە کە نمونەی ئەم توانا و لێهاتوویانیان هەیە. زیاد لەوەی پێشبینیم دەکرد سوودی پێگەیاندم. یوسف ئەحمەد جبریل، دەستگای پلاندانان و گەشەپێدان دووبەی. خەیاڵی داهێنەر دینامیکی، پێشبینیم نەدەکرد لە جیهانی عەرەبیماندا نمونەی ئەو ببینم. فەیسەڵ مەشاری عومەر، کۆمپانیای نیشتیمانی بۆ خزمەتگوزاریە تەندروستیەکانی سنووردار سعودیە. دکتۆر ئیبراهیم الفەقێ بە بەهێزترین وانەبێژەکانی ئەم سەردەمەدا دەنرێ. مولهیم محەممەد حوسێن، دامەزراوەی نیشتیمانی کڕی فرۆشتن سعودیە. بەڕای من دکتۆر ئیبراهیم الفەقێ لە باشترین وانەبێژە جیهانیەکانە. بەرنادید ڕێکار، بێژەر KBL لویزانە، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. زیاترە لە جوانی و لێهاتووی بێهاوتا لە هونەری نمایشدا. دکتۆر کلیمنت جۆنسۆن، پزیشک، تەکساس، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بە توانایە و بە خێرایی و بە بەهێزەوە دەگاتە گوێ، پێشتر هاوشێوەی ئەوم هەرگیز نەبینیوە. کریستیان ماکدۆناڵد، بریستۆل مایرس، مۆنتریال، کەنەدا. دکتۆر ئیبراهیم الفەقێ فێری هونەری ژیانی کردم و ڕێگای کامەرانی بۆ ڕۆشن کردمەوە. میشێل جۆیان، سەرنووسەری ڕۆژنامەی ئەکتوالیتی، مۆنتریال، کەنەدا. کۆڕەکانی دکتۆر ئیبراهیم الفەقێ ئەزموونی تەمەنە، پێویستە دەرفەت بە هەموو کەسێک بدرێ ئامادەیان بێت. ڕۆز سۆلازۆ، AT&T، مۆنتریال، کەنەدا. دکتۆر ئیبراهیم الفەقێ ڕێگای ژیانێکی باشتری بۆ ڕۆشن کردمەوە. سۆزین جۆرج دو، کۆمپانیای فڕۆکەوانی کەنەدی، کەنەدا. بێهاوتایە لە جۆری ئەو، لە بەهێزترین و باشترین وانەبێژە جیهانیەکان دەژمێردرێ. فرانس مارتل بێژەر، تەلەڤیزیۆنی کێبێک، کەناڵی CGM، کەنەدا. دکتۆر ئیبراهیم الفەقێ توانی لە ماوەی 8 کاتژمێردا هیوا و بەرزخوازی لە دەرونی ئامادەبووان دەبوروژێنێ، هەروە توانی بینین و دیتن و ڕێگامان ڕوون بکاتەوە و لە دڵیشماندا خۆشەویستی و وابەستەی یەک بەرامبەر بەخۆی بخڵقێنێ. ئەمەش هاوکێشەیەکە لەو پەڕیگرانیدا، ڕۆژێک لە ڕۆژان کەسێکم نەبینیوە توانی بێتی بە هەموو ئەو خەسڵەتانەوە سەرکەوتوو بێت. ئۆدێت ئەسکەندەر، سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردنی کۆمپانیای میسر و ڕۆژهەڵاتی ناوەڕاست، میسر. نایاب، تایبەت، شێوازێکی تامزرۆ و وانەکانی لە دەرگای دڵ و هەستیدام و ڕێڕەوەی بیرکردنەوەی ژیانی گۆڕیم. عیزەت فەرحات، بەڕێوەبەری بەروبوو مەمرۆییەکان، جۆنسۆن واکس، میسر. دکتۆر ئیبراهیم الفەقێ مۆزیکێکی تایبەت دەژەنێ، جیهانە ناوەچەکان لێوان لێو دەکات لە وزە، نیگەران بەرەو بەرزاییەکانی ژیان دەجولێنێت، بارگاوی بە ئومێد و حەزی سەرکەوتن و ڕووە و لووتکە چوون. ڕۆژنامەنووس، مونا عەبدولجەلیل، کوێیت. زۆر نایاب لەو باوڕەدا نەبووم ئەوەندە خاچی و گرنگی پێدەربێت بەو کەسانەی مەشق و ڕاهێنانیان پێدەکات. عەبدوڵڵا حارسە ڕۆمێفی، سەرۆکی بەشی مۆزیک، رادیۆ تەلەڤیزیۆنی دووبەی، ئیمارەت. وتەیەکی پێویست. دکتۆر ئیبراهیم الفەقێ یەکێکە لەوانە بێژە بەناوبانگە جیهانیەکان، کەسێکی بەتوانا و خاوەن بەهرەیەکی گەورەیە لە گەیاندنی بیرەکانیدا بە بەرامبەر. شێوازێکی سادە و واقعی هەیە و داهێنانکارێکی مەزنە لە بواری گەشەپێدانی مرۆیی و بەرنامە ڕێژی زمانیانەی دەماری وزەی مرۆیی و بوارەکانی بەڕێوەبردن و میوانخانەکاندا. سەرباری هەموو ئەمانش زۆر بەخشندەیە لە پێدانی بیر و زانیاریەکانی بە هەموو خەڵکێک. لەو کتێبانەی بە زمانی عەرەبی بڵاوی کردوونەتەوە زنجیرەی سەرکەوتنە، سلسلة النەجاح، کە تا هەنووکە 2 زنجیرەی لێ چاپ و بڵاو کراوەتەوە. یەکەمیان دەکلیلەکەی سەرکەوتن، مەفاتیح العەشرە للنەجاح، و دووەمیش هێزی دەست بە سەرداگرتنی خۆت، قووەت التەحەکوم فی الذات. ئەم کتێبە هەردوو زنجیرەکە لە خۆ دەگرێ و شێوازێکی گونجاوی وهای هەیە بگاتە هەموو خوێنەرێک. لە کتێبی یەکەمدا بەکلیلەکانی سەرکەوتن بە دیدی دکتۆر ئەلفەقێ ئاشنا دەبیت. ئەوانیش پاڵنەرەکان، وزە، لێهاتوویی، مرونەت، کردار، پێشبینی، وابەستەبوون، هێنانە پێشچاو، ئارامگری، ڕێککاری، پاشانیش بۆ برەودان بە توانستی زاڵبوون و دەست بە سەراگرتنی خودی مرۆڤ، خۆی 5 فاکتەر ئاخاوتن لەگەڵ خۆت، بڕوامەندی، شێوازی تێڕوانین بۆ ڕووداوەکان، هەست و سۆزەکان، ڕەفتار، بۆ ئەو مەبەستە لە کتێبی دووەمدا خراونەتە ڕوو. خوێندنەوەی وردی ئەم کتێبە ئەگەر پێویستی کرد خوێندنەوەی جارێک زیاتری، ڕەنگە جۆش و خرۆشێکی وەها تێدا بخۆڵقێنێ، بڕۆیت و نەوەستیت و بە پلەکاندا سەرکەویت تا دەگەیتە جێگا خواستراوەکەت.
مەبەست و ئامانجگەلێک کە ڕۆژانێکە پێوەیان ماندوویت و بەدەستیان ناهێنی بە خۆناسین توانا و تایبەتمەندی و لێهاتوویەکان ئەگەر ئیرادەت لەگەڵ ڕێنمایی و ئاماژەکاندا تەریب و گوزەرا وەختێک دەڕوانیتە دەوروبەر دەبینیت گەیشتوویت و لەوێیت درست لەو جێگای پێی دەڵێن ترۆپکی سەرکەوتن کە ئیدی لەوێ تەنها بەدەستێنان و ئارامی و جوانی لێیە. وەرجێر سلێمانی، ساڵی 2006. کتێبی یەکەم دەکلیلەکەی سەرکەوتن بەر لە پێشەچی. منداڵێک هەبوو هەمیشە خەونی بەوەوە دەبینی ڕۆژێک لە ڕۆژان دەبێتە کەسێکی گرنگ، دەبێتە بەڕێوەبەری گشتی یەکێک لە میوانخانە گشتیەکان. هەمیشە ئەم خەونەی لە بەردەم هەموواندا دووپات دەکردەوە و کەس وەڵامی نەدەدایەوە و کەس لەگەڵ خەونەکانیدا نەبوو، بەڵکو پێیان دەگوت ئەو قسانە بێمانان دوورن لە ڕاستی. هەستی بەبێ ئومێد بوون دەکرد و دەور و بەرەکەشی ورەیان دەڕوخاند. کاتێک ئەمەی دووپات کردەوە و هاوڕێکانی لە قوتابخانە گاڵتەیان پێدەکرد و هەمیشە ئامۆژگاریان دەکرد تکایە واقعی بە، وهای لێهات وەختە بوو بە تەواوی هیوا لە دەست بدات، ئیدی باسی خەونەکەی نەدەکرد. منداڵەکە گەورە بووە لاوێک لە دەرونی خۆیدا بڕیاریدا لە بواری میوانخانەدا بخوێنێ. خوێندنی تەواو کرد، ژیانی هاوسەرەتی پێکەوە ناو بە لێوانی لە ئومێد و هیواوە کۆچی کرد بۆ کەنەدا. زۆر ئاستەنگ و کێشە و ناڕەحەتی ڕوبەڕووی بوونەوە. هەمیشە پێی دەگوترا کە ئەو هەرگیز بە ئامانجەکەی ناگا، کە لەگەڵ ئەو خەونەیدا دەژیا و بیری لێ دەکردەوە. لە ناخی خۆیدا دەیگوت ئەزمون و زانیاری و سامانیشم نییە، ناتوانم بە زمانی ئەم وڵاتە بدوێم و هیچ پەیوەندیەکم لەگەڵ خەڵکانی ئێرەدا نییە و بڕوانامەکەشم لە کەنەدا دامپێنراو نییە. ئیدی وردە وردە دەنجێک لە ناخیدا پێی دەگوت واز لەم مەسەلەی زەینت بێنە و دەست بە کارێکی دیکە بکە. پرسیاری لە خۆی دەکرد دەربارەی ئەو هۆی وەها لە یەکێک لە خاوەنکارەکان دەکات، سەرڕای ئەم بارودۆخەشی کەچی هەر چاودێری و هاوکاری دەکات. گوێی لە ناخی خۆی بوو دەیگوت هەرگیز ناگەمە ئەو ئامانجانەی خەونی پێوە دەبینم، ناتوانم ئامانجەکەم بەدەست بێنم. تووشی شەکەتی و شەپرزەیی و ئازاری زۆر بوو. ئیدی نەیدەزانی چۆن هەڵسوکەوت بکە. ئەگەر بگەڕێتەوە وڵات هەمووان گاڵتەی پێ دەکەن، گەر لە کەنەدا ژمێنێتەوە دەرفەتی سەرکەوتنی زۆر کەم و لاوازە. لە نێو جێژاوی ئەم هەموو سەلبیاتانەی دەوریانداوە و سەرباری بوونی ئەو فاکتەرانەی کە بۆ تێکشکان و لە ناوبردنی خەونەکان هەر خەونێک بێت بەس بوون، بەڵام هێزێکی گەورەی پڕ لە ئارەزووی سەرکەوتن و بەرەنگاری سەرجەم ئەم بارودۆخە قورسانەی دەوریاندا بوو لە ناخیەوە دەرچوو. لەگەڵ ئەوەی خەونەکەی لەوەدا کوردەبەوە کە بێتە بەڕێوەبەری گشتی یەکێک لە میوانخانە گەورەکان، بەڵام پلیکانەی سەرکەوتنی بە شۆردنی قاپ و قاچاق دەست پێ کرد. وروژێنەری ئەم هێزە لەوە بوو کە جارێک لە خەویدا باوکی بینی کە ئەو کات کۆچی دوایی کرد بوو، پێی گوت بیرت بێت إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئەمە بووە ساتی بێداربوونەوەیکی گەورە بۆی و عەقلی ناوەچی نائاگاهیشی دووپاتی دەکردەوە. من دەتوانم ئەو کارە بکەم، ئەگەر کەسێکی دیکە بتوانێت پێی هەڵسێت منیش دەتوانم. ئەوەتە تۆماس ئەدیسۆن پتر لە 9909 جار بێوەر بوو، بێتاقەت بوو، بەڵام هەر بەردەوام بوو لەو کارێک کە بڕوای تەواو و قوڵی هەبوو. دەتوانێت بە ئەنجامێکی سەرکەوتووی بگەێنێت. واڵت دیزنی 7 جار مایە پووچ بوو، هێنری فۆرد 6 جار مایە پووچ بوو، بەڵام هەر بەردەوام بوون تا خەونەکانیان بەدی هێنا. بە هەمان شێوە منیش دەتوانم خەونەکەم بەدی بێنم و سەرکەوتوو بم. ئەو زۆر پەرۆش بوو، شێوازێکی نوێی خۆڵقاند بۆ گفتوگۆکردن لەگەڵ دەرونیدا بە بڕواگەلێکی نوێ. لە بری ئەوەی بڵێ من مایە پووچم، بیری کەوتەوە کە ساندرز و فۆرد و هۆندا ئەوانیش مایە پووچ بوون. زۆرێک لە مرۆڤە مەزنەکانیش پێش ئەوەی سەر بکەون هەر مایە پووچ بوون. ئەو بڕوایی کە بڕوانامەکانیدا پێراونین بووە ئەوە کە من لێرە لە کەنەدا زیاتر دەخوێنم. خوێندنی تەواو کرد و دبلۆمی لە بەڕێوەبردنی میوانخانەکاندا بەدەستێنا. ئەو بڕوایی کە من لێرە بیانی و نامۆم بووە نەڕەچەڵەک و نەڕەنگ و نەڕەگەزم نابنە ڕێگرت لە بەردەم بەدی هاتنی ئامانجەکانمدا.
مادام بڕوان بە خۆم و تواناکانم هەیە. تێڕوانینی بەرامبەر بە شتەکان لە گرژی و مۆنیەوە گۆڕا بۆ خەندە، لە ڕەشبینیەوە بۆ گەشببینی، هەستەکانیشی لە سلبیەوە گۆڕان بۆ ئیجابی. لە دوای ئەوەی تووشی برینی گەدەبوو بوو، تەندروستی باش بوو و زەشی گەورە و کاراب. بە لێبڕان و تێکۆشانەوە لە کار و خوێندن بەردەوام بوو تا ساڵی 1970دا کارەکەی لە دەستدا و لە پڕ خۆی بە بێکاری بینیەوە و هیچ هۆکارێکی بژێوی نەبوو. هەر لەو کاتەدا خێزانەکەی لە نەخۆشخانەی منداڵان کەوتبوو لەبەر لەدایکبوونی هەردوو کچە هاوزاکەی. هاوسەرەکەی لە دۆخی توندی پەکەوتەیی و لاوازیدا بوو. ماوەی 2 هەفتە لە نەخۆشخانە مایەوە. لەو کاتەدا ئەو هەر خۆی گرنگی بە سەرپەرشتی و پەروەردەی منداڵەکانی ددا و چاودێری دەکردن. دراوەکەمەکەشی تەنها بەشی کڕینی خواردنی ئەوانی دەکرد. کارێکی سادەی دۆزیەوە، وەک یاریدەدەری گارسۆن لە چێشخانەیەکی بچکۆڵەدا کاری دەکرد. دڵکارانە لە کارەکەی بەردەوام بوو تا بژێوی خێزانەکەی دابیم بکات. دوای دەرچوونی هاوسەرەکەی لە نەخۆشخانە پێویستی بە ماوەیەکی درێژ هەبوو بۆ بوژانەوە و پشوو. سوپاس بۆ خوا لە چەند لایەنێکی میریەوە یارمەتی پێگەیشت بەوەی پسپۆڕێکی چاودێری ماڵیان بۆ نار تا لە کاروباری هاوزاکان و دایکیاندا هاوکاریان بکات. لە کارکردنی لە چێشخانەدا بەردەوام بوو لە کاتژمێردنەوەی بەیانی تا 3 پاشنیوەڕۆ. هەموو ئەوە بۆ دابینکردنی بژێوی ڕۆژانە بوو. لە زانکۆی کۆنکۆردیا ناوی خۆی تۆمار کرد بە مەبەستی بەدەستهێنانی دبلۆم لە بواری بەڕێوەبردندا. شەوانیش لە چێشخانەیەکی دیکەدا کاری دەکرد. ماوەی ساڵێک بەو حاڵە مایەوە. لەو ماوەیەدا لە کارێکەوە بۆ کارێکی بەرزتر دەچوو. دوای چەند ساڵێک لە گواستنەوە لە جێگایەکەوە بۆ جێگایەکی دیکە لە ساڵی 1986دا بووە بەڕێوەبەری گشتی میوانخانەیەک. تیمێکی کاری پێکێنا و ڕاهێنانی پێدەکردن تا میوانخانەکە گەیشتە پلەیەکی بەرزی سەرکەوتن. هەمیشە پەرۆشی باشترکردنی خۆی بوو، بۆیە لێپرسراویەتی کارێکی باشتری وەرگرت لە میوانخانەیەکی گەورەتردا. بەنامەنێری پەیوەندی کرد بە ژمارەیەک خولی خوێندنەوە و خەڵاتی نێودەوڵەتی لە ئەمریکا وەرگرت و وەک باشترین خوێندکار لە خوێندنی ناوماڵدا. لە دەمەدەمی ئەوەدا کە هەستی دەکرد ئیدی وەختە خەونەکانی بێنەدی لە پڕ شتێک ڕوویدا هەرگیز بەبیریدا نەهات بوو. خاوەنانی میوانخانەکە بڕیاری داخستنی میوانخانەکەیاندا. ئەمیش کارەکەی لە دەستدا. تەنانەت دەست بەجێ ئەو ئۆتۆمبیلەشیان لێسەندەوە کە بۆ کاروبارەکانی بەکاری دەهێنا. ئەو ڕۆژە بە تاکسی بۆ ماڵەوە گەڕایەوە. دۆخێکی ناهەموار و ناخۆشی هەبوو. کار و دەرامەتی لە دەستدا. ئەو کەسانش خۆیان لێ دوور خستەوە کە گومانی دەکرد هاوڕێی بن. بە کورتی هەموو شتێکی لە دەستدا. ئەو کاتە سەرجەم ئەو فاکتەرانە لە دەوریاندا بوو کە هەستی بەختڕەشی تێدا بخۆڵکێنن، هەستی بە بێزاری دەکرد، تەنانەت لە خۆشی. لە نێو ئەم جێژاوی خەوزڕان و ئازار و بەهەدەرچوونی ئەو هەوڵانەی بۆ بەرەو باشتربردننی بارودۆخی دابوونی، جارێکی دیکە وتەکەی باوکی وەیات هاتەوە کە هەمیشە دووپاتی دەکردەوە دەیگوت کوڕەکەم، ئەگەر خوا دەرگایەک دابخات هەمیشە دەرگایەکی دیکە دەکاتەوە. لەو کاتەدا لە خۆی پرسی پێویستە لە حاڵێکی لەم جۆرەدا چی بکرێ؟ چۆن دەتوانرێ ئەم بارە لە سەلبیەوە بگۆڕدرێ بۆ ئیجابی؟ لە سەرچاوە تایبەتەکانی خۆی گەڕایەوە بۆ ئەو بیرانەی کە هەر کاتێک بە خەیاڵیدا بەهات نایە تۆماری دەکردن. بینی کۆمەڵە بیرێکی نایاب و تەواون بۆ ئەوەی ببنە یاب بابەتی کتێبێک یارمەتی زۆر لە خەڵک بدات. دەست بەجێ دەستی کرد بە دانانی یەکەمین کتێبی خۆی. زۆر لە خانەکانی بڵاوکردنەوەی ئەم کتێبیان ڕەت کردەوە. بڕیاریدا بە پاشەکەوتە سادەکەی خۆی چاپ و بڵاوی بکاتەوە. نزیکەی 5,000 دانە لەم کتێبە لە ماوەی 3 مانگدا فرۆشرا. دەستی کرد بەوانەوتنەوە و دانانی کتێبی زیاتر. ئێستا لە هەر کات زیاتر سەرکەوتووە لە ژیانیدا. چەند کتێبێکی داناوە و فراوانترین بڵاوبوونەوەیان لە جیهاندا هەیە. کۆمەڵێک هاوڕێی هەیە دەکرێت بە هاوڕێی ڕاستەقینە هەژمار بکرێن. بازنەی زانیاری لەسەر ئاستی جیهانی فراوان بووە. شێوازەکانیشی لە گەورەترین کۆمپانیەکانی جیهاندا بەکاردەهێنرێن. ڕەنگە بپرسیت من چۆن ئەو هەموو زانیاریە وردەم لەبارەی ئەو کەسەوە هەیە؟ وەڵامەکەی سووک و ئاسانە، چونکە من خۆم ئەو کەسم. من ئێستا لە خەونەکانمدا دەژیم. خێزانەکەم و هەردوو منداڵەکەم هاوبەشیم دەکەن. وانەی ئەو بنەمایانە دەڵێمەوە کە بۆ هەر مرۆڤێک پێویستن کە دەخوازێ بەرەو باشتر بوون بڕوا و خەونەکانی بەدی بهێنێ. ئەویش بە پێشکەشکردنی پوختەی ئەزمون و لێکۆڵینەوە. زۆر و بڵاوەکانم گوشراوی گەشتم لە تەختیانەوە بۆ لووتکەی سەرکەوتن و
دەواازەی بەجێهێنان و دەستکەوتەکان. هەنووکە با لێت بپرسم، هیچ کاتێک گوێت لێ بووە کەسێک بڵێت کەسە سەرکەوتوەکان شانس و بەختیان هەیە؟ ئەم قسەیە تا ڕادەیەک ڕاستە، چونکە مرۆڤە سەرکەوتوەکان بەڕاستی بەختێکی باش و گەورەیان هەیە، بەڵام ئەوان خۆیان ئەو بەختیان بۆ خۆیان دروست کردووە، دڵکارانە و بە تێکۆشانەوە کار دەکەن. ئاستی ئەدایان بەرزە، لە بوارەکەیاندا باش و باشتر دەبن و بە ئارامگری و کۆڵ نەدان و ڕێکسازی جیا دەکرێنەوە. سەرڕای ئەوەی کە زیاتر لە کەسێکی سادە خۆیان دەخەنە نێو مەترسی و سەرکێشیەوە، لە هەڵەکانیانەوە فێر دەبن. کۆی هەموو ئەمانە ڕاوەی ئەو وتەیە دەکەن کە ئەوان شانس و بەختی گەورە و باشیان هەیە. گەر بڕیارت دا و دڵنیا بوویت تۆ شیاویت بۆ سەرکەوتن، لەم کتێبەدا هاوڕێم بە بۆ زانین و ناسینی دەکلیلەکەی سەرکەوتن کە من خۆم لەگەڵیاندا ژیاوم و لە گەشتێکی درێژ لە تێکۆشان و کۆڵ نەدان و فێربوون بەرەو باشترچوونی بەردەوامدا فێریان. پێشەکی کاتژمێر گەیشتە 7 بەیانی و کەریم تا ئەو کاتە هێشتا نووست بوو. دایکی بانگی کرد: کەریم، هەستا دەبێ بچی بۆ قوتابخانە. کەریم چاوەکانی هەڵبڕی گوتی: نامەوێ بچم، چونکە لانی کەم 20 قوتابی و 10 مامۆستاش خۆشیان ناوێم، ڕخیان لێمە. جارێکی دیکە نووستەوە. دایکی بۆ ئامادەکردنی نانی بەیانی چوە چێشخانەکە. دوای نیو سەعات تەماشای کرد وا کەریم هێشتا لە جێگاکەی دەماوەتەوە هەڵنەستاوە. ڕۆیشتە لای کەریم و پێخەفەکەی لەسەر لا بردوگوتی: هەستە کوڕم، لە قوتابخانە دوا دەکەوی، دەبێت لە کاتی دیاری کراودا بڕۆی. کەریم گوتی: دایەجیان، پێم گوتی نامەوێ بچمەوە بۆ قوتابخانە، ئاخر چی وام لێ دەکات بچمەوە؟ باشە تۆ دەتوانی تەنها یەک هۆکارم پێ بڵێ وام لێ بکات بڕۆم بۆ قوتابخانە؟ دایکی گوتی: 2 هۆکاریشت پێ دەڵێم، یەکەمیان ئەوەیە تۆ تەمەنت 45 ساڵە و دومیشیان ئەوەیە تۆ بەڕێوەبەری قوتابخانەکەی. لە کاتی لێکۆڵینەوەکانمدا بۆ دانانی کتێبی یەکەمم لە گۆڤاری ڕێدەرز دایجێست وتارێکم خوێندەوە. ئەوەی ڕادەگەیاند کە لە نێوان هەموو 2 کەسێکدا یەکێکیان حەز بەو ئیشە ناکە کە پێی هەڵدەستێ. بڕوان ئەم حاڵەتە، لە هەموو 2 کەسێک لە جیهاندا یەکێکیان خۆزگە دەخوازە کارێکی دیکە بکات، جگە لەو کارەی ئێستا دەیکات، یاخود لە بوارێکی دیکەدا کار بکات. پەتر لە 25 ساڵ مێژووی زۆرێک لەو کەسایەتیانم خوێندووە کە لە کارەکانیاندا سەرکەوتوو بوون تا وەڵامی 2 پرسیاری گرنگم چنگ بکەوێ. یەکەم، بۆچی هەندێک کەس لە هەندێکی دیکە سەرکەوتووترن؟ دووەم، بۆچی لەگەڵ ئەوەی هەندێک کەس ئەو زانیاری و بەهرەیان هەیە کە پێویستی گەیشتنن بە ترۆپکی سەرکەوتن کەچی لە ئاستێکی زۆر نزمتر لەو ئاستەدا دەژین کە بۆیان پێشبینی دەکرێت. دەستم کرد بە دیراسەکردنی بەڕێوەبردنی کاروبارەکان، کڕین و فرۆشتن، پاشان دیراسەی ئاینەکان و دەروونزانی و کۆمەڵزانی و زانستی فیسیۆلۆژیا و میتافیزیکا و خەواندنی موگناتیسی. لە زیاتر لە 200 زنجیرەی توێژینەوەدا ئامادە بووم. زیاد لە 2000 کتێبم لەسەر گەشەپێدانی خود خوێندوتەوە. 23 دیبلۆم و 3 پلەی بەرزم لە بوارەکانی بەڕێوەبردن و کڕین و فرۆشتن و ڕەفتاری مرۆییدا بەدەستێنا. تا مزرۆ پەرۆژ بووم بۆ زانینی هۆکاری ئەوە کە هەندێک لە خەڵکی چۆن خاوەن سەرکەوتنی گەورە و بەختەوەری و خۆشگوزەرانین پوختەکەی ئەمەیە کە پێی گەیشتوو. کلیلی یەکەم، پاڵنەرەکان بزوێنەری ڕەفتاری مرۆڤ. بەشی مرۆڤ لە نێوان دەستەکانی خۆیدایە. فرانسیس بیکۆن. ئایا هاوڕێی و هاوڕای لەگەڵمدا لەسەر ئەوە کە بەبێ پاڵنەرەکان ئارەزوومان بۆ کردنی هیچ کارێک نییە؟ ئایا کەسێک دەناسی دڵنیابێ کارێکی پەسەندی هەیە و پایەیەکی بەهاداری لە کۆمەڵگەدا وەرگرتووە کەچی وازی لە کارەکەی هێناوە تەنها لەبەر ئەوەی پاڵنەری تەواوی نەبووە بۆ بەردەوام بوون لەسەر کارەکەی؟ کاتێک پاڵنەر و هاندەری دەرونی تەواوت هەبوو،
پەرۆشی وزەی زیاترت دەبێ و درکردن و هۆش و بیریشت باشتر دەبێت. بە پێچەوانەشەوە ئەگەر ورەت داڕووخاو تێک شکاو بیت هیچ وزەیەکی کارت نابێ و گرنگی پێدانەکانیشت زیاتر ڕوە و سەلبیات ئاراستە دەبن و سەرنجامیش نوشستی ئەداکردن دەبی. ئاخۆ پاڵنەرەکان چی؟ سەرچاوەکانی کامانن؟ ئایا چۆن دەبێ پاڵنەرمان هەبێ؟ لەوانش گرنگتر چۆن دەتوانین بە بەردەوامی لەگەڵ خۆماندا بیهێڵینەوە؟ ئەمە بابەتی لێکۆڵینەوەکەمانە لەم بەشەدا. وشەی پاڵنەر بە زمانی ئینگلیزی موتیڤیشن کە لە وشەی لاتینی ماتیری هاتووە بە مانای دەجوولێت. فەرهەنگی وێبستەر پێناسەی وشەی پاڵنەری کردووە بەوەی ئەو شتەیە کە هانی مرۆڤ دەدات بۆ ڕەفتار یاخود جوولەیەک. ئەگەر وشەی موتیڤیشن شیتەڵ بکەین دەبینین لە هەردوو وشەی موتیڤ کۆ ئەکشن پێکاتووە. ئەمە ژواتە هەڵسوکەوتی بەرهەمهاتوو لە پاڵنەرەوە. سەرچاوی پاڵنەرەکان چین؟ پاڵنەرەکان لەکوێوە دێن؟ دنیز ویتلی دانەری کتێبی سایکۆلۆژیای پاڵنەرەکان دەڵێت هێزی ئارەزوەکانمان دەست دەگرن بەسەر پاڵنەرەکان و بە دوایدا هەڵسوکەوتەکانماندا. باچی ڕۆکی ئەو لاوت بۆ بجێڕمەوە کە بۆ فێربوونی نهێنی سەرکەوتن چوو بۆ لای دانایەکی چینی. لاوەکە لە داناکەی پرسی دەتوانی پێم بڵێی نهێنی سەرکەوتن چییە؟ دانا چینیەکە بەهێمنی وەڵامی دایەوە گوتی نهێنی سەرکەوتن پاڵنەرەکانن. لاوەکە پرسی ئەم پاڵنەرانە لەکوێوە دێن؟ داناکە وەڵامی دایەوە لە ئارەزووە کڵپەسەندووەکانتەوە. بەسەر سوڕمانەوە لاوەکە گوتی چۆن ئارەزووی کڵپەسەندوومان دەبێت؟ لێرەدا داناکە داوای یارمەتی کرد. بۆ چەند خوڵەکێک لاوەکەی بەجێهێشت و پاشان بە دەفرێکی پڕ لە ئاوەوە گەڕایەوە. لە لاوەکەی پرسی تۆ دڵنیایی دەتەوێت سەرچاوی ئارەزووە کڵپەسەندووەکان بزانی؟ زۆر بە تامەزرۆییەوە لاوەکە وەڵامی دایەوە بێگومان. داناکە داوای لێکرد لە دەفرەکە نزیک بێتەوە و تەماشای ئاوەکەی ناوی بکات. لاوەکە لە نزیکەوە تەماشای ئاوەکەی دەکرد. لە پڕ داناکە بە هەردوو دەستی پەستانی خستە سەر سەری لاوەکە و سەری خستە ناو دەفرە ئاوەکە. چەند چرکەیەک تێپەڕی و لاوەکە هیچ نەجوڵا. پاشان بە هێواشی ویستی سەری لە ئاوەکە دەربهێنێ. لەو ساتەدا هەستی کرد وەختە دەخنچێت. دەستی بە بەرگریەکی گەورە کرد تا لە کۆتاییدا خۆی ڕزگار کرد و سەری لە ئاوەکە دەرێنە. لاوەکە تەماشای داناکەی کرد و بە تووڕێیەوە لێی پرسی ئەم کارە چی بوو کردت؟ داناکەش کە تا ئەو کاتە هێمن بوو خەندەی لەسەر لێو بوو بە پرسیار وەڵامی دایەوە لەم تاقیکردنەوەیە چی فێر بوویت؟ لاوەکە گوتی هیچ فێر نەبووم. داناکە تەماشایەکی کرد و پێی گوت ناکوڕم زۆر شت فێر بووی. لە ماوەی چرکەکانی سەرەتادا کە سەرت لە ئاوەکەدا بوو ویستت خۆت ڕزگار بکەیت، بەڵام پاڵنەرەکانت بەپێی پێویست نەبوون. لە دوای ئەمە بە بەردەوامی ئارەزووی کڵپەسەندووت بۆ خۆ ڕزگارکردن لەلا دروست بوو. هەر بۆیە لەو کاتەدا سەرکەوتی، چونکە لەو ساتەدا ئیدی هیچ هێزێک نەبوو بتوانێت بدوەستێنێت. پاشان دانا چینیەکە کە خەندە هێمنەکەی هەر لەسەر ڕوخساری بوو گوتی کاتێک ئارەزووی کڵپەسەندووت بۆ سەرکەوتن هەبوو ئیتر هیچ هێز و کەسێک ناتوانێت بدوەستێنێت. ئەو باسی پێشوو لەوەدا کوور دەکەینەوە. حەز و ئارەزوو یەکەمین یاسای سەرکەوتنە. خواست و ئارەزوو چاندنی تۆوە لە زەوی سەرکەوتندا. نهێنی سەرکەوتنیش بوونی ئارەزووی کڵپەسەندووە. سێ جۆر پاڵنەر هەیە. جۆری یەکەم پاڵنەری مانەوە. زانای دەروونناس ئیبراهام ماسلۆ گوتوویەتی گرنگترین پاڵنەرەکان بۆ مرۆڤ پاڵنەری مانەوەیە. پاڵنەری مانەوە ئەوەیە مرۆڤ ناچاری تێرکردنی پێداویستی بنەڕەتیەکانی دەکات، وەک خۆراک و ئاو و هەوا. بە جۆرێک ئەگەر کەم و کورتێک لە هەرێکە لە پێداویستیە بنەڕەتیەکاندا هەبوو، ئەوە پاڵنەرێکی بنەڕەتی لە لاشەی مرۆڤدا هەڵدەستێ بە ئاگادارکردنەوەی ناوەندە دەماریەکان لە مۆخدا لەبارەی ئەم کەم کورتیەوە. لەگەڵ خێرایی جوولەی خانە دەماریەکاندا لاشەی مرۆڤ چالاک دەبێت تا پاڵنەرێکی تێدا بخڵقێنێ بۆ هەستان بەکاری پێویست بۆ نەهێشتنی ئەم گرفتە. لە دوای ئەم کردارە لاشەی کەسەکە بۆ دۆخە سروشتێکی خۆی دەگەڕێتەوە. بۆ ڕوونکردنەوەی ئەم حاڵەتە نمونەیەک هەیە. لە دارستانەکاندا سیفەتێکی هاوبەش لە نێوان شێر و ئاسکدا هەیە. لەگەڵ سەرەتای ڕۆژ و هەر لە بەیانیدا هەر یەکەیان بە خێرایی دەجوولێن. شێر دەزانێت پێویستە لەسەری خێراتر لە هێواشترین ئاسک ڕابکات، دەنا لە برسا دەمرێت. ئاسکەکەش دەزانێت پێویستە بە خێراییەکی زیاتر لە خێرایی خێراترین شێر ڕابکات، دەنا دەبێتە نێچیر.
تەنانەت ئەگەر ئارەزووی جوڵە و ڕۆیشتنیشیان نەبێ هەردەبێ بجوڵێن و بە خێرایی ڕابکەن. ئەمەش بۆ پارێزگاری مانەوەیانە لە ژیان. هەنووکە بالێت بپرسم، لە کاتی پەڕینەوەت لە یەکێک لە ڕێگا خێرەکاندا لەپڕ ئۆتۆمبیلێکی گواستنەوەت بینی کە زۆر بە خێرایی ڕووەوتۆ دێ، هەڵس و کەوت و هەڵوێستت لەو ساتەدا چۆن دەبێ؟ بێگومان بە خێرایی ڕادەکەی وانە؟ ئەگەر لە دوای ڕۆژێک کاری قورس و گران گەڕایتەوە ماڵەوە، توانای هیچ شتێکت نەبوو بڕیاری وەرگرتنی پشوویەکتدا لە بەرامبەر شاشەی تەلەڤیزیۆن، بەڵام کت و پڕ گوێت لە هاوارێک دەبێت دەڵێ ئاگر ئاگر، ئایا لەو کاتەدا هەڵوێست چۆن دەبێت؟ بێگومان بۆ بەدەمەوە چوونی ئەم هاوارە لە ناکاوە بە خێرایی شوێنەکە جێدەهێڵیت. ئاخۆ لەو کاتەدا ئەم وزە و توانایەت کە بە تەواوی نەمابوو لەکوێوە هێنا؟ وەڵام ئەوەیە کە سەر لە نوێ بێدار و بەهێز بووەوە. جارێک لە ویلایەتی لویزیانای ئەمریکا بووم، وانە یەکم دەربارەی پاڵنەرە دەرونیەکان پێشکەش دەکرد. پەرۆشی و جۆش و خرۆش هۆڵەکەی پڕ کرد بوو، هەمووان بە تەواوی هاتبوونە قوڵایی بابەتەکە و چێژیان لێ وەردەگرت. لە پڕدەنجی زەنجی ئاگادارکردنەوەی ئاگرکەوتنەوە هات. لەم کاتدا ئامادەبووان بۆ ڕزگارکردنی ژیانیان بە پەلە ڕایان کردە دەرەوەی هۆڵەکە. پاش چەند خوڵەکێکی کەم لە بڵنگوەکانی دەنگەوە دەنجی یەکێک لە بەرپرسەکانمان بیست، پۆزشی دەهێنایەوە لەسەر ئەوەی بە هەڵە زەنجی ئاگادارکردنەوە لێدراوە. پاژەوە جارێکی دیکە ئامادەبووان گەڕانەوە جێگاکانیان و زەردەخەنەش لەسەر لێوی هەمووان بوو. لە ساڵی 1975دا کە لەگەڵ ئامالی هاوسەرمدا بەرەو کەنەدا دەچوین، تەنها بڕی $2000 پێبوو. کاتێک فڕۆکەکە لە ئەوروپا نیشتەوە 5 کاتژمێر چاوەڕوانیمان لەبەردەستدا بوو، بۆیە بە دوکانەکاندا دەگەڕین. 2 ساعتم بۆ خۆم و هاوسەرەکەم کڕی، نرخی هەردووچیان $1800 بوو. هاوسەرەکەم پێیگوتم بۆچی ئەم زیادە خەرجیە دەکەی؟ آخر چۆن بەتەنیا بە $200 دەژین؟ پێم گوت بێگومان ئەستەمە، بۆیە دەبێت زۆر بە خێرایی ئیش بدۆزینەوە. لەبەر ئەوەی بە پاڵنەری مانەوە پەرۆشی سەرکەوتن بووین، لە ماوەی کەمتر لە 4 ڕۆژ ئیشمان دۆزیەوە. لەوانەیەکمدا لە سەروزە یەکێک لە ئامادەبووان پرسیاری لێکردم، ئەگەر نەخۆشێک بەهۆی خراپی باری تەندروستی لە نەخۆشخانە دەرچوو، ئایا لەو بڕوایە دای پاڵنەری مانەوە هیچ کاریگەریەکی لەسەر هەبێت؟ وەڵامم بۆی ئەوە بوو، بێگومان بە دڵنیاییەوە. بۆ نمونە ئەگەر لە کاتی دەرچوونی لە نەخۆشخانە سەگێکی هار ڕاوی بنێت، ئەم نەخۆشە خێراتر لە هەر پاڵەوانێکی گۆڕەپان و مەیدان ڕادەکات. بەم پێیە ڕێگا و شێوە و دۆخی ژیانت هەر چۆنێک بێت، ئەگەر مانەوەت لەژێر هەڕەشەدا بوو بێدار دەبیت و پەرۆشیت بۆ خۆڕزگارکردن لەو هەڕەشەیە زۆر بەهێزیش دەبیت. ئێستا بیر لەوە بکەرەوە، ئەگەر ئەم جۆرە پەرۆشیە بەردەوام هاوڵت بوو، توانات چۆن دەبێت، چەند ئەنجامی باشتر بەدەست دەهێنیت. جۆری دووەم، پاڵنەرە دەرەکیەکان. ئەم جۆرەی پاڵنەرەکان سەرچاوەکەیان جیهانی دەرەکیە. لە نمونەی پاڵنەرە دەرەکیەکان ڕەنگەوانە بێژێکی زۆر باش و پەسند بێت، یا هاوڕێیەک، یا یەکێک لە ئەندامانی خێزان، گۆڤارێک، کتێبێک یاخود سەرۆکارەکانمان بێت. گرفتی پاڵنەرە دەرەکیەکان ئەوەیە زوو کاریگەریان نامێنێ و لە ناو دەچن. با لێت بپرسم، ئایا بە مەبەستی چاڵاکردنی پاڵنەرە دەرونیەکانت لە هیچ لەوانەیەکدا ئامادە بووی؟ ئەگەر وەڵامەکە بە بەڵەیە، ئایا لە دوای تێپەڕبوونی هەفتەیەک بە سەروانەکەدا ڕادەی پەرۆشی چۆن بووە؟ لە دوای مانجێک چەند بووە؟ ئایا لە دوای ساڵێک بێگومان پلەی پەرۆشی و جۆش خواردنت لە دابەزیندا بووە، وانە؟ پرسیارێکی دیکە، ئەگەر بەیانیەک سەرۆکارەکەت بە زەردەخەنە و ڕووخۆشیەوە ڕوبەڕووت بووە، ئایا ئەو یەکتربینینە کاریگەری لەسەر ئیشی ئەو ڕۆژەت دەبێت؟ ئەی ئەگەر بە پێچەوانەوە بە وشتی و بەبێ سڵاوکردن و زەردەخەنە ڕوبەڕووت بووە، ئایا ئەمەش هەر کاریگەری لەسەر ئەو ڕۆژەت دەبێت؟ بەدڵنیاییەوە ئەم ڕەفتارانەی بەرپرسەکەت لە هەردوو بارەکەدا کاریگەر دەبن، تەنانەت دەگونجێت بۆ ماوەیەکی درێژیش لەسەر بارودۆخی دەرونیت شوێندا بنێ. بەداخەوە مرۆڤ زۆر پشت بە پاڵنەرە دەرەکیەکان دەبەستێ، تەنانەت هەست بە ڕێز لێگرتن و نرخدانانی سەرۆکارەکان و هاوڕێ و تاکەکانی خێزانەکەشی دەکە. ئێمە بەردەوام پێویستمان بە ڕازیبوونی ئەوانی دیکە هەیە، پێمان خۆشە هەمیشە و بەردەوام ڕێز لێ گیراو بین. دەمانەوێت خەڵک بە چاوی ڕێزەوە تەماشامان بکەن تا هەست بە بەها و نرخی خۆمان بکەین. پێدەچەوێت ئەوە هۆکارێکیش بێت بۆ ئەوە کە هەندێک جار چەند کارێک دەکەین بڕیاریکردنیان لە ناخمانەوە سەرچاویان نەگرتووە. نووسەری ئەمریکی بنیامین فرانکلین گوتوێتی تێڕوانینی کەسانی دیکە بۆمان کە تێکمان دەشتێنن و دەمان ڕوخێنن، ئەگەر هەموو ئەو کەسانەی لە دەورماندان جگە لە خۆم هەر هەمویان نابینابن،
ئەو کاتە هیچ پێویستێکم بە پۆشاکی کەشخە و ڕێکوپێک و خانووی جوان و ناوماڵی نایەبوو بەهادار نابێ. زانای دەروونناسی ئەمریکی ویلیام جێمز گوتوێتی ئەگەر چاوەڕێی ڕێز و بەهاپێدانی خەڵکیت کرد ئەوە ڕوبەڕووی فێڵی گەورە دەبیتەوە. لەڕێ ئەو وانانەی لە زۆرێک دەستگا و کۆمپانیەکاندا لە سەرانسەری جیهان دەگوتوونەتەوە لەو لێکۆڵینەوانەشەوە کە ئەنجام داون بۆم دەرکەوتووە گەورەترین کۆمپانیەکانی دابینکردن ساڵانە لە نێوان نمایندەکانی فرۆشیاراندا پێشبڕکێ ساز دەکەن. ئەو نوێنەرەی بەرزترین ئاست و ڕێژەی فرۆشتن بەدەستدەهێنێ کۆی تێچوونی خەرجی 2 کەس لە گەشتێکدا بۆ یەکێک لە دوورگە جوان و سەرنجڕاکێشەکانی جیهان دەباتەوە. ئەو نوێنەرەی کۆی فرۆشیەکەی لە ماوەی پێشبڕکێکەدا دەگاتە $3000. ئەمە ژواتە ڕەنج و کارێکی گەورە دەکات بۆ بەدەستهێنانی پێشبڕکێیەکە. هەر بۆیە بڕی فرۆشتنەکانی بە ڕێژەی 150 زیاد دەکات. کەچی لە دوای هەفتەیەک لە کۆتایی هاتنی پێشبڕکێیەکە بڕی فرۆشی بۆ $1500 هەفتانە دادەبەزێ. ئایا هۆکاری ئەم حاڵەتە چییە؟ لەگەڵ ئەوەی نوێنەرەکە هەمان نوێنەرە و بۆ هەمان کۆمپانیاش کار دەکات و هەمان کاڵاش دەفرۆشێت لە هەمان بازاڕیشدایە. لێرەدا تەنها پارتنەرەکان گۆڕاون. ئەمەیە گرفتی پارتنەرە دەرەچیەکان کە کاریگەریەکانیان زوو لە بین دەچێت. نمونەیەکی دیکە دوای دامەزراندنم بە بەڕێوەبەری گشتی لە یەکێک لە میوانخانە گەورەکاندا چاوەڕێم دەکرد پیرۆزبایی زۆرم پێ بگات. چاوەڕوانیەکەم درێژەی کێشا و مەسەلەکەش بەو جۆرە نەبوو کە پێشبینیم دەکرد. جارێک سەرۆکەکەم سەردانی کردن بۆ نووسینگەکەم لەوێ چەپشێک گوڵی جوانی بینی لێی پرسییم ئەم گوڵە جوانە چییە؟ کێ بۆ هێناوی؟ پاشان ئەو کارتەی خوێندەوە کە لەسەر چەپکە گوڵەکە بوو لێی نووسرا بوو خۆشەویستم ئیبراهیم. لە دڵەوە جوانترین و پیرۆزبایت پێشکەش. من زۆر شانازی بە سەرکەوتنتەوە دەکەم. واژۆکەش ئیبراهیم فەقێ بوو. سەرۆکەکەم لە کاتێکدا هێمای سەرسوڕمان لە ڕوخساریدا بوو پرسی ئەمە چییە؟ خۆت ئەم گوڵت پێشکەشی خۆت کردووە؟ گوتم بەڵێ. چاوەڕێم دەکرد چەپکە گوڵی زۆرم بۆ بێت و پێم بگات، بەڵام کە چاوەڕوانیەکەم درێژەی کێشا و هیچ دیار نەبوو بڕیارمدا من خۆمم کارە بکەم لەبەر ئەوەی هیچ کەسێکم دەست نەکەوت لە خۆم زیاتر ڕێزم بگرێت. سیر بوو کە لە 2 ڕۆژی دواتردا 3 چەپکە گوڵم پێگەیشت، بەڵام ئەم جاریان لە خۆمەوە نەبوو، لە هەندێک کارمەندانی میوانخانەکە بوو. مارک توین گوتوێتی دەکرێت چاوەڕوانی پڕ لە ئومێدی ڕوودانی شتێک وهات لێ بکات هەست بە ڕازی بووم بکەیت لە خۆت و کارەکەت، بەڵام دەتوانی گرنتی دەستکەوتنی بەختەوەری بکەیت ئەگەر خۆت بە خۆتت بەخشی. دوای تەوابوونی یەکێک لەوانەکانم لە مۆنتریال خانمێک لە ئامادەبووان ئامۆژگاریەکی لە ژیانی تایبەتی خۆیەوە پێشکەش کرد. ئەو هەر کات یەکێک لە ئامانجەکانی بەدەستێنابێ خۆی بۆ خۆی خواردنی نانی ئێوارە داوت کردووە و یا کراسێکی نوێی بۆ خۆی کڕیوە یاخود چەپشێک گوڵی پێشکەش بە خۆی کردووە. بەم شێوەیە پەرۆشی خۆی زیاد کردووە و هانی خۆی داوە. تۆش دەتوانین هەمان کار بکەی. بە دڵنیاییەوە لە دواییدا جیاوازی گەورە لە ئاستی کار و پەرۆشیدا دەبینیتەوە و هەستی پێ دەکەی. کۆنفۆشیۆس کە یەکێکە لە داناکانی چین گوتوویەتی ئەوەی کەسێکی پایە بەرز و گەورە بە دوایدا دەگەڕێ و دەیخوازێ لە خۆیدا دەیدۆزێتەوە، بەڵام ئەوەی کەسێکی سادە دەیخوازێ لە کەسانی دیکەدا دەیبینێتەوە. جۆری سێم پاڵنەرە ناوەچەکان. ئەم جۆرەی پاڵنەرەکان بەهێزترینیانە و لە هەمووشیان پتر دەمێنێتەوە. تۆ بە پاڵنەری ناوەچی لە ڕێهێزە ناوەچی خودیەکانتەوە ئاراستە دەبیت و ئەمەش دەستگیرۆی دەکات بۆ بەدەستێنانی ئەنجامگەلی مەزن. کاتێک یاری تۆپی سەرمێزم دەکرد ڕاهێنەرەکەم زۆر بۆم گرنگ بوو. بەڕادەیەک وەختە بوو بەشداریکردنم لە یەکێک لە پاڵەوانیەتەکاندا ڕەت بکەمەوە تەنها لەبەرەوەی تا ئەو کاتەی بۆ پاڵەوانیەتەکە بەڕێدەکەوتنی ڕاهێنەرەکەم ئامادە نەبوو. گشت ئەندامانی تیپەکە لە وێزگەی شەمەنەفەر ئامادە بوون بە مەبەستی گەشتکردنمان بۆ بەشداریکردن لە پاڵەوانیەتی میسردا. منیش بەبێ ئارامیەوە لە چاوەڕوانی گەیشتنی ڕاهێنەرەکەمدا بووم. کات تێپەڕی و ڕاهێنەرەکەم هەر نەگەیشت. هێندەی نەمابوو بگەڕێمەوە بۆ ماڵەوە. تا یەکێک لە هاوڕەکانم لێم نزیک بۆ و پێی گوتم ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ڕاهێنەرەکەت مرد تۆ چی دەکەیت؟ واز لە یاری دێنیت؟ لە ڕاستیدا پێشتر هەرگیز ئەمە بەبیرمدا نەهات بوو. پاشان هاوڕەکەم گوتی تۆ پاڵەوانێکی زۆر باشیت و دەتوانی تەنها پشت بە خۆت بەستیت نە کەسی دیکە. هێندەی پێویستە مەشق و ڕاهێنانت کردووە، توانای جەستەییشت لە ئاستێکی بەرزدایە. خۆت دەتوانیت لە پاڵەوانیەتەکەدا ببیتەوە و سەرکەوتوو بیت. هاندان لە کەسانی دەوروبەرتەوە وەربگرە لە خێزانەکەت ڕاهێنەرەکەتەوە تەنانەت ئەگەر ئامادەش نەبن. وتەکەی ئەو هاوڕێم بە جێی مادەیەکی چاڵاکەری بژوێنەرەوە بوو بۆم. بڕیاری بەشداریکردنمدا. لە ماوەی پاڵەوانیەتەکەدا لیاقم زۆر باش بوو. هانی خۆمم دەدا
گەرم و گوڕی و پەرۆشیم لە ئاستێکی بەرزدا بوو بۆ ئەوەی پاڵەوانیەتەکە بۆ خۆم و ئەوانش بەدەست بێنم کە خۆزگەی سەرکەوتنم بۆ دەخوازم هەروەها بۆ ڕاهێنەرەکەشم پشتم بە خۆم بەست و لە پاڵەوانیەتی میسردا سەرکەوتنم بەدەستێنا بێ ئەوەی ڕاهێنەرەکەشم لەگەڵدا بێت توانیم خۆم سەر بخەم سەرجەم توانا و ئامادە باشەکان لە ناخمدا شاراوەن چاوەڕێن من دەریان بکەم ئەمە نمونەیەک بوو لەسەر پاڵنەرە ناوەچەکان نمونەیەکی دیکە ئەو خاتونەی هاوسەردار بوو 5 منداڵی هەبوو پەیوەندی لەگەڵ هاوسەرەکەیدا زۆر باش و ئاسایی بوو بە جوانترین شێوە سەرپەرشتی و چاودێری دەکرد هەروە سەرپەرشتی منداڵەکان و کاروباری ماڵەکەی دەکرد بەڵام لە پڕوازی لەم هێنا و پەیوەندی لەگەڵ ئافرەتێکی دیکەدا بەست ئەم خانمە بێ ئەوەی بۆ وازلێهێنانی هاوسەرەکەی بگری و خەفەت بخوا هەستا بە ڕووبوونەوەیەکی گەورە بەدوای ئیشداگەڕا تا دەرفەتێکی بۆ ڕێکەوت وەک خاوێنکەرەوەی میوانخانەیەکی بچووک کار بکات لە کەمتر لە 5 ساڵدا و بەتوانە و ڕەنج و بەهۆی پاڵنەرە ناوەچیەکانیەوە بووە خاوەنی میوانخانەکە هێلێن کێلەر ئەو خانمە کەڕووکوێرەی بووە بەهێزترین مامۆستا و نووسەر هەرچەند خەڵکانێکی کەم باز لە ئانسلۆمۆن دەکەن کە لە پشت سەرکەوتووی هێلینەوە بووە ئان هاوڕێ و مامۆستا و سەرچاوی سروشتی هێلین بووە ساڵانێکی زۆر لەگەڵیدا ژیاوە و متمانەی تەواوی بە تواناکانی هێلین هەبووە ئەمەش بەبێ سەپاندن و زۆر لێکردن ئەنجام داوە تەنیا بڕوا تایبەتیەکەی کە لە ناخیەوە سەرچاوی گرت بوو پاڵی پێوەدەنا واتە پاڵنەرە ناوەچیەکانی بۆ ئەم کارە مەزنە ئاراستەی کردووە ئێستا بام پرسیارت لێ بکەم ئەگەر ویستت لە یەکێک لە یانە وەرزشەکاندا مەشق و ڕاهێنان بکەیت و لەگەڵ هاوڕێیەکتدا لەسەر ئەوە ڕێکەوتن پێکەوە بۆ یانەکە بچن بەڵام سەرڕای ڕێکەوتنیشیان کەچی لە ساتی کۆتاییدا هاوڕێکت پەیمانەکەی شکان ئایا تۆ خۆت بە تەنها دەچیت بۆ ڕاهێنانەکە یان تۆش ڕاهێنانەکە واز لێ دەهێنی پاڵنەرە ناوەچیەکانت پێت دەڵێن ئەگەر مەشق بکەی بە دڵنیاییەوە لاشت بەهێز دەبێ و تەندروستیت باش دەبێ و ئاستی تواناشت بەرز دەبێتەوە بەمەش پاڵنەرە ناوەچیەکانت بەرەو مەشقەکە پەلچێشت دەکەن جا بە تەنیا بێت یان بە هاوڕێتی کەسانی دیکە بێت پاڵنەرە ناوەچیەکانن هۆکاری کاریگەر بۆ ئەوەی کەسێکی ئاسایی کۆمەڵە کارێک ئەنجام بدات ئاستیان بەرزتر بێت لە ئاستی ئاسایی خۆی و بژگاتە ئەنجامگەلی مەزن پاڵنەرە ناوەچیەکانن هێزی شاراوەی پشت سەرکەوتنەکانی مرۆڤ ئەمەیە جیاوازی لە ژیانی کەسەکاندا دەردەخات پاڵنەرە ناوەچیەکان ئەو هێزن کە هانت دەدەن لە جیاتی ئەوەی چاوەڕوانی کەسێکی دیکە بیت پێشکەشت بکات خۆت گوڵ بچنیت پاڵنەری ناوەچی ئەو نورەیە کە لە دەروونماندا دەدرەوشێتەوە ئەو یاخی بوو سەرکەشە نوستوەیە کە لە ناخماندایە و چاوەڕێیە ئێمە خۆمان بێداری بکەینەوە هەروەک ڕالف والدۆ ئەمرسۆن گوتوێتی ئەوەی لە پێشمانەوەیە و ئەوەش لە دوامانەوەیە ئەگەر بەراورد بکرێن بەوەی لە ناخماندا هەیە زۆر کەم و لاوازن ئەمە زانیاریی نوێ نییە سوقراتی فەیلسوف یەکەمین کەسە باسی یاسای ئەسسەبەبیە هۆکارەکانی کردووە پێش 2000 ساڵ لەم ڕۆژگارەدا زانایانی دەروناز بە یاسای هۆ ئەنجام ناوزەدی دەکەن بەو مانایی بۆ هەموو هۆکارێک ئەنجامێک هەیە ئەگەر توانیت هۆکارەکان دووپات بکەیتەوە لە هەموو جارێکدا دەگەیتە هەمان ئەنجام هەنووکە لە پێنج هەنگاودا شێوازێکت پێشکەش دەکەم بۆ چالاکردنی پاڵنەرەکانت یەکەم هەناسەدان هەناسەیەک هەڵمژە بە درێژایی ژماردنی 1 تا 4 پاشان هەر بە هەمان ژماردن تا 4 هەناسەکە بدەرەوە لە کاتی تاقیکردنەوەکاندا بەردەوام بەم جۆرە هەناسە بدە دووەم دۆخی لاشە دابنیشایان بە پێوە بوەستە و شانەکانت ڕێک بخە و سەریشت بڵند سێ دووپاتکردنەوە 5 جار ئەو پەیامە کەسیە لە ناختدا دووپات بکەرەوە کە دەڵێ من بەهێزم دەنجی هەورە گرمەیە کە لە هەموو جەستەتەوە دەربچێت بە پەیامەکە بدە بە دەنگێکی بەرز 5 جار پەیامەکە دووبارە کەرەوە من بەهێزم چوارەم پەیوەستکردنی هەستەکان متمانەی تەواوت بە دووپاتکردنەوە و دڵنیاکەرەکان هەبێت نەست و پەیوەست بکە بە سەرجەم هەستەکانتەوە بەو مانایە کە نابێ بە شێوێکی لاواز بڵێ من بەهێزم هەروە مەڵێ ڕەنگە بەهێز بم یان ئەگەری ئەوە هەیە بەهێز بم بەڵکو بەهێزێکی پەیوەست بە هەستەکانتەوە و بە دەستەواژەیەکی یەکلایەنانە بڵێ من بەهێزم پێنجەم پەیوەند ئایا گۆرانیەک هەیە کەسێکی دیاریکراوت ویاد بهێنێتەوە ئەگەر وهایە ئەو گۆرانیە بریتە لە پەیوەند و نمونەیەکی ئاشکراشە لەسەری ئایا ڕوویداوە فڕۆکەیەکت بینی بێ و دوا هەمین مۆڵەتت بیرکەوت بێتەوە یان هەر ئەو ئەزمونێکی دیکەی پەیوەست بە سواربوونی فڕۆکەکە دوایات بهێنێتەوە ئەمەش دەکرێت پەیوەند بێ
ئایا ڕوویداوە جۆرێکی دیاریکراوی بۆن کەسێکی هێنابێتەوە یادت؟ ئەگەر وهایە ئەمەش بە هەمان شێوە بە پەیوەنددا دەنرێ. ژیانمان پڕیەتی لە نمونەی پەیوەند. ئایا پەیوەند چییە؟ ئەگەر هەستت بە سۆزێکی بەهێز و کاریگەر کرد و لە هەمان کاتیشدا گوێت لە دەنجی گۆرانیی دیاریکراو بوو یان هەر فاکتەرێکی کاریگەر بەسەرتدا تێپەڕی، ئەوە ئەم تاقیکردنەوانە بە شێوەیەکی دەماری پێکەوە دەبەسترێن. بۆ ڕوونکردنەوەی ئەم بابەتە نمونەی تاقیکردنەوەی زانای ڕووسی پافلۆڤ وەردەگرین کە بەهۆیەوە ئاشکرای کرد کردداری پەیوەستکردن دەتوانێت کارێکی جەستەیی لە زیندەوەراندا دروست بکات. پافلۆڤ هەموو جارێک لە کاتی پێدانی خۆراک بە سەگەکەی زەنگێکی لێدەدا. ئەوە سروشتیە لە کاتی پێدانی خۆراکەکەدا لیچی سەگەکە دەهاتە خوارەوە. لە دوای ماوەیەکی کورت لەم تاقیکردنەوەیە پەیوەندێکی دەماری لە نێوان پێدانی خۆراک و لێدانی زەنگەکەدا لای سەگەکە دروست بوو. لە دوای ئەم کاریگەربوون و پەیوەستبوونە پافلۆڤ تەنها زەنگەکەی لێدەدا بەبێ ئەوەی خۆراک بە سەگەکە بدات. کەچی سەگەکە تەنیا بە بیستنی زەنگەکە لیچی دەڕژە. منیش وەک خۆم تاقیکردنەوەیکی هاوشێوەی ئەو تاقیکردنەوەیم لەگەڵ پشیلەکەم بیانکەدا ئەنجامدا. لەو جۆرە پسکیتەی کە پشیلەکە بەلایەوە خۆش و پەسند بوو دەمخستە نێو قوتوویەکی بچووکەوە. پاشان قوتووەکەم ڕادەوەشاند و بەوەش پشیلەکە دەهات و بسکیتەکەم دەدایە. پاش ماوەیەک تەنها بە بیستنی دەنجی قوتووەکە پشیلەکە بەرەو ڕوون دەهات. ئیتر پسکیتم بدایەتێ یاننا. مرۆڤیش بە هەمان شێوە ڕەفتار دەکات. بۆن و وێنە و قسە و جوڵەکان دەکرێت ببن بە پەیوەند و بەهۆیانەوە کۆمەڵێک هەڵوێست بۆ بیر و هۆشمان بگەڕێنەوە. جارێکی دیکە بۆ چەند ساتێکیش بێت لە نێو ئەو ئەزمونانەدا بژینەوە کە پێشتر پێیاندا تێپەڕیوی. ئێستا پەرۆشیت بێدار دەکەمەوە. کاتێک دەست دەخەیتە سەر ئەو پەیوەندیەی کە دەکرێت بۆ نمونە مشتە کۆڵەی خۆت یان هەر شتێکی دیکە بێت. لە خۆڕاست دەست بە هەناسەدانێکی خێرا دەکەیت و خۆت بە کەسێکی بەهێز دەبینیت و لەشت بەهێزانە دەجوڵێ و گوێت لە خۆت دەبێت دەڵێت من بەهێزم. بەهێزیشەوە هەز بەم حاڵەتەی خۆت دەکەیت. با پێکەوە ئەمە تاقی بکەینەوە. بیر لە ئەزمونێکی ڕابردوو بکەرەوە کە بۆتە هۆی بەرزکردنەوەی پلەی پەرۆشبوونت لە ژیانتدا. بە بەهێزی هەناسە بدە و شانەکانت ڕێک بکە و سەریشت بڵند. کاتێک هەستەکانت بەهێز بوون دەست بە پەیوەندی پەیوەست بەم ئەزمونەوە بگرە و 5 جار دووپاتی بکەرەوە. من بەهێزم، من بەهێزم. پاشان دەست لەم پەیوەندە بەر بدە و جارێکی دیکە دەستی پێوە وەربگرە. ئێستا هەست بەچی دەکەی؟ لە ناخی خۆتەوە گوێت لە چییە؟ ئەگەر بە شێوەیەکی دروست بەم ڕاهێنانە هەڵبستیت دەبێت پلەی پەرۆشیت تا ئەو پەڕ بەرز بکاتەوە. خۆت لەسەر بەکارهێنانی پەیوەند ڕابهێنە چەند جارێک لە ڕۆژێکدا تا دەبێتە بەشێک لە تۆ و بە تەواویش لەسەری ڕادەی. لە ئێستاوە هەموو ئەوەی پێویستە لە گەیشتن بە حاڵەتی بەهێزی ئەوەیە کە دەست بە پەیوەندەوە بگریت. بە تایبەت ئەو تاقیکردنەوانەی بوونەتە هۆی بەرزکردنەوەی ئاستی پەرۆش بوونت. هەنووکە استراتیژێتی پاڵنەرە بەهێزەکانت پێشکەش دەکەم. یەکەم، یادنامەیەکی بچووک بکڕە و ڕۆژانە بەلایەنی کەمەوە 3 کاری سەرکەوتووی خۆتی تێدا تۆمار بکە کە لەو ڕۆژەدا ئەنجامیان دەدەی. معقول نییە وا گومان ببەی هیچ کارێکی سەرکەوتوود ئەنجام نەداوە، چونکە تا ئێستاش هەناسە دەدەی و تەندروستیت باشە و بیرکردنەوەی بەسوودت لایە و کۆمەڵێک پەیوەندیشت هەیە. ئەو یادنامەیە ناو بنێ هاوڕێکەی سەرکەوتنم. جارجارەش بیخوێنەرەوە چونکە ئەم کارە زۆر بە خێرایی پەرۆشیت زیاد دەکە. دووەم، لیستێک بۆ ئەو شتانە دروست بکە کە دەتەوێت یان حەز دەکەی بیان کڕیت. هەر جارێک کە کارێکی سەرکەوتوت ئەنجامدا شتێک لەو لیستە بۆ خۆت بکڕە. دەگونجێ کارە سەرکەوتوەکە خریدێکی بەسوود بێت یان مجاملەی هاوڕێیەکت بێ بۆت یاخود دەست بە سەرداگرتنی سۆزەکانت بێت لە کاتی پێویستە. دەکرێت دەستخۆشی و خەڵاتەکە خواردنێکی ئێوارە بێت یان بۆ نمونە کڕینی کتێبێک یاخود بینینی فیلمێکی کۆمیدی بێت. 3. هەفتانە 1 جار کارێکی تایبەت بە خۆت دووبارە بکەرەوە، وەک گوێگرتن لە مۆسیقایەکی خۆش و لاپەسەندت یا چەند ڕاهێنانێکی وەرزشی یان خواردنی ژەمێکی تەندروست یاخود پیاسەی شوێنێکی هێمن. 4. ڕۆژانە 3 جار ڕاهێنان لەسەر پەیوەند بکە. دڵنیا بەلەوەی بە هەستێکی ڕازگۆیانەوە ئەم کارە دەکەی و دڵنیاش بەلەوەی لە هەموو جارێکدا سەرکەوتوو دەبی. تا ئەم کارەوە هەڵێدێت دەبێتە کارێکی لە خۆوە بۆت. هەنگاو بە هەنگاو بەڕێگەدا بڕۆ. ئەمەیە ژیانت. ئێستا ڕەفتاری تێدا بکە و بەردەوام بە لە پەرۆشبوونت. هەمیشەش یادت بێت هەموو ساتێک وەها بژی کۆتا ساتە وەختی ژیانتە. بە باوەڕەوە بژی
بە ئومێدەوە بژی، بە خۆشەویستیەوە بژی، بە تێکۆشانەوە بژی و ڕێز و بەهای ژیان بزانە. کلیلی دووەم، وزە. وزە سوتەمەنی ژیان. مرۆڤی دانا تەندروستی بە گەورەترین بەخشش دەزانێت. هیپۆکراتس. کاتێک لە پلەیەکی بەرزی پەرۆشیدا بیت، وزە و توانات بەرز دەبێت، وانە؟ چونکە پاڵنەرەکانت وزەت دەدەنێت. بەڵام هەمیشە بە تەنیشت پاڵنەرەکانەوە پێویستت بە هۆکاری دیکە هەیە بۆ بەرهەمهێنانی بڕێکی زیاتری وزە. لەم بەشەدا ڕێنمایی دەکەم بە گەورەترین فاکتەرەکان کە وەهات لێ دەکەن بە شێوەیەکی کارا و بە ڕادەیەکی زۆر وزەت زیاد بکات. بە درێژایی زیاد لە 30 ساڵ دیراسە و لێکۆڵینەوەم لەسەر ئەوە ئەنجامدا ڕژێمی خواردن و خواردنەوە و هەناسەدان و وەرزش چۆن کاریگەریان لەسەر سەرکەوتن دەبێت. ساڵانێک پاڵەوانی مسر بووم بۆ یاری تۆپی سەرمێس. لە ساڵی 1969دا و لە پاڵەوانیەتی جیهانیدا لە ئەڵمانیا لەگەڵ تیپەنەتەوەی یەکەمدا نمایندەیی وڵاتەکەمم دەکرد. وەک وەرزشوانێک لەسەر ئاستی پێشبڕکێی جدیدا بەردەوام لە ژێر چاودێری ڕاستەوخۆی پزیشکی تایبەتی تیپەکە و ئەو ڕاهێنەرانەدا بووم کە ڕێنمایی پزیشکیان دەدامێ. هەر بۆیە کۆمەڵێک ڕەفتار و خوی تەندروستی باشم بۆ دروست بوو. بەڕادەیە کە لەگەڵ زۆری گەشتەکانیشم بۆ دەرەوە و ژیانم لە کۆمەلگەی ڕۆژاواییدا هەرگیز مەیم نەدەخواردەوە و جگەرم نەدەکێشا و شەو نخونیم نەدەکرد. تەنانەت چاو و قاوە خواردنەوە و خواردنەوە گازیەکانیش هیچ بەهایەکیان لەلام نەبوو. دابینکردنی تەندروستێکی باش بۆ خۆم لە گرنگترینی کارە لە پێشینەکانی ژیانمدا نابوو. بە بڕوای من دەکرێت خەڵک بۆ 3 جۆر پۆلیم بکرێن. جۆری یەکەم ئەو خەڵکانن کە لە سەرجەم لایەنەکانی ژیانیاندا سەرکەوتون، بە کۆششی بەردەوام و زیرەکیەوە کار دەکەن و بە شێوازێکی دروست دەخۆن و بە ڕێک و پێچی ممارەسەی مەشقە وەرزشیەکان دەکەن و کاتی تەواو بۆ خۆیان و خێزانەکانیان دادنێن و دەتوانن ژیانێکی تەندروست و هاوسەنگ بژین. جۆری دووەم ئەو خەڵکانن کە سەرکەوتنەکانیان تەنها لە بواری ئیشەکانیاندایە، ئامانجێکی سەرەکیان لە ژیاندا هەیە و لەوەدا کوور دەبێتەوە بەردەوام ئیش بکەن و هەوڵ بدەن بازنەی کارەکانیان فراوانتر بێ و سامان پێکەوە بنێن. لە ڕاستیشدا لە بواری مادیدا سەرکەوتوو دەبن، بەڵام ئەم سەرکەوتنەیان لەسەر حسابی لایەنەکانی دیکەی ژیانیان دەبێ. بۆ نمونە ڕژێمی خواردنیان ناتەندروستە، جگەرە دەچێشن، خویان بە زۆر خواردنەوەی چاو قاوەوە گرتووە، ڕەنگە مەیش بخۆنەوە. زۆر دەگمەنیشە کاتیان بۆ ممارەسەکردنی وەرزش هەبێت، بەردەوام سکاڵا و بۆڵەبۆڵ دەکەن لەوەی کاتیان بۆ هیچ شتێک نییە جگە لە ئیشکردن. ئەوانە بەهۆی وابەستەبوونیان بە ئیشەکانیانەوە هەمیشە سەرقاڵن. جۆری سێم ئەم جۆرەی خەڵک ئەوانن کە ژیانیان لە بازنەیەکی بەتاڵدا بەسەر دەبن. ئەو کۆمەڵەیە پێک دێنن کە ڕۆژەکانیان بە کێشانی جگەرەیەک و خواردنەوەی کوپێک قاوە دەست پێ دەکەن و لەگەڵ جوڵە و هاتوچۆ چوونیان بۆ سەرکارەکانیان جەنگەکەیان بەرپا دەکەن و کۆتایی ڕۆژیش دەگەڕێنەوە بۆ ماڵەوە بۆ خواردنی ژەمە خواردنێکی خێرا بەبێ ڕەچاوکردنی بەهای خۆراکی خۆراکەکە. پاشان تەمەشای تەلەڤیزیۆن دەکەن تا خەودەیان باتەوە. ئەوانە بە درێژایی ڕۆژ هاوڕێ و هاودەمی جگەرە و قاوەن، زۆر کەم بیر لە ممارەسەی وەرزشێک دەکەنەوە. لە دوای هەموو ئەمانش گلەی و گازاندا لە دەستبەختی ڕەشیان دەکەن، لەوەی وزەیەکی کەم و لاوازیان هەیە و تەندروستیان تەواو نییە. لە هەموو شوێنێکی جیهاندا لەم 3 جۆرەی خەڵکان. هەندێک لە لێکۆڵەران لە ئەمریکا گەیشتونەتە ئەوەی لە هەموو 2 کەسێک لە ئەمریکا یەکێکیان بە نەخۆشیەک لە نەخۆشیەکانی دڵ دەمرن. لە هەر 3 کەسیش یەکێکیان بە شێرپەنجە دەمرێ. ئەمانە بە زۆری ئەو کەسانە دەگرنەوە کە لەبری ئەوەی ژیانی ڕاستەقینەیان بەسەر بەرن کەوتونەتە نێوداوی بەرزکردنەوەی ئاستی بژێوی ژیانیانەوە. جۆرج برناشۆ گوتوویەتی عەقڵی دروست لە لاشەی دروستدایە، دەبێ ئاستی هەردوویان بەرز بکرێتەوە تا ژیانێکی تەندروستی تەواو بژین. لە یەکێک لەوانەکانمدا لە ژێر ناونیشانی ژیانێکی تەندروستی باش پرسیارم لە ئامادەبووان کرد: چێ لە ئێوە سەگ یان پشیلە بەخێو دەکات؟
ئاسایی هەندێک لە ئامادەبووان دەستیان بەرز کردەوە. یەکێکیان گوتی سەگم هەیە، پرسیارم لێ کرد چ خواردنێک بە سەگەکەت دەدەیت؟ گوتی خواردنی تایبەت بە سەگ. پرسییم هاوڕێیەتی سەگەکەت دەکەیت لە پیاسەی بەیانیاندا؟ گوتی بێگومان ماوەی کاتژمێرێکی تەواو. پرسییم جگەرە و مەی دەدەیتێ؟ هەر خواردنی کرد بەردەستکەوێت دەیدەیتێ؟ گوتی بێگومان نەخێر. دوایی لێم پرسی ئەو سەگە بای چەندە؟ گوتی $500. پاشان پرسییم ڕژێمی خۆراکی ڕۆژانەی خۆت چۆنە؟ وەڵامی دایەوە نانی بەیانی ناخۆم، تەنها چەند قاوەیەک نەبێ، نیوەڕوانیش بەوەی سەرقاڵی مۆ لەسەر ئیشەکەم بەپە لە چەند ساندەویژێک دەخۆم، ئێوارش هەرچیەک ئامادە بێ دەیخۆم. لێم پرسی مەشقی وەرزشی دەکەی؟ گوتی نەخێر، بۆ ئەوەیان کاتم نییە. دوا پرسیار کە ڕوو بە ڕووم کردەوە پێم گوت جگەرە دەکێشی؟ بە پەرۆشیەوە گوتی بەڵێ، ڕۆژانە نزیکەی پاکەتێک جگەرە دەکێشم. پاشان پێم گوت با ئەمە هەڵوێستەشی بکەینەوە. تۆ خواردنی تایبەت دەدەی بە سەگەکەت، خواردنێک کە هەموو ڕەگەزێکی خۆراکی پێویستی بۆ سەگەکەت تێدا بێ، لەسەر ئەوەش سووری ڕۆژانە پیاسە و ڕێڕۆیشتن بکات، هیچ مادەیەکی هێورکەرەوە یان مەی نادەیتێ. هەموو ئەمانەش بۆ پارێزگاری لێکردنیەتی. کەچی خۆت ڕۆژانە پاکەتێک جگەرە دەکێشیت، هیچ وەرزشێک ناکەی، بەبێ ڕەچاوکردنی بەها خۆراکیەکان هەموو خواردنێک دەخۆی، قاوەی زۆر دەخۆیتەوە. سەرەڕای ئەوەی بەهاو نرخی لاشت ملیاران دۆلارە. ئەو پێکەنی گوتی لەبەرەوە ئێستا باوڕم وهایە لە پێش سەگەکەمەوە دەمرن. با پێکەوە بزانین دزەکانی وزە کامانە. یەکەم دزی وزە کردداری هەرسکردنە. ئایا هیچ کار ڕوویداوە لە دوای خەوێکی قوڵی 6 یان 8 تا 10 کاتژمێری لە خەو هەستابیت و هێشتاش هەستت بە ماندوێتی کرد بێت؟ ئەگەر ئەوە ڕوویداوە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی باش هەرز نەبوونی خۆراکە لەگەدەدا. پێدەچێت ژەمە خواردنێکی چەورت خوارد بێ و دوای ئەوە یەکسەر نووسبی. لەم بارەدا لاشە بە بێداری دەمێنێتەوە و خەریکی کردداری هەرسکردنی ژەمەت چەوریەکەی و لەمەشدا هێز و وزەی بەکارهێناوە. هەمان حاڵەت ڕوودەدات کاتێک ژەمە خواردنێکی زۆری بەرچایی دەخۆی. لەم کاتدا زیاد لە 80% خوێن ڕووە و گەدا دەچن بۆ یارمەتیدانی گەدە لە کردداری هەرسکردن. هەر بۆیە ئەگەر لە ماوەی 4 کاتژمێری داهاتوودا ژەمێکی تر نەخۆی، زیاد لە پێویست لاشت ماندوو دەکەی. ئەمەش دەبێتە هۆی کەمی وزەت. دووەم دزی وزە دڵە ڕاوچێ. کاتێک بەرامبەر بە هەر شتێک هەست بە نائارامی دەکەی، بۆ نمونە پەیوەست بە کارەکەت یا پەیوەندی کۆمەڵایەتیەکانت، بەردەوام لە بیرکردنەوەدا دەبیت. لەم حاڵەتەدا وزەی کارات بەشێک لە وزەی جەستەیی و سۆزیت وەردەگرێت تاکو لە کردداری بیرکردنەوەکەدا بەکاری بهێنێت. لە دوای ئەمە وا هەست دەکەیت وزەت کەم و لاوازە. سێەم دزی وزە خۆماندووکردنی زۆرە. کە زیاد لە پێویست کۆشش دەکەی، هەست بە ماندووبوون و کەمبوونەوەی وزەت دەکەیت. مادام وزەمان سوتەمەنی ژیانمانە، پێویستە تەرکیزی لەسەر بکەین. پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە چۆن دەکرێت ئاستی وزەمان بەرز بکەینەوە. سێ جۆری سەرەکی وزە هەن: لاشەیی، عەقڵی، سۆزداری. وزەی لاشەیی. دەربارەی وزەی لاشەیی باز لە هەناسەدان و ڕژێمی خۆراکی و مەشقە وەرزشیەکان دەکەین. یەکەم هەناسەدان. هەناسەدان یەکەمین و گرنگترین هەنگاوی بەرهەمهێنانی وزەیەکی گەورەی لاشەییە. تەندروستی لاشە بە هەمان ئاستی تەندروستی ئەو خانانەیە کە پێچیان هێناون. دەگونجێ بە بێخواردنی هیچ خۆراکێک بۆ ماوەی هەفتەیەک و بێ خواردنەوەی ئاو بۆ ماوەی 48 کاتژمێر لە ژیاندا بمێنیتەوە. بەڵام ئەو پەڕیمانەوە بەبێ هەناسەدان تەنها 5 خولەکە. زۆرێک لە خەڵکی شێوازی درستی هەناسەدان نازانن، لەگەڵ ئەوەش کە هەوای خۆڕایی هەیە کەچی کەمتر لە سێیەکی سیەکانیان لە هەناسەداندا بەکاردەهێنن. پێویستە جەخت بکەیتەوە هەر چۆن بێت بەرنامەیەکی تەندروستی پەیڕۆ بکەیت، جەخت لە هەناسەدان بکاتەوە بە ڕێگەیەکی تەواو و دروست. بەرنامە مەشقیەکانی عەقڵ و لاشا وەک یۆگا و تەئەممول و کاڕاتێ و مەلەکردن هەر هەمویان پێداگری لەسەر بەهێزی هەناسەدان دەکەنەوە. کردداری هەناسەدان بە ڕێگایەکی باش و دروست ئەندامەکانی لاشە بە شێوەیەکی کارا و بە ئەندازەی 15 جار پتر لە ڕێگای ئاسایی خاوێن دەکاتەوە. لەم بارەیەوە دکتۆر وۆبر، خاوەنی خەڵاتی نۆبل لە زانستی فرمانی خانەکانی فسیۆلۆژیادا، گوتوویەتی ئۆکسجین بۆ دروستبوونی خانەی تەندروستی ساغ زۆر پێویستە. جۆری ژیانیش جۆری خانەکانی لاشە دیاری دەکەن. لەبەر ئەوە پێدانی ئەو پەڕی بڕی ئۆکسجین بە لاشە دەبێ ئامانجی یەکەمت بێت.
تا ژیانێکی تەندروستی باش بژی و بڕێکی گەورەی وزە بەرهەمبێنی. لە کاتی قسەکردن لەبارەی هەناسەدانەوە پێویستە دوو جۆری باس بکرێت. جۆری یەکەم هەناسەدانی قوڵ یاخود خاڵیکردنەوە. ئەم شێوەیە هەناسەدان دەبێتە هۆی پاگشتکردنەوەی خانەکانی خوێن لە هەر خەڵتەیەک کە لەوانەیە بوەستێنێت. لەم هەناسەدانەدا ئەم هەنگاوانە دەنین: لە لوتەوە هەوا هەڵبمژە، ماوەی ژماردنی 1 تا 4 و هەردوو سیەکانت پڕ بکە لە هەوا. هەواکە لە سیەکاندا بهێڵەرەوە ماوەی ژماردنی 1 تا 10. هەواکە لە دەمەوە بە هێواشی بدەرەوە بە ماوەی ژماردنی 1 تا 5. ئەم مەشقە دووبارە بکەرەوە بە جۆرێک کە ماوەی هێشتنەوەی هەواکە لە سیەکانتدا لە هەر جارێکدا زیاتر بکەی و لە نیوەی ماوەکەی پێشودا خاڵی بکەیتەوە. بۆ نمونە هەواکە لە ماوەی ژماردنی 1 تا 12 بهێڵیتەوە و دانەوەکەشی بە ماوەی ژماردنی 1 تا 6 بێت. خۆ ئەگەر گەیشتیتە ئەوەی تا ژماردنی 16 هەواکە لە سیەکانتدا بهێڵیتەوە، ئەوە خاڵیکردنەوەشیان با بە ماوەی ژماردنی 1 تا 8 بێت. پێویستە کاتەکە بە پلەبەندی و هێواش زیاد بکەیت. هەمیشەش بیرت بێت سنوورێک نییە جیالەوەی تۆ بەسەر خۆتدا دەیسەپێنیت. جۆری دووەم ئەو هەناسەدانەی بۆ بەرهەمهێنانی وزەیە. لە لوتەوە هەناسە هەڵمژە تا ژماردنی 4. هەواکە لە دەمەوە خاڵی بکەرەوە تا ژماردنی 4 تەواو وەک ئەوەی مۆمێک بکوژێنیتەوە. 10 جار ئەم مەشقا دووپات بکەرەوە. پێویستە ڕۆژانە 3 جار مەشقە تایبەتەکانی هەناسەدانی قوڵ و هەناسەدان بۆ بەرهەمهێنانی وزە دووپات بکەیتەوە، بەیانی و نیوەڕۆ و ئێوارە، تاکو ئەم مەشقانە دەبنە بەشێک لە ژیانی ڕۆژانت. لەو کاتەدا تێبینی بەرزبوونەوەی ئاستی وزەی خۆت بکە، لەبەر ئەوەی تۆ لە هەر حاڵەتێکدابی هەردەبێ هەناسە بدەیت. بۆیە ئەم کارە بە شێوە و ڕێگەیەکی تەواو و دروست ئەنجام بدە و بڕێکی گەورەی وزە بەدەست بێنە. دووەم، ڕژێمی خواردن. ئایا هیچ کات ڕژێمێکی دیاریکراوی خواردنت بە ڕێکوپێکی پێڕۆ کردووە بۆ کەمکردنەوەی یان زیادکردنی کێشی لەشت؟ ئەگەر وەڵام بە بەڵەیە، ئایا ئەم ڕژێمە لەگەڵ تۆدا سەرکەوتوو بووە؟ لێکۆڵەران لە زانکۆی هارفارد ئاشکرایان کرد 99.9 ڕژێمە خۆراکیەکان ئەنجامێکی زۆر باشیان نابێ. بۆیە ئەوانەی بۆ کەمکردنەوەی کێشیان پەیڕەوی ئەم ڕژێمانە دەکەن، ئاسایی پاش ماوەیەک دەگەڕێنەوە بۆ کێشە بنەڕەتیەکانیان هەندێک جار بۆ زیاد لەو کێشەش. ڕژێمی خواردنی ڕیجیم بە زمانی ئینگلیزی پێی دەگوترێت دەیت. ئەم وشەیە لە دوو بەش پێکاتوە، دەی ئۆر ئیت، بەمانە بخۆ یان بمرە. تۆ کاتێک پێڕەوی ڕژێمێکی دیاریکراوی خۆراک دەکەی، هەر لەو کاتەدا لاشە و عەقڵت لە بیرکردنەوەی برسیبوون دەترسن. هەر بۆیە بەو ڕژێمی خواردنەی کە بۆ نمونە بۆ کەمکردنەوەی کێشە زۆر ئەستەمە سەرکەوتوو بیت لە کەمکردنەوەی کێشتدا. هەر بۆیە ئەوەی پێویستە بۆ ژیانت ڕژێمێکی خۆراکی دروستە. مۆلێر گوتوێتی پێویستە بخۆین بۆ ئەوەی بژین، نەک بژین بۆ ئەوەی بخۆین. زۆرێک لەو خەڵکانەی لەوانە محازەرە تایبەتیەکانمدا لەسەر تەندروستی ئامادە دەبن دەڵێن زۆر حەزیان لە خواردنە. وتەیەکی بەرنارد شۆ بەو کەسانە دەڵێم کە گوتوێتی خۆشەویستیەک نییە هێندەی خۆشەویستی خواردن ڕازگۆیانە بێت. ئێمە هەموو ڕۆژێک بە ددانەکانمان گۆڕ بۆ خۆمان هەڵدەکەنین. ئەگەر بیرمان لەوە کردەوە 170 گۆی زەوی بریتیە لە ئاو و پتر لە 180 لاشەمان ئاوە، بەڕای تۆ گرنگترین بەند لە بەندەکانی ڕژێمی خواردنەکە دەبێت چی بێ؟ بێگومان ئاو، وانە؟ دەبێ بزانیت سەوزە و میوە ڕێژەیەکی زۆر ئاویان تێدایە. من وەک خۆم لە ژەمی بەیانیاندا زۆر مێوە دەخۆم، لەگەڵ شەربەت کە لە 8 جێزەر و 2 سێو پێکاتوە. لەگەڵ ژەمەکاندا پێویستە زەڵاتە هەبێت کە لە زۆر جۆری سەوزە دروست کرابێ. بە هەمان شێوە بۆ ژەمی ئێوارەش ئەمەم سیستەمی ژیانی منە. پێویستە شێوازێکی تەندروست بۆ خواردن هەڵبژێری. بۆ نمونە زۆر خواردنی میوە لە کاتێکدا گەدە پڕ نەبێ و لە دوای خواردنیش. لەگەڵ ژەمەکاندا زەڵاتە هەبێ، هەروە ئەگەر ویستت لە نێوان ژەمەکاندا شتێک بخۆی باشتر وایە سەوزە و میوە بێ. وتەیەک هەیە دەڵێ خواردنی سێوێک لە ڕۆژێکدا نەخۆشی و سەردانی پزیشکت لێ دوور دەخاتەوە. بەڵام بەڕاستی پندێکم نەبینیوە بڵێ خواردنی پارچەیەک شوکولات ئەو کاریگەریەی هەبێت. ئێستا پێویستە تێبینی ئەمانەی خوارەوە بکەیت. ئاستی وزەی مرۆڤ بە تەواوی دەشێوێ ئەگەر کەسەکە بڕی پێویستی شلەمەنی نەخواردەوە. باشترینی ئەو شلەمەنیانەش ئاوە. ئارەزووی خەوتنی دوانیوە ڕۆوان و کەمبوونەوەی تەرکیز هۆکەی وشک بوونەوەیە.
شەربەتی میوە پێگەییوەکان بخۆرەوە. ڕۆژانە بڕێکی زۆر ئاو بخۆرەوە. بۆ خواردنەوەی ئاو چاوەڕێ مەکە بگەیتە پلەی تێنوێتی، چونکە تێنوێتی نیشانەی وشکبوونەوەیە. بۆیە وەها باشترە هەمیشە کوپێک ئاو لە نزیک دەستەوە بێت و بە هێواشی بیخۆیتەوە. سێم، مەشقە وەرزشەکان. زۆر لە خەڵکی مەشقە وەرزشەکان بە ئازار و ماندووبوون و کرشبوونەوەی ماسوولکەکان دادەنێ لە کاتێکدا کە پێویستە ئەم مەشقانە بە بەسەربردنی کاتێکی خۆش و پڕ لە چێژ هەژمار بکرێن. سیر بوو کاتێک یەکێک لە بەشداربووانی وانەیەکەم لەسەر سیستەمی ژیان پێی گوتم دەتوانم هەموو کارێک بکەم جگە لە وەرزش. تەنانەت دوهەمین جار کە ڕام کرد لە ئۆتۆمبیلەکەمەوە تاکو ماڵەوە ئەم ڕاکردنەشم لەبەر ئەوە بوو سەجی دراوسێکەمان دوام کەوتبوو. بە چێژ وەرگرتن لە مەشقە وەرزشەکان پێویستە پەیڕەوی ئەمانەی خوارەوە بکەین. لە یەکێک لە یانە وەرزشەکاندا گرنگی بە تەندروستی دەدەن و بەشداری بکە لەوێن دەرکەسانێک دەناسی سەرنج ڕادەکێشن، چونکە بەردەوام لەبارەی مەشقە وەرزشەکانەوە دەدوێن و ژیانێکی تەندروست دەژین و وزەش دەبەخشنەتەوە. مەلەکردن و ڕێڕۆیشتن لە وەرزشە نایەبەکانن. هەموو ڕۆژێک بەڕاهێنانەکانی هەناسەدان دەست پێ بکە، وەک پێشتر باسم کرد. لە پاشە ممارەسەی مەشقەکانی کرشبوون و بەهێزکردنی ماسوولکەکان بکە. لە دوای ئەوە ڕێڕۆیشتن لە شوێنێکدا و پاشان ڕاکردنی هێواش. مەشقی تایبەتی بکە بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی سک و سنگ و هەردوو باسک. لە سیستەمی ژیانی ڕۆژانەتدا بەشێک بۆ ڕێڕۆیشتن دابنێ کە لە 15 خولەک زیاتر نەبێت. دەکرێت لە ڕێگایەکی گشتی دابێت یان ئەگەر کەش و هەوا ڕێی نەدا لە شوێنێکی داخراو دابێت. سوود لە ئامێرەکانی مەشقە وەرزشەکان وەربگرە، وەک ئامێری سەوڵ لێدان و پاسکلی جێگیر و ڕایەخی جوڵاو. دەکرێت مەشقە وەرزشەکان ئەنجام بدەیت ئەگەر لە بەردەم تەلەڤیزیۆنیشدا بێت. هەر کاتێکیش گرفتێکی تەندروستیت بۆ پێشات پێویستە دەست بە جێڕاوێژ بە دکتۆرەکەت بکەیت دەربارەی جۆری مەشقە گونجاوەکان بۆ حاڵەتە تایبەتەکانت و ئەوەش یارمەتی دەدات لە چاڵاکی و زیادکردنی هێزی بەرگەگرتنت. هەر لە ئەمڕۆ دەست پێ بکە گرنگی بە تەندروستی بدەیت. بە دڵنیاییەوە هەموو ڕۆژێک تێبینی بەرزبوونەوەی ئاستی وزە و خۆشگوزەرانەی دەکەیت. وزەی عەقلی. کاتێک ئامانجێکی دیاریکراوت هەبێت و بتەوێت بەدەستی بهێنیت پەرۆش دەبیت و وزەیەکی زۆرت لە لابەرهەم دێت. دیاریکردنی ئامانجەکان و ورە بەرزی بۆ بەدەستێنانی دوو سەرچاوەی سەرەکی عەقلین و پێویستە لە نووسینی ئامانجەکانتەوە دەست پێ بکەیت. خۆت لەوە دڵنیا بکە دەتوانی ئەم ئامانجانە دەستەبەر بکەیت. بەم شێوەیە ئاستی وزەی عەقلیت بەرز دەبێتەوە. پێویستە ئەم دڵنیایی کارانە تۆمار بکەی و ڕۆژانە بیان خوێنیتەوە. بەمەش ئەنجامەکە کە بەدەستێنانی وزەی پێویستە بە تەواوی بەدەست دێت. وزەی سۆزداری. پرۆگرامە عەقلی و لاشەیەکانی نمونەی یۆگا و تەئەممل و تایچی ڕێگاگەلی نایابن بۆ زیادبوونی وزەی سۆزداری. دەکرێت بەبێ تێچوون کۆمەڵە سوودێکی هاوشێوەی سوودەکانی ئەم بەرنامانە بەدەست بهێنی. ئەویش بە دانیشتن لە جێگایەکی ئارام و هەناسەدانی هێواش و هەستکردن بە شێوەی ئەم هەناسەدانە بە خەیاڵکردنی و حاڵەتەی لاشەت بۆ سەرەوە و خوارەوە لەگەڵ هەناسەتەکانتە مەلە دەکات. لە کاتی ئەم کارەدا بیر لە کەسێک بکەرەوە کە خۆشت دەوێت. لێرەدا بە تەواوی هەست بە ئارامی و بەرزبوونەوەی ئاستی وزەی سۆزداریت دەکەیت. ئەم ڕەچەتەیەی خوارەوە بۆ دەستکەوتنی بەرزترین ئاستی وزەیە. یەکەم هەناسەدان. ڕۆژانە 3 جار مەشق لەسەر هەناسەدانی قوڵ خاڵی بوونەوە بکە تا ژمارنی 10 لە هەر جارێکدا. ڕۆژانە 3 جار مەشق لەسەر ڕێگای هەناسەدان بۆ بەرهەمهێنانی وزە بکە تا ژمارنی 10 لە هەر جارێکدا. دوو مەشقەکانی بەیانیان. ماسوولکەکانت گرش بکە بۆ ماوەی 2 خولەک. هەر لە جێگەی خۆتدا بۆ ماوەی 5 خولەک بجوولێ. لە شوێنەکەتدا بە هێواشی تا ژمارنی 20 ڕێڕۆیشتن بکە. 3 جار ئەژنۆکانت بنوشتێنەرەوە. 3 جار مەشق بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی سک ئەنجامدا. 3 جار پەستان بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی هەردوو باسک و سنگ ئەنجامدا. پێویستە پێش ممارەسەکردنی هەر بەرنامەیەکی مەشقە وەرزشیەکان ڕاوێژ بە دکتۆرەکەت بکەیت. هەروە لە کڕینی ئامێرەکانی مەشقە وەرزشیەکان کەڵک وەرگری، چونکە ئەمە جۆرێکە لە سوود وەرگرتنی درێژخایەن. ڕۆژانە 3 جار بۆ ماوەی 20 خولەک ڕاهێنان بکە. دەکرێت لە یەکێک لەو یانە وەرزشیانەدا بەشداری بکەیت کە گرنگی بە تەندروستی دەدەن. بەم شێوەیە تێبینی بەردەوام باشبوونی تەندروستی دەکەیت و کەسانێکیشت چاو پێ دەکەوێت و دەبینی جیاواز لەوانەی بەردەوام سکاڵا لە دەست نەخۆشیەکان دەکەن. دەیان ناسیت و
لە ئامانجا ئیجابیەکانیان و ژیانە بەرزخوازیەکانیاندا بەشداریان دەکەین. سێم نەریتەکانی خواردن. تاکە ڕژێمی خواردن نییە بۆ هەموو کەسەکان گونجاو بێ، بۆیە پێویستە ڕژێمێکی خواردنی هاوسەنگ و تایبەت بە خۆت دابهێنی بە شێوەیە کە سەرجەم مادە خۆراکیەکانی تێدا بێت. بۆ ئەمەش ئەم ڕێنماییانە پەیڕۆ بکە. سەرەتای ڕۆژەکان هەندێک میوە بخۆ، دوور بکەرەوە لە ژەمە خواردنی چەور و قوڕس، بەردەوام لەگەڵ ژەمەکاندا زەلاتە بخۆ، لە کاتی برسێتی نێوان ژەمەکاندا سەوزە و میوە بخۆ. چوارەم، دوورکەوتنەوە لە وشک بوونەوە، هەمیشە کوپێک ئاو لە نزیک دەستەوە دابنێ و ماوە ماوەش بیخۆرەوە. پێشەوەی تینوت بێت ئاو بخۆرەوە، چونکە تێنوێتی نیشانەی وشک بوونەوەیە. شەربەتی میوە پێگەیشتوەکان بخۆرەوە. ئەو جۆرە خواردنانە بخۆ کە ڕێژەیەکی زۆر ئاویان تێدایە، وەک سەوزە و میوە. پێنجەم، دووپاتکردنەوەکان. ڕۆژانە چەند جارێک دڵنیایی پێبەخشینەکانت دووپات بکەرەوە و بەخۆت بڵێ من تەندروستیەکی باشم هەیە و چێژیشی لێ وەردەگرم، من بەهێزم و متمانەشم بەخۆم هەیە، من ڕێزی خۆم دەگرم و لێشی ڕازیم. دوور بکەوە لە هاوڕێتیکردنی ئەو کەسانەی پێیان دەڵێن دزەکانی وزە، لەو کەسانەی هەمیشە سکاڵا دەکەن، چونکە ئەو کەسانە ورەت دەڕوخێن و وزەت دەدزن، هەست بە ڕوخان و تێکشکانت لەلا دروست دەکەن، دواییش ئاستی خۆت دەبینیتەوە لە دابەزینێکی بەردەوامدایە. لە خۆ خراپەکان دوور بکەوە، وەک جگەرە کێشان و خوو پێوەگرتنی قاوە و چاومەی، ئەمانە هەمویان وزەت دەدزن. هەمیشە پەیوەندیت بە کەسە ئیجابیە خاوەن وزە بەرزەکانەوە هەبێ، چونکە دەبنە وزە. نیو کاتژمێر پێش کاتی تایبەتیت بخەوە و نیو کاتژمێر بەر لە کاتی ئاسایی تایبەتت لە خەو هەستا بۆ ئەنجامدانی مەشقە وەرزشیەکان. ئەگەر خۆت پارێزگاری لە لاشەی خۆت نەکەی شێ بۆت دەکات. بە بەدەستێنانی بەرزترین وزە بەم ڕێگایە ڕوە و سەرکەوتن و بەختەوەری بێ سنوور بەردەوام لە هەنگاوناندا دەبیت. هەمیشەش یادت بێت هەموو ساتێک وها بژی کۆتا ساتە وەختی ژیانتە، بە باوڕەوە بژی، بە ئومێدەوە بژی، بە خۆشەویستیەوە بژی، بە تێکۆشانەوە بژی و ڕێز و بەهای ژیان بزان. کلیلی سێیەم، لێهاتوویی باخچەی دانایی. گەڕان بە دوای زانیندا یەکێکە لە پلانەکانی گەیشتن بە کامەرانی و خۆشگوزەرانی. جیم ڕۆن. جارێکیان بزوێنەری کەشتێک لە کارکەوت. کاپتنەکە هەموو هەوڵێک کە لە توانایدا بوو خستیە کار بۆ چاکردنەوەی، لەوانەش بەکارهێنانی توانای باشترین پسپۆڕەکانی بواری کەشتەکان بوو. بەڵام سەرنجام هەوڵەکان بە هەدەرچوون. ڕۆژێک لە کاتی گفتوگۆی کاپتنەکە لەگەڵ یەکێک لە یاریدەدەرەکانی لەبارەی هەمان گرفتەوە، کەسێک لێی نزیک بۆ پێی گوت ببوورە بێزارت دەکەم، ئەوە ماوەی 10 ڕۆژێک کە دەبینم کەشتەکەتان لە کار کەوتووە، هەر بۆ زانینیش پرسیارم کرد، پێیان گوتم بزوێنەرەکەی لە کار کەوتووە و پێویستی بە چاکردنەوە هەیە، ئایا تا ئێستاش پێویستت بە کەسێکەیە چاکی بکاتەوە؟ بەبێ دوودڵی کاپتنەکە گوتی بەڵێ، بەڵام بۆ دەپرسی؟ پیاوەکە وەڵامی دایەوە من دەتوانم چاکی بکەمەوە. کاپتنەکە ئەم قسەی بەلاوە سەیر بوو، چونکە ئەم کەسە هیچ نیشانەیەکی ئەوەی نەبوو بەڵگە بێت لەسەر پسپۆڕێتی لە کاروباری کەشتیدا. کاپتنەکە لەگەڵ ئەو کەسەدا چوو بۆ لای شوێنی بزوێنەرەکە، بەجێ هێشت و لە دوورەوە چاودێری دەکرد. پیاوەکە چەکشێکی بچکۆڵەی دەرێنا و دەستی کرد بە پیاکێشانی لە چەند شوێنێکی جیاجیادا و تەنها گوێی لە دەنگەکان دەگرت. دەستی هێنا بە بزوێنەرەکەدا و لە بەشە جیاوازەکانی بزوێنەرەکەی دەڕوانی. لە کۆتاییدا بە چەکشەکەی بە بەشێکی بزوێنەرەکەیدا کێشا و بزمارێکی پێدا داکوتی. زۆر جێگای سەرسامی کاپتنەکە بوو کە بۆ جارێکی دیکە بزوێنەرەکە دەستی کردەوە بە ئیشکردن. کاپتنەکە زۆر دڵخۆش بوو. پرسیاری لە پیاوەکە کرد چۆن توانی دەم کارە بکەی؟ بە زەردەخەنەیەکە وەڵامی دایەوە لێهاتووی و لێزانین. پاشان کاغەزێکی دایە دەست کاپتنەکە کە تەنها ژمارەیەکی لەسەر نووسرا بوو، $1000. کاپتنەکە تەمەشای کاغەزەکەی کرد و پێی گوت $1000 بەرامبەر بە ئیشی تەنها 10 خولەک؟ تکایە ئەمەم تێبگەێنە. پیاوەکە گوتی بۆ پەڕی خۆشحاڵیەوە. کاغەزێکی دیکەی دایە
لەسەری نووسرابوو $1 بەرامبەر بە پیاکێشانی چەکوشێک بە بزوێنەرەکەدا و $999 بەرامبەر بەوەی من ئەو جێگایی بزوێنەرەکەم بە دیاریکراوی زانی کە پێویست بوو چەکوشی پێدا بکێشرێ. لێرەدا دەبینین لێزانین و لێهاتووی ئەم پیاوە سوودی $1000 لە ماوەی تەنها 10 خولەکدا پێگەیاند. هەندێک کەس دەڵێن هیچ پەیوەندیەک لە نێوان سەرکەوتن و زانین یاخود لێهاتوویدا نییە، بەڵکو مەسەلەکە تەنها شانس و بەختە. پندێک هەیە دەڵێ بەختم بدەرێ و بەم خەرە نێو دەریاوە، بەو مانایە ئەگەر بەخت یاوەرم بێت هەر دەتوانم ڕێگایەک بۆ ڕزگارکردنی ژیانم بدۆزمەوە. بەڵام ڕێم بدا پێت بڵێم، ئەگەر بەڕاستی فڕێت بدەمە ناو دەریایەکەوە و مەلەژ نەزانی، دڵنیا بە دەبیت بە ژەمێکی بە تامی ماسیەکە. چیرۆکی کارمەندێکی نوێ هەیە لە سەرەتای دامەزراندنیدا لە بەردەم ئەو مەچینەیەدا وەستا بوو کە کاغەز پەرپەر دەکات. شارەزایی نەبوو بە تەواوی پەشۆکا بوو. یەکێک لە سکرتێرەکان بەلایدا تێپەڕی و پرسیاری لێکرد یارمەتی دەوێت؟ ئەو گوتی بەڵێ. ئەم مەچینەیە چۆن کار دەکات؟ سکرتێرەکە پێی گوت زۆر ئاسانە. ئەو راپۆرتە گرنگەی بەدەست کارمەندە نوێیەکەوە بوو، لێی وەرگرت و خستیە ناو مەچینەکەەوە و پەڕەکانی راپۆرتەکەی پەرت کرد. تا ئەو کاتە کارمەندە نوێیەکە وەک تەماشای نهێنێکی گەورە بکات سەر سوڕمانێک لە ڕوخساریدا بوو. بە سکرتێرەکەی گوت زۆر سوپاس دەکەم، بەڵام دەتوانیت پێم بڵێیت لەکوێوە کۆپیەکی ئەم راپۆرتە دەردەچێت؟ وانەبێژی جیهانی و نووسەری ئەمریکی جیم ڕۆن گوتوێتی دەکرێت بوونیان نەبوونی زانین و زانیاری چارەنووسمان دیاری بکە. فرانسیس بیکۆن گوتوێتی زانین خۆی لە خۆیدا هێزێکی گەورەیە. چەند زانین و زانیاری زیاد بێت هێندەش لە ناو خەڵکیدا دیار دەبی و لە گرفتەکانیاندا داوای ڕاکانت دەکەن و چاوەڕێ ئامۆژگاری لێ دەکەن. ڕالف والدۆ ئەمەرسۆن گوتوێتی ئەگەر کەسێک توانی کتێبێکی باشتر لەوەی تا ئەو کاتە نووسراوە بنووسێ یان بە شێوازێکی باشتر ئامۆژگاری خەڵک بکات، یاخود تەنانەت تەڵەیەکی مشک باشتر لەوەی دراوسەکەیان دروست بکات، پاشان ماڵەکەی لە جێگایەکی دووری وشکدا دروست بکات، خەڵک بۆ وەرگرتنی زانیاری و ڕێنمایی هەردەچن بۆ لای. زانین و معریفە هێزە، بە ئەندازەی ئەو زانینەی پێتە دەبیتە داهێنەر و دەرفەتی زیاتریشت بۆ کامەرانی و سەرکەوتن دەخۆڵخێنێت. بە زانین پلەی زیرەکیت بەرز دەبێتەوە و بیرت بۆ ئاسۆ و بواری نوێ دەکرێتەوە. زانین دوو جۆرە، زانینی شتێک یان زانینی سەرچاوە بۆ زانیاری لەبارەیەوە. من وەک خۆم باوڕم بەوە هەیە دەگونجێ لە هەر کەسێک یان شتێکەوە فێر ببی، جا لە هەر شوێنێکدا بیت. لە قوتابخانە فێر بووم و هەم زانی ئیتر ئەوەندە بەسە، پاشان لە زانکۆ فێر بووم بە هەمان شێوە و هەم زانی ئیتر هەمووشت تەواوە. بەڵام دوایی زانیم فێربوون کردارێکە بە درێژایی تەمان هەر بەردەوامە. تا لە ژیانت دابیت ئەو کردارە ناوەستێ و هەموو ڕۆژێکیش دەرفەتی نوێ هەیە بۆ زانینی زیاتر و ژیانی باشتر. من وەک خۆم هەر دەرفەتێکی فێربوونی بابەتی نوێم بۆ ڕێبکەوێ لە دەستی نادەم. لە سەگە بچکۆڵەکەم سالیەوە فێر بووم بە بێمەرج خۆشەویستیم هەبێ و فێر بووم چۆن یاری بکەم و بە بەردەوامیش ئاوی زۆر بخۆمەوە. لە دوو پشیلە کچەکانمەوە برێنس و بیانکاوە فێر بووم چۆن سەر بەخۆ بم. ئەوەش فێر بووم کە کات بۆ یاری پشودان دابنێم. لە کیلۆوە قەنەعاتکردن فێر بووم. زانستوازیش هەر لەو 5 ئاژەڵە بچووکەوە فێر بووم کە نەرمینی کچم بە خێویان دەکات. لە سروشتیشەوە فێر بووم بەردەوامبوونی دۆخێک ئەستەمە، هەمیشەش هیوا لەگەڵ خۆر هەڵاتندایە. لە مێرولەوە کە هەرگیز لە کارکردن ناوەستێت فێری تێکۆشان و ئارامگری ورەبەرزی بووم. بەردەوام یادنامەیەکی بچووک و پێنووسێک هەڵدەگرم تا هەر بیرێکی نوێی تێدا تۆمار بکەم کە بە خەیاڵمدا دێت. سوودم پێدەگەیەنێت جا لە هەر جێگایەکی ئەم جیهانەدا بم. ئایا دەزانی ئێستا و لەم سەردەمەدا لە هەموو کاتێک زیاتر ڕێگە و هۆکاری زۆر لەبەردەستدایە بۆ بەدەستێنان و دەستخستنی زانین و زانیاری؟ وانە خوێندنی شەوان، خوێندن بە نامەنێری، خوێندنی فەرمی کە دەکرێت لە ڕێوە تا پلەی دکتۆرا بەدەستبێنی. بە کورتی ڕێگاکانی بەدەستێنانی زانین زۆر و جیاوازن. با ئەم پرسیارت لێ بکەم، تۆ ئۆتۆمبیلت هەیە؟ ئەگەر وەڵامەکە بە بەڵەیە، ئایا گوێ بۆ ڕادیۆ ئۆتۆمبیلەکە دەگریت هەندێک گۆرانی سۆزداری ببیستیت کەسێکت بیر بخاتەوە کە لە ڕابردوودا دڵی ئازاردابیت؟ بە شێوەیەک هەر جارێک گوێبیستی ئەم گۆرانیە دەبیت دووبارە پێی کاریگەر دەبیتەوە، بەمەش تا دەگەیتە شوێنی کارەگەت تووشی حاڵەتێکی پەستی و خەمۆکی دەبیت کە
کە کەسێکی شت پێدەگات و سڵاوت لێ دەکات و هیوای ڕۆژێکی خۆشت بۆ دەخوازێ لەو پەڕی حاڵەتی تووڕەییدا وەڵامی دەدەیتەوە تکایە لەم حاڵمدا وازم لێبینە ئاخر کامەرانی دڵخۆشی لەکوێوە دێن ئێمە لە ساڵێکدا تێکڕا 700 کاتژمێر لە ئۆتۆمبیلدا بەسەر دەبین بە جەنجێک لەگەڵ هاتوچۆ و گوێگرتن لە گۆرانیە سۆزداری و خەمهێنەرەکاندا لە جیاتی سوود و چێژوەرگرتن لەو کاتە خۆمان تووشی لێ شاوێک لە گوشاری دەرەچی دەکەین کە بە دڵنیاییەوە دوودڵی و ڕاڕاییمان زیاد دەکەن لە کاتێکدا دەتوانین ئەو کاتەی لە ئۆتۆمبیلدا بەسەری دەبەی بە شێوەیەکی بەرهەمهێن بەکاری بهێنی بڕی 700 کاتژمێر لە ساڵێکدا بەسە بۆ ئەوەی گوێ بگریت و فێری پەرۆژبوون بیت بۆ کارەکانت فێربی چۆن بەرزترین وزە دەست بخەیت چۆن بڕی فرۆشیەکانت زیاد دەکەی و تواناکانت لە هونەری پەیوەندیکردن و ئاڵوگۆڕی زانیاریەکاندا زۆر باش دەکەیت بەڕێگە و شێوازێکی باشتر کاروبارەکانت ئەنجام بدەیت یان چۆن دەبیتە باوچێک یان دایکێکی باشتر بۆ منداڵەکانت سەرڕای ئەمانەش بڕی 700 کاتژمێر ئەو کاتە پێویستەیە کە کەسێک دەیەوێ بۆ بەدەستێنانی بڕوانامەیەک لە بواری بەڕێوەبردندا بەو پێیە ئەگەر ماوەی 10 ساڵ ئۆتۆمبیلت لێخوڕی دەکرێت هەر بە خۆڕایی پلەی دکتۆرا بەدەستبێنی من هەمیشە لە ئۆتۆمبیلەکەمدا زیاتر لە 30 بەرنامەی سەرکاسێتی دەنجی هەڵدەگرم بۆ هەر جێگایەک بچم ئەو بەرنامانە بەکاردەهێنم بۆ خۆڕۆشنبیرکردن و زیاترکردنی زانین و زانیاریەکانم با پرسیارێکی دیکەت لێ بکەم حەزت لە خوێندنەوە هەیە کاتێک ئەم پرسیارە لە ئامادەبووانی وانەکەم دەکەم زۆربەیان دەڵێن بەڵێ لە دوای ئەوە لیان دەپرسم چەند کەستان کتێبێک دەکڕن بەڵام هەرگیز نایخوێننەوە وەڵامەکانیان ئەوە دەردەخات ئەم حاڵەتە لە سەدا چلی ئامادەبووان ڕوودەدات تەنها لەبەر ئەوەی کاتی تەواویان نییە بۆ خوێندنەوەی ئەنجامی لێکۆڵینەوەی کە لە ئەمریکا ئەنجام درا دەری خستووە لاوەکان لە تەمەنی هەرزەکاریدا هەفتانە نزیکەی 39 کاتژمێر لە بەردەم تەلەڤیزیۆندا بەسەر دەبن گەورەکانیش دەوروبەری 30 کاتژمێر لە هەفتەیەکدا تەسەورکە ئەمە مانای وهەیە زۆرینەی خەڵک ئیشی سەرقالکاریان تەماشاکردنی بەرنامەکانی تەلەڤیزیۆنە لەگەڵ ئەوەشدا زۆرێک لە خەڵک سکاڵا و گلەیی دەکەن سەرکەوتونین و کاتیان بۆ خوێندنەوە نییە ئەگەر تۆ ئەم کاتت بۆ فێربوون و چاکترکردنی لێهاتوویت بەکارهێنا دەکرێت دەوڵەمەند و کامەران بی تۆ هەر کارێک بکەی خاوەن کارەکە بەرامبەر بە کاتەکەت پارەت ناداتێ بەڵکو بەرامبەر بە نرخی کاتەکەت پارەت دەداتێ هەر لەبەر ئەوەیە داهات و دەستکەوتی هەندێکە زۆرە و دەگاتە 6 ژمارە هەندێکیش کەمترین بڕی دەستکەوت و دەرامەتیان دەبێت لەوانەیەکمدا لە ئۆتاوای کەنەدا یەکێک لە خانمە ئامادەبووەکان گوتی من کارەکەمم لە دەست داوە کە کارکردن بوو لە چێشخانەیەکی گەورەدا کارکردن لە چێشخانەکاندا کارێکی زۆر گرانە لەو بڕوایدانیم بۆ من گونجاو بێ لێم پرسی لەکوێوە فێربووی تۆ بۆ کارکردن لە چێشخانەکاندا گونجاو نیت گوتی فێر نەبووم ئەوە پێویستی بە فێربوون نییە و هیچ نهێنیەکی تێدا نییە لێم پرسی هیچ کتێبێکت لە بواری چێشخانەکان دەخوێندۆتەوە گوتی نەخێر پاشان پرسییم لەوانەی تایبەت بە قسەکردن لەبارەی چێشخانەکانەوە ئامادە بووی گوتی نەخێر لێرەدا ئیدی سرم سوڕمات چۆن نەیزانیوە بۆچی لەسەر کارەکەی دەرکراوە دەتوانی بە فراوانکردنی بازنەی زانین و زانیاریەکانت دەستکەوت و دەرامەتت زیاد بکەیت ئەمەش لە ڕێی نرخی ئەو خزمەتانەی دەتوانی پێشکەشیان بکەیت من وە خۆم هەمیشە کار بۆ بەرزکردنەوەی ئاستی لێهاتووی فێربوونم دەکەم هەر بۆیە 11 پێشخستن و بەرزکردنەوەم بەدەستێناوە و بوومەتە بەڕێوەبەری گشتی و داهات و دەستکەوتیشم لە ماوەی کەمتر لە 8 ساڵدا 7 ئەوەندە زیادی کرد زۆرێک لە خەڵک پارەیەکی بێشمار بە خواردن و خواردنەوە و جگەرە و ئۆتۆمبیل و جلوبەرێک دەدەن کەچی بۆ پێشخستن و فراوانکردنی عەقڵ و بیر و هۆشیان هیچ بۆ گەیشتن بە سبەینەیەکی باشتر هەر لە ئەمڕۆوە کاسێتی بەرنامە بە سوودەکان بکڕە و بەردەوام لە ئۆتۆمبیلەکەتدا دایبنی بۆ ئەوەی زۆرترین کەڵک لەو 700 کاتژمێرە وەرگری کە ساڵانە لە دەستت دەچێت ڕۆژانە بەلایەنی کەمەوە ماوەی 20 خولەک بیخوێنەرەوە پندێکی چینی هەیە دەڵێ خوێندنەوە بۆ عەقڵ وەک وەرزش وهایە بۆ لاشە فرانسیس بیکۆن گوتوێتی خوێندنەوە مرۆڤێکی کامڵ دروست دەکات بەڕای من ئەو کەسەی نەخوێنێتەوە لە ئاستێکی بەرزتردا نییە لەو کەسەی نازانێ بخوێنێتەوە هەموو زانیاریەکی پەیوەست بە ئیشەکەتەوە فێر ببە تا لە هەر کارێکدا کە دەیکەی کەسێکی دیار و نایابی بۆ ئەم کارەش ئامادەبوونت لەوانە وتار و تەماشاکردنی بەرنامە فێرکاریەکان و گوێگرتن لە کاسێتە دەنجە فێرکاریەکان و خوێندنەوە بە هەموو جۆرەکانیەوە لەسرت پێویست دەبن لە دوایدا خۆت دەبینیتەوە بەردەوام خاوەنی بیری نوێ دەبی زانیاری زۆرتر و بێشمار بەدەستدێنی زمانێکی نوێ فێر بە من وەک خۆم فێر بووم بە 3 زمان بدوێم و بخوێنمەوە و بنووسم هەفتانە 5 کتێب دەخوێنمەوە گوێ لە 10 کاسێتی دەنجی دەگرم
هەموو ئەمانش پەیوەنددارم دەکەن بەو کەسە مەزنانەوە کە ژیانیان لە دانانی کتێبدا بەسەر بردووە. فەیلسوفی یابانی فۆشیدۆ کیندۆ گوتوێتی دانیشتن لە بەردەم ڕووناچی مۆمێکدا و لە بەردەمتدا کتێبێکی کراوە هەبێت لە گفتوگۆکردن لەگەڵ کەسانێک هاوچەرخت نین تام و چێشێکی بێوێنەیە لەم دنیاەدا. لە ئێستاوە تا تێپەڕبوونی 5 ساڵ هەر هەمان کەس دەبیت تاکە شتێک کە بگۆڕێت ئەو کتێبانەیە کە دەیان خوێنیتەوە ئەو کەسانش کە چاوت پێیان دەکەوێت یان ئەو کاتەیە کە لە تەمەنت کەم دەکاتەوە. ئێستا ڕەچەتەیەکت پێشکەش دەکەم بەهۆیەوە دەتوانیت بگەیتە بەرزترین ئاستی زانین و لێهاتووی. یەکەم، لە کڕین و گوێگرتن لە بەرنامەکانی کاسێتی دەنجی سوود وەرگرە، بەردەوام گوێیان لێ بگرە. دووەم، کتێبی ئەو دانەر و نووسەرە بکڕە کە بەڕای تۆ دانەر و نووسەرێکی گەورەیە. لە بوارەکانی کارەکان و پاڵنەرەکان و وزەدا بیخوێنەرەوە. بەلایەنی کەمەوە ڕۆژانە ماوەی 20 خولەک بخوێنەرەوە. دەکرێت لە ژەمە خواردنەکان واز بێنی، بەڵام هەرگیز ئەو کاتە دیاری کراوە پشتگوێ مەخە کە ڕۆژانە بۆ خوێندنەوە تایبەتت کردووە. 3. ساڵانە بەلایەنی کەمەوە ئامادەی دووانە محازەرە ببە. 4. زمانێکی نوێ فێر ببە، هەر ڕۆژێک وشەیەکی نوێ لە فەرهەنگدا فێر بە. لە ماوەی ساڵێکدا ئاستی زانین و زانیاریت بەڕادەیەکی سەرنجڕاکێش بەرز دەبێتەوە. 5. ئامانجێکت لە بەردەمتدا دابنێ، لەو کارەدا دیار و نایاب بیت کە دەیکەیت. لە هەموو کارێکی گونجاودا ئامادەباشیت هەبێت. کەسانی سەرکەوتوو ڕۆژانە 10 تا 12 کاتژمێر بەلێ بڕانەوە کار دەکەن. تۆش بەبێ ویستی خۆت ڕۆژانە 8 کاتژمێر لە پێناومانەوەدا کار دەکەیت. بزانە هەر کاتژمێرێکی زیادەی کارکردنت بەرهەمێکی زیاتر دەبێت بۆ داهاتووت. 6. بەردەوام نیو کاتژمێر زووتر لە خەو بێدار بەرەوە و ئەو کاتە بەکار بێنە بۆ داهێنانی بیری نوێ و ناوی بنێ کاتی بیرکردنەوەکان. هەر بیرێکی نوێی بە کەڵک بەزەین داهات دەست بەجێ تۆماری بکە. سەرجەم ئەم بیرانەش جەم بکە و دەست بە جێبەجێکردنی ئەوانەیان بکە کە لە بەدەستهێنانی ئامانجەکانت نزیکت دەخەنەوە. ڤیکتۆر هۆگۆ گوتوێتی دەگونجێت بەرگری هێرشی سوپاکان بکرێت، بەڵام هەرگیز بەرگری ئەو بیرە ناکرێت کە کاتی دەرکەوتنی هاتووە. 7. با هەمیشە یادنامەیەکی بچکۆڵە و پێنووسێک لە تەنیشت جێگای نووسنتەوە بێت. هەر بیرێکی نوێ بە خەیاڵت داهات تۆماری بکە، چونکە ئەوانە دیارین لە نائاگاهیتەوە. 8. هەموو ڕۆژێک لە خۆت بپرسە پێویستە لە ئەمڕۆدا چی بکەم تا ئاستی ژیانم باشتر بێت. 9. لە پێش نووسندا ئەم کارانەی خوارەوە ئەنجام بدە. لە خۆت بپرسە ئایا زیرەکانە ئەمڕۆت بەکارهێنا؟ ئەگەر بکرێت جارێکی دیکە لەم ڕۆژەدا بژیتەوە چی کارێکی جیاواز لەوەی تێیدا کردوتن دەیکەیت؟ داوا لە نائاگاهیت بکە بە دوای ڕێگەگەڵێکی نوێدا بگەڕێت بۆ باشترکردنی لێهاتوویەکانت. ئەم ڕەچەتەیە بەکاربێنە دەتگەیەنێتە بەرزترین ئاستەکانی زانین. ئەو کارانە بکە کە پێویستە بکرێن دەبینیت بە پلیکانەی سەرکەوتندا سەردەکەویت و لە کۆمەڵی باشترین سەدا 3 سەرکەوتوانی جیهان دەبیت. بەردەوام ئەم هەوڵانە بدە بۆ گەیشتن بە سەرکەوتن. لە پاشان دەگەیتە باشترین دۆخێک کە دەکرێت تێیدا بیت. هەمیشەش یادت بێت هەموو ساتێک وەها بژی کۆتا ساتە وەختی ژیانتە. بە باوڕۆ بژی، بە ئومێدەوە بژی، بە خۆشەویستیەوە بژی، بە تێکۆشانەوە بژی و ڕێز و بەهای ژیان بزانە. کلیلی 4 هێنانە پێشچاو، ڕێگای سەرکەوتن. هەندێک کەس وەک ئەوەی هەیە شتەکان دەبین و دەپرسن بۆ، بەڵام من بیر لەو شتانە دەکەمەوە کە ڕوویان نەداوە و دەڵێم بۆنە. جۆرج برنارد شۆ. دەستکەوت و بەدەسهاتوەکانی ئەمڕۆ خەیاڵ و خەونی دوێنەیین. ئەگەر کەمێک بیرت لەمە کردەوە و تەماشایەکی دەوروبەرت کرد و تێبینی ئاپارتمانە بەرزەکان و کەشتێ گەورەکان و فڕۆکەکانت کرد و لە شتەکانی دەوروبەرت ورد بوویتەوە، وەک تەلەفۆن و کۆمپیوتەر و فاکس و تەلەڤیزیۆن و کامێرا و رادیۆ، دەبینیت هەموو ئەوەی لە بەردەستتدایە ڕۆژێک لە ڕۆژان خەون و خۆزگەی کەسانی دیکە بوون. خەونەکان خاڵی سەرەتای سەرکەوتنەکانن، فاکتەری سەرەکی هەر دەستکەوتێکن و جوانترین شتی خەیاڵمانن. خەونەکانمان بێسنوورن. جۆرج برنارد شۆ گوتوێتی بیرکردنەوە و خەیاڵکردن سەرەتای داهێنانن. ئالبێرت ئەنیشتاین گوتوێتی خەیاڵکردن جیهان پێک دەهێنێت.
لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا پرسیار لە محەممەد عەلی کلای یاریزانی بۆکسێن کرا دەربارەی ئەو ڕێگا و شێوازەی گەیاندیە پلەی باڵا لە بۆکسێندا. ئەو لە وڵامدا گوتی لە زۆر زووەوە فێر بووم، تەنها چست و چاڵاکی و توانستی کەسەکە بەز نییە بۆ سەرکەوتنی، دەبێت خەیاڵ و خەونی گەورەی هەبێت. واڵت دیزنی لە ماڵەکەی خۆیدا دەستی کرد بە کاری وێنە جوڵاوەکان. لە سەرەتادا پرۆژەکەی لەگەڵ کۆمپانیایەکدا بوو، بەڵام هەرزوو کۆمپانیایەکە فەشەلی هێنا و مایە پوچی خۆی ڕاگەیاند. پاشەوە دیزنی هەموو ئەوەی هەیبوو فرۆشتی و ڕۆیشت بۆ کالیفۆرنیا. لەو کاتەدا تەنها $40 و خەونەکەی پێما بوو. لە کالیفۆرنیا کۆمپانیایەکی نوێی دامەزراند و ڕوبەڕووی کۆسبگەلێک بووە. 2000 تووشی ڕووخانی دەرونی بووە. هەوڵیدا قەرز لە هاوڕەکانی بکا، بەڵام دیسان چەند جارێکی دیکە بێوەر بوو. هەرچەند دەوروبەرەکەی گاڵتەیان پێدەکرد، ئەو خۆی بەدەستەوە نەدا و لە خەون و هەوڵەکانی بەردەوام بوو تا خەونەکەی بۆ ڕاستی کە ئەمڕۆ بەهاکەی بلیۆنان دۆلارە. دیزنی خۆی لەم بارەیەوە دەڵێت ئەوەی دەتوانیت خەونی پێوە ببینیت دەتوانیت بیهێنیتە دی. لێکۆلەران لێکۆڵینەوەیەکیان لەسەر خوێندکارانی یەکێک لە کۆلیژەکان کرد. لە ڕێی ئامێری تایبەتەوە چاودێری قۆناغە جیاوازەکانی خەوی خوێندکارەکان دەکرا. کاتێک خوێندکارەکە دەچوە قۆناغی ڕیمەوە، ڕیم ئەو قۆناغەیە کە تیایدا خەوت و خەو دەبینێ، خوێندکارەکانیان بێدار دەکردەوە. خوێندکارەکان تەنها ڕێیان پێدەدرا بخەون، ڕێ پێدراو نەبوون خەو ببینن. دوای تێپەڕبوونی 4 شەو خوێندکارەکان تووشی پەشێوی و دڵە ڕاوچێ و ڕاڕاییەکی توندی دەماری بوون. هەر لەبەر ئەوە لێکۆڵەرەکان تاقیکردنەوەکەیان وەستاند. ئەم تاقیکردنەوەیە بەچی گەیاندین؟ خەون بینین بۆ مرۆڤ زۆر گرینگە، چونکە یارمەتیمان دەدا بۆ جێگیربوون و هاوسەنجی. دەتوانین بڵین ئێمە پێویستمان بە خەونەکانی بێداریش هەیە. ئێمە پێویستمان بە ئازادکردنی خەیاڵکردنەکانمان هەیە لەسەر جەم کۆت و پەیوەندەکان، چونکە خەیاڵ سەرەتای هەموو کردارێکە. جارێکیان بەرنامەیەکی سەیرم لەسەر شاشەی تەلەڤیزیۆن بینی. باسەکەی لەسەر کۆمەڵی خواپەرستی چینی بوو کە بەبێ پۆشاک و تەنها بە بەرکۆشێکی تەڕەوە کە 7 جار بە دەوری لاشەیاندا پێچراوە لەسەر بەردی زۆر ساردادا دەنیشتن و لە ڕێی خەیاڵکردن و وێناکردنی گەرمیەک کە لە لەشیاندا هەیە، پلەی گەرمی لەشیان بۆ پلەیەک بەرز کردەوە و بەرکۆشەکەیان بە تەواوی وشک بووە. بەڵێ، خەیاڵکردن هێزێکی گەورە و جوانی هەیە. لەوانەکانمدا دەربارەی سەروەری تەواو بۆ خۆت خەڵکی فێر دەکەین، تەنانەت ئەو کەسانەش کە هەرگیز ممارەسەی هونەرەکانی بەرگری لە خۆکردنیان نەکردووە بتوانن پارچە تەختە بە ئەستوری 2 ئینچ بشکێنن تەنها لە ڕێی هێزی هێنانە پێشچاوەوە. داوایان لێ دەکەم چاوەکانیان دابخەن، پاشان یارمەتیان دەدەم پارچە تەختەکە بە عەقڵ و هۆشیان ببینن، چۆنیەتی دەستەکانیشیان ببینن کە تەختەکان دەکەن بە 2 کەرتەوە. ئەم کەسانە تەنها بەوە سەرکەوتوو دەبن کە وێنای ئامانجەکانیان دەکەن، چەند لە پێشچاویاندا سەرکەوتن ببینن، هێندەش هەنگاو بە هەنگاو بە بیر و هۆشیان بەرەو کردداری شکانەکە دەچن. پاشان داوایان لێ دەکەم چاوەکانیان بکەنەوە و ئەوانیش یەکسەر بە ئاسانی پارچە تەختەکان دەشکێنن. مادەم هەموو شتێک سەرەتا لە عەقڵدا ڕوودەدات، بۆیە کاتێک خۆت بە سەرکەوتوو بەهێز دەبینیت و توانات دەبێت لە بەدەستهێنانی ئامانجەکانتدا و لە دڵیشتەوە باوڕت بەمە دەبێ و لە نێو هەستەکانتەوە هەستی پێدەکەی، بەمە هێزێکی خودی گەورەت بۆ دروست دەبێ و عەقڵی ناوەکیشت بە توانە بێ سنوورەکانیەوە لە دەستەبەرکردنی خەونەکانتدا یارمەتیت دەدات. هەنووکە خەونەکانت کامەیە؟ ئەو شتە کامەیە کە پتر لە هەر شتێکی دیکەی ئەم دنیاە خۆزگەی بۆ دەخوازی. ڕەنگە خەونەکەت ئەوە بێت کارە تایبەتەکەت دەست پێ بکەیت، یا گەشتێک بکەیت، یا کتێبێک دابنیت، یاخود دەرخستنی توانای داهێنانێکی نوێت بێت کە بیرۆکەکەی لە مێشکتدا گەڵاڵە بووە، بەڵام بەردەوام جێبەجێکردنی دواخستووە. زۆر جار بیرگەلی مەزن هەن پێش ئەوەی لەدایک ببن دەمرن، ئەمەش لە بەردوو هۆکاری سەرەکی. یەکەمین فاکتەر کە ڕێ لە بەدەستهێنانیان و هێنانەدی خەونەکان دەگرێ ئەوەیە کە من پێت دەڵێم ژەهری شیرین. ئەم ناوە لە کاتی چوونم بۆ باخچەیەکی ئاژەڵاندا هات بە بیرمدا. لەوێ مارێکی زۆر جوانم بینی، لەسەر تابلۆیەک نووسرا بوو ترسناک. لێرەدا سرم سوڕما، چۆن ئاژەڵێکی جوانی لەم جۆرە دەبێت ئەو ژەهرە بکوژەی لەناودا هەبێت؟ خەڵک ژەهری ڕازاوایان لە دژمنەکانیانەوە بۆ نایەت، بەڵکو بە پێچەوانەوە ژەهری شیرینیان لەو کەسانەوە بۆ دێ کە لە دەوروبەری ون و گرنگی بە بارودۆخیان دەدەن. هاوڕێ و دراوسێ تەنانەت لە تاکەکانی خێزانەوە، چونکە ئەم کەسانە هەموو هۆکارێک دروست دەکەن تەنها بۆ بێوەری بیرۆکە و خەونەکان.
جای ئێوە کە ئەگەر جێبەجێیان بکەن دەبنە جێگای گاڵتە پێکردن. ڕەنگە هەندێک کەس تەنها بە پاڵنەری ئیرەی بردن ڕەخنە لە خەون و خۆزگەکانمان بگرن. زۆر جاریش ڕەخنەکان بێ ئاگایانن و تەنها لەسەر بنەمای بەها و بیر و باوەڕە تایبەتیەکانن بەبێ لە بەرچاوگرتنی بەها و بیر و ڕاتایبەتیەکانی ئێمە لەگەڵ بێزاری و ئازاری زۆر بۆمان درست وەک ئەو مارە جوانەی ژەهری بکوژی هەیە. دووەمین گرفت و ئاستەنجی سەرەکی ڕێگر لە دەستەبەرکردن و وەدیهێنانی خەونەکانت خودی خۆتی. دکتۆر ڕۆبەرت شۆلەر لە کتێبی هێزی بیرکردنەوەکاندا دەڵێ ئەو تاکە جێگایی بە دیهاتنی خەونەکانت تێیدا دەبنە ئاستەم نێو بیرکردنەوەکانی خۆتە. بیرت دێت جارێک ویستوتە کارێکی تایبەت ئەنجام بدەیت کەچی بە خۆتت گوتووە نەخێر من ناتوانم ئەم کارە بکەم، قەناعەتت بە خۆت هێناوە واز لە خەونەکەت بهێنیت. چییە ڕێگەت لێ دەگرێت یان ڕێگەم لێ دەگرێت یاخود ڕێگە لە هەر کەسێک دەگرێت لە بەدەستهێنان و بەدیهێنانی خەونە خودی و تایبەتیەکانیدا؟ وەڵامەکە لە دوو شەدایە. ناوچەی ئارام. ناوچەی ئارامیان دڵنیایی بریتیە لەو کارانەی ماوەیەکی درێژ و تەواو و جارانێکی زۆر ئەنجاممانداون کە جاری دیکەش دووبارەیان دەکەینەوە هەست بە ئارامی دەکەین. بۆیە گەر بیرۆکەیەک یان خەونێکمان هەبێت لە ناوچەی ئارام دەرمان هێنابێ هەست بە دڵە ڕاوچێ و نەئارامی دەکەین و دەست بەجێ بە دوای ئەو هۆکارانەدا دەگەڕین کە لە کارە نوێیەکەمان دوور دەخەنەوە. ئەمەش تەنها بۆ دووربوون لە دڵە ڕاوچێ و نەئارامی ناوەچی. ڕەنگە خەڵک پێت بڵێن بیرکردنەوەکانت هیچ بەهایەکیان نییە، بۆ ئەوەش کۆمەڵە هۆکارێکی دەدەنێ کە گوایە بەهۆیانەوە سەرکەوت و نابیت تیایاندا، بەڵام ئەوە تەنها تۆیت توانای قبولکردن یان ڕەتکردنەوەی هەموو ئەو وتانەت هەیە کە پێت دەگوترێن. ویلی جۆلی لە کتێبەکەیدا بە ناونیشانی تەنها خوڵەکێک بەسە بۆ گۆڕینی ژیانت دەڵێت ئەگەر توانیت لە بیر و هۆشتدا خەون دروست بکەیت و لە دڵتدا بیرڕوێنیت و دەرفەتیش بۆ گومانەکان نەسازێنیت کەپی بکەنەوە و بیڕمێنن ئەوە دەکرێت خەونەکەت بێتە ڕاستی و ژیانت بگۆڕێ. کە لە تەمەنی 6 ساڵاندا بووم دوو خەونی گەورەم هەبوو. خەونی یەکەم ئەوە بوو لە یاری تۆپی سەرمێزدا ببمە پاڵەوانی میسر. ڕۆژانە بە دووەداچوونی هەواڵەکانم دەکرد بەو هیوایی هەواڵی خولەکانی شاری ئەسکەندەریە ببەست. بەو هیوایی هەواڵی خولەکانی شاری ئەسکەندەریە ببیسم کە ئاو کات تێیدا دەژیام. تەماشای هەموو پاڵەوانیەتەکانم دەکرد. هەرزوو دەچووم و تا دواهەمین خولەک دەمامەوە. چاودێری پاڵەوانانی یاریەکەم دەکرد لە هەموو جوولە و ڕەفتارێکیاندا و لە شێوازی یاریکردنی هەرێکیان وردەبوومەوە. خەونم بەوە دەبینی وەک ئەوانم لێبێ. دوای چەند ساڵێک بڕیارمدا بچمەتی پێکەوە لە زیاتر لە 20 یانەی وەرزشیدا هەوڵی ئەزمونکاریمدا. هیچ کامیان وەریان نەدەگرتم تا لە کۆتاییدا یەکێک لە ڕاهێنەرەکانم پێی گوتم من ڕاهێنانت پێ دەکەم بەڵام بە مەرجێک. بە تامزرۆیەوە لێم پرسی مەرجەکە چییە؟ گوتی ماوەی ساڵێکی تەواو بە بەردەوامی هەموو ڕۆژێک 6 کات ژمێر ڕاهێنان دەکەی و بەشداری پاڵەوانیەتیەکانیش ناکەی تا هەست دەکەم بە تەواوی ئامادەی. بەبێ دوودڵی مەرجەکەم قبول کرد و دەستمان کرد بە ڕاهێنانی عەقلی و جەستەیی. لە دوای 6 مانگ ڕاهێنەرەکەم پێی گوتم ئێستا دەچینە یەکەم تاقیکردنەوە. لەو وەرزەدا تەنها 2 خول مابوو. جێی سەرنجی هەموو لایەک بوو کە لە هەردوو خولەکەدا پلەی یەکەمم بەدەستێنا. لە وەرزی داهاتوو تریشدا لە سەرجەم خولەکاندا پلەی یەکەمم بەدەستێنا. لەو خولانەش پاڵەوانیەتی نەتەوەیی بوو. بوومە پاڵەوانی میسر. لە ساڵی 1969دا و لە پاڵەوانیەتی جیهانی لە ئەڵمانیای ڕۆژئاوادا نمایندەیی وڵاتەکەمم دەکرد و یەکەمین خەونی منداڵیم هاتەدی. ئەمەش بەهۆی متمانە بەخۆبوونم بوو کە توانای ئەم کارم هەیە و لە ڕاستیشدا سەرکەوتم. خەونی دووەم ئەوە بوو دەمویست ببمە بەڕێوەبەری گشتی یەکێک لە میوانخانە گەورەکان و ئەوەی بە جیهاندات بگەڕێم. کە لە قوتابخانە بووم هەندێک لە مامۆستاکان پرسیاریان لە قوتابیەکان دەکرد لەسەر خۆزگە و ئاواتیان بۆ داهاتوو. من هەمیشە ئەوەم دووپات دەکردەوە و دەمەوێت ببمە بەڕێوەبەری گشتی میوانخانەیەکی گەورە. هەموو جارێکیش ئەوانەی لە دەورم بوون پێم پێدەکەنین هەوڵیان دەدا ورم بڕوخێنن، بەڵام من لەگەڵ خەونەکەم و زانخوازیم هەر بەردەوام بوو. هەمیشە کە لەگەڵ هاوڕەکانمدا یاری نواندنمان دەکرد وام دادەنا لە میوانخانەیەک داین.
من بەردەوام ڕۆڵی بەڕێوەبەری گشتیم بۆ خۆم دادەنا. پاشەوە بەنهێنی دەستم بەخۆ ئامادەکردن کرد بۆ بینینی ئەم ڕۆڵە لە زەمینەی واقعیشدا. زمانەکانی ئینگلیزی و فەڕەنسی و ئەڵمانی فێر بووم. هەر شتێکم بۆ ڕێبکەوتایە پەیوەست بە بواری میوانخانەوە دەمخوێندەوە. کاتێکی زۆرم لە میوانخانە گەورەکاندا بەسەر برد بە تەمەشاکردنی میوانەکان و ئەو کەسانەی داهاتنە ئەوێ. لە کاتی خەریکبوونیاندا بە کاروبارەکانی میوانخانەوە لە کارمەندەکان وردەبوومەوە بە جیاوازی پلە و سروشتی کارەکانیانەوە. لە ساڵی 1970 لە پەیمانگای میوانخانەکاندا دەستم بە خوێندن کرد. ڕۆژەکان تێپەڕین و لە ساڵی 1975دا لەگەڵ هاوسەرەکەم ئامال کۆچمان کرد بۆ کەنەدا. لە ماوەی 4 ڕۆژدا هەردووکمان ئیشمان دۆزیەوە. کارەکەی من شوشتنی قاپ و کەلوپەل بوو لە میوانخانەیەکدا. لە نێو هاوکارەکانمدا من باشترینیان بوو. ڕۆژێکیان بەڕێوەبەری گشتی میوانخانە داوای کردم. چوومە لای و لە کاتی چاوپێکەوتنیدا لە نووسینگەکەی پێم گوت گەورم، هەواڵێکی دڵخۆشکار و هەواڵێکی ناخۆشم پێیە. گوتی با لە هەواڵە خۆشەکەەوە دەست پێ بکەین. پێم گوت من دەبمە بەڕێوەبەری گشتی. گوتی جوانە، ئەی هەواڵە ناخۆشەکە چییە؟ بە زەردەخەنەوە پێم گوت نووسینگەکەت وەردەگرم. زۆر بە خێرایی و بروسکە ئاسا هەواڵەکە بڵاو بۆ کارمەندەکان دەستیان بەگاڵتە پێکردنم کرد. بەوەی لە دیدی ئەواندا گوایە شێر بوو. لە دوای ئەوەوە زۆر بە لێبڕان و جددیەتەوە کارم کرد. هەر لە مۆنتریال دەستم کرد بە خوێندنی بواری میوانخانەکان لە پەیمانگایەکی تایبەتدا. بەردەوام بووم لەسەر کارکردن و خوێندن. زۆرم خوێندەوە. بەشداری ئەو چاڵاکیانم دەکرد کە هەر بەڕێوەبەرێک بەشداری تێدا دەکرد. لە ساڵی 1986دا بوومە بەڕێوەبەری گشتی یەکێک لە میوانخانەکانی 5 ئەستێرە. بەمەش خەونی دووەمم هێنایەدی. بەڵێ، خەیاڵکردن هێز و توانایە و دەگونجێت خەون و خۆزگەکان ببنە ڕاستی بەرچاو. ئەلیانۆر ڕۆزڤێلت گوتوویەتی ئایندە بۆ ئەو کەسانەیە کە باوەڕیان بە جوانی خەونەکانیان هەیە. لە ئەمڕۆوە دەست بکە بە دروستکردن یان دووبارە دروستکردنەوەی خەون و خۆزگەکانت. با خەونی گەورەت هەبێت. هەر وەک دۆسا گوتی خەونی بچووک مەبینە، چونکە خەونی سادە و بچووک هێزی پاڵنەرانەی نییە بۆ مرۆڤ. هەنووکە ئەم ڕێگایەی خوارەوە دەدەمێ هێزی خەونەکانت گەشە پێدەدات. یەکەم، دەشت لای خۆت تۆمار بکە کە دەخوازیت بەدەستیان بهێنیت. دوو، بە پێی گرنگیان بۆت ڕێزبەندیان بکە. زۆرتر گرنگ پاشان گرنگ و دواتر کەمتر گرنگەکە. سێ، بۆ ماوەی 15 خولەک لە جێگایەکی هێمن و ئاسوودە بەخشدا دابنیشە کە هیچ کەس بێزارت نەکات. 4، بە ئاسوودەیی و قوڵیەوە هەناسە بدە. سیەکانت پڕ بکە لە هەوا و لەگەڵ خاڵیکردنەوەی هەواکەدا هەرچی ڕاڕاییەک لە جەستەتدا هەیە دەری بکە. لە بارێکی تەواو و ئاسوودە و ئارامدا دابنیشە. پێڵوەکانت لێک بنێ، تەرکیز بکەرە سەر هەموو بەشەکانی لاشەت و وها خەیاڵ بکە بە پلیکانەیەکی دەپلەیدا دێیتە خوارەوە و لەگەڵ هەر پلەیەکدا کە دادەبەزیت هەست بە پشوو هێوربوونەوەی زیاتر دەکەیت. لەسەر پلەی دەیەم بە تەواوی واز لە خۆت بهێنە و هەست بە ئاسوودەیی و ئارامی بکە و هەر ڕاڕاییەکت هەیە لە خۆتی دوور بخەرەوە. لەسەر پلەی نۆیەم هەست بە پشووهەیەکی زیاتر و هێوربوونەوەی پتر بکە. لەسەر پلەی هەشتەم پشوو حەوانەوەت زیاتر دەبێت. لەسەر پلەی حەوتەم زیاتر هێوربوونەوە. لەسەر پلەی شەشەم هێوربوونەوەی زیاتر. لەسەر پلەی پێنجەم حەوانەوەی زیاتر. لەسەر پلەی چوارەم هێوربوونەوەی زیاتر. لەسەر پلەی سێم حەوانەوەی زیاتر. لەسەر پلەی دووەم هێوربوونەوەی زیاتر. لەسەر پلەی یەکەم لەو پەڕی حەوانەوە و هێوربوونەوەی تەواودا. وها خەیاڵ بکە کە لە پێشتەوە دەرگایەکەیە. دەست لە دەرگاکە بدە، بیکەرەوە. تێبینی ئەو نورە بکە کە لە پشتیەوە دەردەچێ. ئەوە نور و ڕۆشنایی داهاتووتە. بەو دەرگایەدا گوزەر بکە و لە ژیانی داهاتوودا ڕووە و ئامانجەکەت بجوولێ. لەسەر هێڵی چوارچێوە زەمانیەکەت بەردەوام با لە ڕۆیشتن تا دەگەیتە ئەو کات و شوێنەی خەونەکانی تێدا دێتەتی. تێبینی ئەوە بکە ئێستا لەکوێدایی، ئەوانەی لە دەورەت دانچێن چی لەبەر دەکەی. تێبینی هەم ئەو شتانە بکە کە دەیان بینی، کە دەیبیستیت. کاتێکیش خەونەکەت بووە واقع، بزانە چی بە خۆت دەڵێیت. لەو کاتەدا تێبینی هەستەکانت، هەناسەدانت، کەشی دەوروبەرت، پلەی گەرمی ئەو ژوورێتیدا دەژیت بکە.
بەسەرجەم ئەندامەکانت هەست بە هەموو شتێک بکە. ئێستا و لە دوای بەدەستێنانی ئامانجەکەت وێنەیەکی خۆت پێک بهێنە. ئەم وێنەیە گەورە بکە و پتر لە خۆتی نزیک بکەرەوە. هەموو ئەو ڕەنگانەی بۆ زیاد بکە کە زیاتر لەلات پەسەندن. بڕێک وزە بە وێنەکە ببەخشە، بە هەناسە هەڵمژینێکی قوڵ و پاشان لە وێنەکەدا بیدەرەوە. ئەم کارە 3000 دووپات بکەرەوە. بڕوانە وێنەکە چۆن لە سەروتەوە مەلە دەکات. هەنووکە واز لە وێنەکەت بێنە. لە کاتێکدا کە خەونەکەت بەدیهێناوە پاشان لەسەر هێڵە زەمانیەکەت بگەڕێرەوە بۆ کاتی ئێستا. بڕوانە ئەو وێنەی داهاتووی خۆت. ئەمەش ئەو وێنەیەیە کە چاوەڕێ دەکرێت پێی بگەیت. ساتێک وەربگرە تێیدا سوپاسی نائەگاهیت بکە. سوپاسی ئەو خوایە بکە کۆ سوپاسی ئەو خوایە بکە کە بۆ بەدی هاتن و دەستەبەرکردنی خەونەکەت هەموو ئەو هێزەی پێبەخشیوی. پێڵوەکانت لێک بنێ و بە پلیکانەکەدا سەر بکەوە. لە هەر هەنگاوێکدا دەبیتە خاوەنی وزە و متمانەیەکی پتر و هەست بە بژاونەوەی زیاتر و زیاتر دەکەی. پلەی یەکەم متمانەی زیاتر، پلەی دووەم هێزی زیاتر، پلەی سێیەم متمانەی زیاتر بە خۆت و بە تواناکانت ڕووە و سەرکەوتن، پلەی چوارەم وزەی زیاتر و هێزی هەناسەدانت زیاتر دەبێت، پلەی پێنجەم وزەی زیاتر، پلەی شەشەم متمانەی زیاتر و هێزی زیاتر و وزەی زیاتر، پلەی حەوتەم وزەی زیاتر و متمانەی زیاتر، پلەی هەشتەم وزەی زیاتر و هێزی زیاتر، پلەی نۆیەم وزەی زیاتر. کە دەگەیتە پلەی دەیەم چاوەکانت بکەرەوە و لەگەڵیدا هەموو زانین و هەموو متمانەیەکی پێویست بۆ بەدەستهێنانی خەونەکەت دەست بخە. ئێستا پیرۆزبایت لێ دەکەم کە بە ئەزمونێکی نمونەیی بەهێزدا تێپەڕی بۆ دۆزینەوەی ئایندەیەکی ئیجابی و ڕۆشن. بۆ هەر خەونێکت ئەم مەشقە دووبارە بکەرەوە. چەند جارێک بە پێی توانە ڕاهێنانی لەسەر بکە، چونکە پێدەچێ ئەم ڕاهێنانە کاری موعجیزە ئاسا لە ژیانتدا دروست بکات، دروست وەک ئەوەی لە ژیانی مندا ڕوویدا. ئەمڕۆ دەست پێ بکە و خەونی گەورە ببینە. دەربارەی ژیانی سەرکەوتوان بخوێنەرەوە و هەست بە سەرکەوتنیان بکە. بەو جۆرە خۆت ببینە کە دەستکەوتەکانی ئەوانت بەدەستێناوە. ئاگاداری دزەکانی خەونەکانت بە. وریای ژەهری شیرین بە. دەرفەت بۆ هیچ کەس مەڕەخسێنە، تەنانەت بۆ خۆشت یان هەر شتێک تاڵانت بکات و خەونەکانت بدزێ. لێگەڕێ. با خەیاڵت بەویستی خۆی مەلە بکە، چونکە خەیاڵ هێزێکی ئەو تۆی هەیە، دەتوانێت لە گۆڕینی سەراپای ژیانتدا یارمەتیت بدات. متمانەت بە خۆت هەبێت. زۆر دووپاتی بکەرەوە. من دەتوانم سەرکەوتوو بم. دڵنیام توانای سەرکەوتنم هەیە. بەویستی خوا دەگەیتە بەرزترین ئاستەکان. هەمیشەش یادت بێت هەموو ساتێک وها بژی کۆتا ساتە وەختی ژیانتە. بە باوەڕەوە بژی، بە ئومێدەوە بژی، بە خۆشەویستیەوە بژی، بە تێکۆشانەوە بژی و ڕێز و بەهای ژیان بزانە. کلیلی پێنجەم کردار ڕێگای هێز. زانین و زانیاری بە تەنها بەز نییە، پێویستە کارپێکردنی لەگەڵدا بێت. ئامادەگیش بە تەنها بەز نییە، پێویستە کارکردن هەبێت. گۆتە لەو ماوەیەدا کە بەڕێوەبەری گشتی یەکێک لە میوانخانە گەورەکانی مۆنتریالی وڵاتی کەنەدا بووم، بەردەوام بە دوای هەموو زانیاریەکی نوێدا دەگەڕام، بە تایبەت لە بواری گەشەپێدانی کەسی و ڕەفتاری مرۆییدا. ڕۆژێکیان سەرۆکی کۆمپانیا و ڕاگەیاندنێکی بۆ ناردم لەبارەی زانستێکی نوێ بە ناوی بەرنامەڕێژی زمانیانەی دەماری. پێشنیاری بۆ کردم ئامادەی وەرکشۆپێک بم لە نیویۆرک بۆ ماوەی 3 ڕۆژ بەبێ دوودڵی یەکسەر قبوڵم کرد. بە تەواوی پەرۆژ بووم بەو هەستەوە کە هەوڵ دەدەم زانستێکی نوێ فێر بم. ئامادەی وەرکشۆپەکە بووم. ڕۆژی یەکەمم تێپەڕان بەبێ ئەوەی هیچ تێ بگەم. هەستم بە بێهیوایی دەکرد. خەریک بوو یەکسەر بگەڕێمە مۆنتریال، بەڵام بەر لەوەی بێهیوایی بە تەواوی داگیرم بکە، بڕیارمدا دەرفەتێکی دیکە بەخۆم بدەم. ڕۆژی دووەمیش بەردەوام بووم. ئامادەی وانەی یەکەم بووم. زۆر بەهێز بوو. وانە بێژەکە توانی لە ماوەی کەمتر لە 30 خولەکدا بە تەواوی یارمەتیم بدات لە گۆڕینی ئەو بیر و باوڕە سلبیانەی ساڵانێک بوو گرفتاریان بوو. بڕیارمدا وەرکشۆپەکە تەواو بکەم. زۆر سوودم لێبینی و بە تەواوی ژیانم ڕووە و باشتر بوون گۆڕە. بڕیارمدا هەر بڕوانامەیەک لەم زانستەدا بۆم بگونجێت بەدەستی بهێنم.
بە مەبەستی هاوکاریکردنی خۆم و کەسانی دیکەش. دوای 6 مانگ یەکەمین بڕوانامەی خولی سەرەتاییم بەدەستێنا، پاشان بڕوانامەی ممارس، لە دواییدا معلم ممارس و پاشان بوومە مدرب محتەمەد. ئەمانە چەند ئاستێکن لە NLP کە بە خولی ڕاهێنانکاری دەگوترێنەوە. ممارسەکە نزیکەی 10 ساڵ لە کار ڕاهێنانی گرتەوە. دوای 6 مانگ لە دەرچوونم لە مۆنتریال هاوڕێیەکم بینی کە هەموو قۆناغەکانی پێشومان پێکەوە تەواو کرد بوو. هەواڵیم لێپرسی چ سوودێکی لەو بڕوانامە ڕاهێنانیە وەرگرتووە کە بەدەستی هێناوە. ئەو گوتی گۆڕانکاری زۆر لە ژیانمدا ڕوویداوە، تووشی تێکشکانی دەرونی هاتووم، تا ئێستاش بڕیارم نەداوە هیچ کارێک بە بڕوانامەکەم بکەم. با پێکەوە ببینین بزانین چی ڕوویدا. ئەم هاوڕێیە ساڵانێکی زۆری ژیانی لە خوێندندا بەسەر برد، هەزاران دۆلاری خەرج کرد تاکو ببێتە مدرب محتەمەد، واتە ئەو زانیاری تەواوی هەبوو بۆ دەست بەسەراگرتنی هەستە سلبیەکانی، کەچی ئەو زانیاریانەی بەکار نەهێناوە و هیچ سوودێکی لە بەدەستهێنانی بڕوانامەکەی وەرنەگرتووە و تووشی داڕوخانی دەرونی شاتووە. ئەو زانین و زانیاری هەبوو بۆ دروستکردنی گۆڕانکاری تەواو لە ژیانی خۆی و ژیانی ئەوانەش کە خۆشی دەویستن. ئەو لێهاتووی و سەلیقەشی هەبوو وەها بکات لە ئاستێکی بەرزدا بژی، بەڵام زانیاریەکانی نەخستۆتە بواری جێبەجێکردن و کارەوە. دەگونجێت لێوان لێو بیت لە پەرۆشی وزەیەکی بەرزت هەبێت و زانیاری و هێزی عەقلی تەواو پێویستیشت بۆ سەرکەوتن هەبێ، بەڵام ئەگەر سەرجەم ئەوانت نەخستە بواری جێبەجێکاریەوە هیچ بەهایەکیان نابێ و کەڵک و سوودیشیان لە پشتەوە نابێ. جیمڕۆن لە کتێبی 7 ڕێگا بۆ کامەرانی و خۆشگوزەرانیدا دەڵێ زانین و زانیاری بەبێ جێبەجێکاری دەگونجێ ببێتە هۆی بێوەری و تێکشکان. با ئێستا پرسیارێکت لێ بکەم، ئایا کەسێک دەناسی لەو بڕوایەدا بێ دەزانێت بۆ گۆڕینی ژیانی دەبێت چی بکە، هەروە دەشزانێت دەبێت کەی بەم کارە هەڵبسێ بەڵام ناتوانێت هیچ کارێک بکە؟ ئایا کەسێک دەناسیت لە ئاستێکی بەرزی فێربووندایە و هەموو پێداویستیەکی هەیە بۆ ژیانێکی باشتر کەچی بێکار دادەنیشێ؟ بە پێچەوانەشەوە کەسێک دەناسیت ئاستێکی نزمتری زانینی هەیە لەوانەیە هیچ بڕوانامەیەکیشی بەدەست نەهێنابێ، بەڵام کەسێکی زۆر سەرکەوتووە. لێرەدا جیاوازیەکە لە تەنها وشەیەکدایە، ئەویش کارکردنە. کۆنفۆشیۆس گوتوویەتی پیاوی گەورە و پایەبەرز کەم قسە دەکا و کاری زۆر دەکات. باوکم هەمیشە پێی دەگوتم دانایی و کارزانی ئەوەیە بزانی چی دەکەی، لێهاتوویش ئەوەیە بزانی چۆن دەیکەی، سەرکەوتنیش ئەوەیە بیکەی. کاتێک ممارەسەی یاری تۆپی سەرمێزم دەکرد هەمیشە پرسیارم دەربارەی یاریزانە پێشینەکان و پاڵەوانە جیهانیەکان لە ڕاهێنەرەکەم دەکرد. ڕۆژێکیان هێندە پرسیارم لێ کرد بە تەواوی بێزارم کرد. پێی گوتم ئایا ئەوە دەتکاتە یاریزانێکی زۆر باش؟ ئەگەر بۆ ماوەیەکی درێژ و بە بەردەوامی دەربارەی تۆپی سەرمێز قسەت بۆ بکەم، ئەگەر لەبارەی مێژوو یاریەکەەوە بۆت بدوێم، تۆ وا دەزانی ئەوە یارمەتی دەدا لە پاڵەوانیەتی نەتەوەیدا ببیتەوە؟ گوتم بێگومان نەخێر، بەڵکو تەنها زانیاریم دەداتێ لەسەر یاریەکە. بە وەڵامی ڕاهێنەرەکەم تەواو قەنەعەتم کرد کە تێیدا جەختی لەسەر ئەوە کردەوە زۆر گرینگە بتوانم زانیاریەکانم بخەمە بواری کارپێکردنەوە. بەردەوام و بەڕێک و پێچی و لێبڕانەوە ڕاهێنان بکەم دەبمە یاریزانێکی کامل و تەواو. ئەو داوای لێکردم لەم جۆرە پرسیار و باسانەدا خۆ ببوێرم، هێندە ئەوەی دڵکارانە و بەلێبڕاوانە لە مەشقکردن بەردەوام بم. ئێستا هەمان پرسیارت لێ دەکەم، ئەگەر قسەم بۆ کردیت بۆ نمونە دەربارەی مەلەکردن، ئایا تەنها ئەمە وەها لێ دەکات ببیتە مەلەوانێکی باش؟ بێگومان نەخێر، چونکە بۆ ئەم کارە و نمونەی ئەم کارە پێویستت بە مەشق و جێبەجێکاری هەیە. پندێکی چینی هەیە دەڵێت دەبیستم و بیرم دەچێتەوە، دەبینم و بیرم دەکەوێتەوە، کار دەکەم و تێدەگەم. ئەگەر ئەم پندەمان بەراورد کرد لەگەڵ ئەو لێکۆڵینەوانەی زانکۆی بێڵ لە ئەمریکادا، هاوشێوەی لێکچوونێک دەبینینەوە لە نێوان ئەو پەندە و ئاکامەکانی لێکۆڵینەوەکاندا کە دەریان خست. ئێمە سەتادە یاخود کەمتر لەو ڕێژەیەمان بیر دەمینێ کە دەیبیسین، 25% ئەوەی دەیبینین، 90% ئەوەی بە کردار دەیکەین. جارێک پرسیار لە سەرۆکی کۆمپانیایەکی سەرکەوتوو کرا دەربارەی ئەو پێداویستیە گرنگانەی کەسێک سەرکەوتوو دەکا و دەیگەیەنێتە لووتکە. لە وەڵامدا گوتی مادام قەناعەتت بەو بیرۆکە هەیە کە لە بیر و هۆشتدایە، دەست بەجێ کاری بۆ بکە. جیمی کارتەر سەرۆکی پێشووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گوتوێتی دەکرێت کاتژمێر 9 بەیانی لە خەو هەستم و حەواوە بم، یان کاتژمێر 6 بەیانی لە خەو هەستم و سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بم.
لە یەکێک لە وانانەدا کە لە مۆنتریال پێشکەشم کرد هانی ئامادەبوانمدا بۆ ئەوەی کار بەزانین و زانیاریەکانیان بکەن و جێبەجێ بکەن. 20 دۆلارێکم لە جیرفانم دەرێنا و پرسیارم لێکردن چێ لە ئێوە پێی خۆشە ئەم پارەیە بۆ خۆی ببە. سەرجەم ئامادەبووان دەستیان بەرز کردەوە تەنها خانمێک نەبێ کە تەمەنی 40 ساڵێک دەبوو هەستا و بە خێرایی بەرەو ڕووم هات و پارەکەی برد و گەڕایەوە بە جێگەکەی خۆی. هەموو ئامادەبووان بەسەر سوڕمانەوە لێیان دەڕوانی. تەنها لێدوانیشم لەسەر ئەو هەڵوێستە ئەوە بوو گوتم بەڕاستی ئەمەیە مەبەست لە کارکردن و جێبەجێکاری. لەو کاتەوە ئیدی ئەو نمونەیەم بەکار نەهێناوە. بنیامین فرانکلین گوتوێتی ئەوەی تەنها لەسەر هیوا دەژی بە ڕۆژوەوانی دەمرێ. شتێکی جوانە مرۆڤ بە هیوا و خەون دەست پێ بکە، بەڵام ئەگەر خەونت دی دەبێت دەست بەجێ و بەبێ دوودڵی جێبەجێ بکەی. زانین و معریفە لەگەڵ هیوا و ئومێد دووشتی جوانن، بەڵام بەتەنها هەرخۆیان بەز نین. بەداخەوە زۆرینەی خەڵک ژیانێکی دوور زۆر دوور لە توانا و ڕاستەقینەی خۆیان و تایبەتیەکان و تایبەتمەندیەکانیان دەژین و چەند کارێک دەکەن هیچ خۆشەویستیەکیان بۆی نییە. لە پەیوەندی گەلێک بەردەوامن هۆکاری ئازاد پێبەخشینیانن. لەبری ئەوەی بە دوای چارەسەری ئاستەنگ و گرفتەکانیاندا بگەڕێن بەردەوام هەر تەنها سکاڵا و بۆڵەبۆڵ دەکەن و ڕۆژەکان گوناهبار دەکەن. دوو هۆکار هەن ڕێ لە خەڵک دەگرن تواناکانیان بخەنە بواری پراکتیکی و کارەوە. هۆکاری یەکەم ترس دوژمنی سەرەکی مرۆڤ و کۆسپی یەکەمی ڕێگرە لە جوولە و هەڵسوکەوتی خەڵک لە بەدیهێنان و دەستەبەرکردنی خەونەکانیان. 4 جۆر ترس هەیە. یەکەم ترس لە بێوەری کە کەسێک بە تاقیکردنەوەیکی سەرنەکەوتوانەدا تێپەڕ بوو بێ ئیدی لە ترسی سەرنەکەوتن و دۆڕان نایەوێ هەمان ئەزمون دووبارە بکاتەوە. دەگونجێت ئەو کەسە هەر لە تەمەنی منداڵیدا بەرنامەڕێژ بوو بێ سەرکێشی بۆ هیچ سەرچەڵیەکی دیکە نەکات. لەوانەیە لە منداڵیەوە بە درێژایی ژیانی باوکی بینی بێ هەر هەمان کار دەکات و دووبارە دەکاتەوە. دەشێت باوکی ئامۆژگاری کرد بێت لاسایی بکاتەوە تاکو ڕوبەڕووی دۆڕان و بێوەری نەبێتەوە. دووەم ترس لە قبوڵ نەبوون. ئەم ترسە هۆیەکە بۆ ئەوە کە کەسانێک وەها دادەنێن ڕوودانی هەر گۆڕانکاریەک لە ژیانیاندا پێدەچێ ئاکامەکەی ڕەفز و قبوڵ نەبوون بێت. جارێک ئافرەتێک داوای لێکردم لەسەر واسهێنانی لە جگەرە کێشان یارمەتی بدەم. لە ڕاستیدا لەم کارەدا سەرکەوت و بە واسهێنانی لەم خۆخراپەی زۆر دڵخۆش بوو. دوای 6 مانگ پەیوەندی پێوە کردمەوە و داوای لێکردم جارێکی دیکە بمبینێتەوە. لە کاتی چاوپێکەوتنەکەدا حاڵی خۆی بۆ باس کردم کە لە دوای ئەوەی وازی لە جگەرە کێشان هێناوە ڕوبەڕووی گرفتێکی گەورەی دیکە بۆتەوە. زۆرێک لە هاوڕێکانی جگەرە کێشن و دوای واسێنانەکەی ئەم لە جگەرە کێشان ئەوان خۆیان لێ دوورە پەرێز کردووە. ئەمیش وای هەست کردووە بەم کارەی لە ناویاندا نامۆ بووە، بۆیە بڕیاری داوە دووبارە جگەرە بکێشێت تا لە نێو هاوڕێکانیدا قبول کراو بێ. لە کاتی چارەسەرکردنی حاڵەتەکەیدا هەوڵمدا لەم ترسە ڕزگاری بکەم تا متمانەی بەخۆی زیادی کرد و قەناعەتی بەوە کرد کە دەکرێت واز لە جگەرە کێشانیش بێنێ و لە هەمان کاتدا لە نێو هاوڕێکانیشیدا بمێنێتەوە. قەناعەتم پێکرد ئەگەر ئەوان لەبەر ئەم بڕیارە هاوڕێتی ئەمیان ڕەت کردەوە ئەوە ئەو کەسانە هاوڕێی ڕاستەقینەی نین، تەنها بەنەمانی ئەم جۆرە ترسەی بە تەواوی وازی لە جگەرە کێشان هێنا. جۆری سێەم ترس لە نادیار. ئەم ترسە دەتوانێت ڕێ لە جوولە و هەڵسوکەوتمان بگرێ. بۆ ڕوونکردنەوەی ئەم خاڵە نمونەیەک باز دەکەین. پیاوێک هاتە لام سکاڵای لەدەست گرفتێکی دەکرد کە تەواو شپرزەی کردووە و بێتاقەتیەکی زۆری بۆ دروست کردووە. ئەو پیاوە گرێبەستێکی کارکردنی بۆ پێشنیاز کرابوو بۆ ماوەی 2 ساڵ لە فەڕەنسا، بەڵام تا ئەو کاتە لە هیچ شوێنێکی دەرەوەی مۆنتریال کەنەدا نەژیا بوو. دوای باسکردنی گرفتەکەی لێم پرسی خراپترین شت چییە ئەگەر تۆ لێرە بژیت و پێدەچێت ڕوو بدات؟ گوتی دوای 6 مانگ ڕەنگە گرێبەستەکە هەڵبۆشێتەوە. پاشان پرسییم ئەی باشترین ئاکامەکان چین کە دەکرێت ڕوو بدەن ئەگەر پێشنیازەکەت قبول کرد؟ ئەو گوتی دەکرێت سەردانی زۆر لە وڵاتە ئەوروپیەکان بکات جگە لە گەڕان بە فەڕەنسا خۆیدا و سەرڕای دەستکەوتێکی مادی گەورەش. لە دوای گرێبەستەکەش دەگەڕێتەوە مۆنتریال و کاری تایبەتی خۆی دەست پێ دەکاتەوە. دوای چارەسەر قەناعەتی کرد و بڕیاریدا گرێبەستەکە قبول بکە و لە ڕاستیشدا سەفەرەکەی کرد بۆ فەڕەنسا. ئەوەی لە حاڵەتی ئەم پیاوەدا ڕوویدا ئەوەیە کە نمونەیەکی ئیجابیمان دۆزیەوە بۆ ئایندە، تێیدا پێداگری زیاتر لەسەر تایبەتمەندیەکانە. بە جۆرێک هۆکارەکانی قبولکردن زۆر زیاتر بوون لە هۆکارەکانی ڕەتکردنەوە. ماوەی گرێبەستەکە لەگەڵ خێزانەکەیدا لە فەڕەنسا بەسەر برد و چێژی تەواوی لە هەموو ساتەکانی گەشتەکەی وەرگرت. پاش ماوە دیاریکراوەکەش گەڕایەوە و لە مۆنتریال دەستی کردەوە بە کارە تایبەتەکەی خۆی.
جۆری چوارەم ترس لە سەرکەوتن. ئەم جۆرەی ترس لای هەندێک کەس هەیە و لە ناخی دەرونیانەوە بڕوایان وهایە سەرکەوتن مانای ئازار و غەم و تەنهاییە. بۆ ڕوونکردنەوە ئەم نمونەیە باز دەکەین. لە ساڵی 1996دا لە یەکێک لە وڵاتە عەرەبیەکان بوو. بە ئۆتۆمبیلێکی تاکسی بۆ شوێنی پێشکەشکردنی یەکێک لە وانەکانم دەچوو. شفێری تاکسیەکە لە چلەکانی تەمەنیدا بوو. لە ڕێگادا ئۆتۆمبیلێکی مارسیدس بە تەنیشتماندا تێپەڕی. شفێرەکە گوتی خاوەنی ئەم جۆرە ئۆتۆمبیلانە هەر هەمویان دزن. لە پێناوی پارەدا هەموو شتێک دەکەن. من پرسیارم لێ کرد تۆ حەز ناکەی ڕۆژێک لە ڕۆژان ببیتە خاوەنی نمونەی ئەم جۆرە ئۆتۆمبیلانە؟ جۆرێک تەماشای کردم وەک ئەوەی گاڵتەم پێکرد بێ. پێی گوتم من نامەوێت دەست بم، دڵخۆشم بە وەزعی ئێستا. ئەم پیاوە لەو باوەڕەدا بوو سەرکەوتن دەگونجێت هۆیەک بێت بۆ ئەوەی مرۆڤ لە نرخی خۆی کەم بکاتەوە. هەندێک کەس ناتوانن خەیاڵی خۆیان بە دەوڵەمەند و سامانداری بکەن. بۆیە کاتێک زیاد لەباری ئاسایی دەرامەت و دەستکەوتیان دەبێ سەرکەوتنەکەیان تێک دەدەن و بە زیادەڕەوی و زیاد خەرجیەوە دەبەخشن و بە فیڕۆی دەدەن. لەبەرەوە ترس لە سەرکەوتن دەکرێت ڕێ لە خەڵک بگرێ لە جێبەجێکاری و خستنەکاری بیرکردنەوەکانیان. هۆکاری دووەمی ڕێگر لە هەڵسوکەوت دواخستنی ئەمڕۆ و سبەیکردنە. هەندێکمان ئەو ئەرکانەمان دوا دەخین کە پێویستە هەر ئێستا پێیان هەڵسین. دوای دەخین بۆ ڕۆژێکی دیکە و هەفتەی داهاتووتر و بەو شێوەیە. ئەگەر ئامانجێکت هەیە و دەخوازیت بەدەستی بهێنیت لە هەمان کاتدا هەست دەکەی شتێک هەیە ڕێ لە هەڵسوکەوت و جوڵەت دەگرێت بە دوای ئەو هۆکارە ڕاستەقینەیەدا بگەڕێ کە لە پشت ڕێگرتنەکەوەیە. هەر لەو کاتەدا لە خۆت بپرسە چییە ڕێ لە هەڵسوکەوتم دەگرێت؟ ئەگەر بە تەواوی هەڵسوکەوتم کرد خراپترین شت چییە دەگونجێت ڕوو بدە؟ ئەگەر بە تەواوی هەڵسوکەوتم کرد باشترین ئەگەر بە تەواوی هەڵسوکەوتم کرد ئەگەر بە تەواوی هەڵسوکەوتم کرد باشترین شت چییە پێدەچێ ڕوو بدات؟ ئێستا هەوڵ بدە بیهێنیتەوە یادت لە ژیانتدا چەند جار ڕوبەڕووی هەڵوێستی قورس بوویتەوە و توانیوتە بیگوزەرێنیت. لە بەرنامە ڕێژی زمانیانەی دەماریدا دەڵێن فەشەل بوونی نییە بەڵکو تەنها ئەزمون هەیە. لە وتارێکی ڕۆژنامەی وۆڵ ستریت سەرنووسەر دەڵێت لە فەشەل و بێوەری بێزار مەبە، خەفەت بۆ ئەو دەرفەتانە بخۆ کە لە دەستت دەستن و هەوڵ نادەی لانی کەم تەنها تاقیام بکەیتەوە. پندێکی یابانی هەیە دەڵێت ئەگەر 7 جار کەوتیت بۆ جاری 8ەم هەستەرەوە. ڕۆژنامەنووسێک دیدارێکی لەگەڵ کەسێکی سەرکەوتوودا ساز کرد و لێی پرسی نهێنی سەرکەوتنت لە چیدایە؟ وەڵامی دایەوە 2 وشە بڕیارە دروستەکان. ڕۆژنامەنووسەکە پرسی چۆن دەتوانیت بڕیاری دروست بدەیت؟ گوتی تەنها 1 وشە زانین ئەزمون. ڕۆژنامەنووسەکە لێی پرسی چۆن دەتوانین زانین و ئەزمونمان دەست بکەوێ؟ گوتی بڕیارە هەڵەکان. پندێکی چینی هەیە دەڵێ بڕیاری دروست لە دوای ئەزمونەوە دێت، ئەویش لە بڕیاری هەڵەوە دێت. گرنگ نییە لە ڕابردوودا چەند جۆر بێوەربوویت و بە چ شێوەیەک بێوەربوویت یان چەند جار کەوتویت. گرنگ هەڵسوکەوتی ئێستا و سوودوەرگرتن تا لە بێوەریەکانی ڕابردوو. ڕابردوو ئەو خەزێنەیەیە کە هێز و دانایی تێدایە. پێویستە لە هەر بێوەری و فەشەلێکەوە کە پێیدا تێپەڕیویت و تێدەپەڕیت فێر بیت. ئاگادار بە وەک ئەو تابلۆی لێمەکە لێی نووسراوە بوەستە. لە ئەمڕۆ دەست بە جوولە و هەڵسوکەوت بکە. جا قسەی خەڵک هەر چۆن بێت و کردارەکانیان هەرچیەک بن پێویستە گرنگی کەمتر بۆ قسانە بدەیت کە دەیڵێن و زۆرترینی گرنگی پێدانت بۆ بەدیهێنانی خەونەکانت بێت. هێلن کیلەر گوتوویەتی ژیان سەرکێشیەکی پڕ مەترسیە یان هەر هیچ شتێک نییە. پێویستە پەرۆشیت جەم بکەی و هەر ئێستا دەست بە جوولە و هەڵسوکەوت بکەی. بۆ بەدیهێنانی ئەمەش پێویستت بە پلان کێشی هەیە. خەڵکانێکی زۆر بێوەربوون تەنها لەبەر ئەوەی پلانێکی ڕوونیان بۆ بەدەستێنانی ئامانجەکانیان نەکێشاوە. دانەری کتێبی فەلسەفەی ڕێکسازی گوتوێتی هەڵسوکەوتی بێپلان هۆکاری هەموو بێوەریەکە. ڕێ بە کەس مەدە لە بەردەمتدا بوەستێت و هەمیشە شواڵ دیزنی بهێنە بەرچاو. لەو ڕۆژنامەی کاری تێدا دەکرد و بەو بیانوەی داهێنەر نییە دەرکرا. لەبارەی تۆماس ئەدیسۆنەوە مامۆستاکەی گوتوێتی قوتابیەکی دەبەنگە و هەرگیز هیچ شتێک فێر نابێ. ئەلبێرت ئەنیشتاین لە تەمەنی 4 ساڵیدا دەستی بە قسەکردن کرد و تا ساڵی 7ەمی تەمەنی نەیدەتوانی بخوێنێتەوە. مامۆستاکانی لەبارەیەوە دەیانگوت پێشکەوتنی زانینی هێواشە و
کەسێکی کۆمەڵایەتی نییە و خەونی سادە و گاڵتە جاڕانەی هەیە. من وە خۆم یەکێک لە ڕاهێنەرەکانی تۆپی سەرمێز لە بارەمەوە گوتی هەرگیز لەم یاریەدا پێش ناکەوم. باشتر وەهایە ممارەسە یاریەکی دیکە بکەم. خاوەنی یەکێک لە چێشخانەکانی مۆنتریال دەری کردم و گوتی هەرگیز لە بواری میوانخانەکاندا سەرکەوتوو نابم. لەگەڵ ئەوانشدا بوومە پاڵەوانی مسر لە یاری تۆپی سەرمێزدا و گەیشتمە پلەی بەڕێوەبەری گشتی گەورەترین میوانخانەکانی جیهان. پێویستە لە ئەمڕۆوە دەست پێ بکەی ئیتر دۆخەکان هەرچۆنێک بن. دکتۆر ڕۆبەرت شۆلەر دانەری کتێبی ئەگەرە سەرکەوتوەکان گوتوێتی ئەگەر هەرگیز دەست پێ نەکەی هەرگیز سەرکەوتوو نابی. هیچ گرفتێک مەکە بە بیانووینە جوڵان و هەڵسوکەوت نەکردن. لە دوای گەردەلوول و زریان خۆر هەڵدێت. هەمیشە دەرکەوتنی خۆر لە دوای تاریکیەوەیە. زستانیش هەموو جارێک دەگۆڕێ بۆ هاوین. ئێستا ئەم ڕێگایانت پێشکەش دەکەم بۆ گەیشتن بە جێبەجێکاریەکی دروست. یەکەم، 3 ئامانج کە دەخوازی بەدەستیان بهێنیت لای خۆت تۆمار بکە. 2 پلان بۆ هەریەک لەو ئامانجانە بکێشە. 3 هەستیار بە بەرامبەر پێویستی و خێرایی. 4 هەر ئێستا دەست بە جێبەجێکردن بکە. 5 ڕۆژانە خۆت دڵنیا بکەرەوە کە دەتوانیت ئامانجەکانت بەدەست بێنیت. 6 یاسای 10 سانتیمەتر بەکاربێنە. یەکسەر جوڵە و هەڵسوکەوت بکە و هەموو ڕۆژێک بەلانی کەمەوە 10 سانتیمەتر لە ئامانجەکەت بڕۆ پێشەوە. 7 وا هەڵسوکەوت بکە کە بەڕاستی سەرکەوتویت. 8 خۆت بە کەسی تر بەراورد مەکە، بەڵکو خۆت لەگەڵ ئەو دیمەنەدا بەراورد بکە کە پێشتر تێیدا بوویت و ئەوەی لە داهاتوودا تێیدا دەبیت. 9 پێداگری لەسەر ئاکامەکان بکە، نەک هەنگاوەکان. هەر ئێستا جوڵە و هەڵسوکەوت بکە. هەر ئەمڕۆ ئەو گفتوگۆ تەلەفۆنیە ئەنجام بدا کە دەتەوێت بیکەیت، مەی خەرە بەیانی یان کاتێکی دوورتر. ئەو کەسەی خۆشت دەوێت هەر ئەمڕۆ پێی بڵێ تۆ خۆشت دەوێت. تۆ ناتوانیت مەزەندەی ئەو کارانە بکەی کە دەتوانیت بیانکەی ئەگەر خۆت تاقی نەکەیتەوە. هەمیشەش یادت بێت هەموو ساتێک وەها بژی کۆتا ساتە وەختی ژیانتە. بە باوڕەوە بژی، بە ئومێدەوە بژی، بە خۆشەویستیەوە بژی، بە تێکۆشانەوە بژی و ڕێز و بەهای ژیان بزانە. کلیلی شەشەم، پێشبینی، ڕێگایەک بۆ واقع. بیرکردنەوەکانمان ئێمەیان گەیاندۆتە ئێستا، هەر بیرکردنەوەکانیشمان دەمانگەیەنە شێوەی سبەینێمان. جیمس ئالان. لە نیوە شەودا کە هەمووان خەوتبوون زەنجی تەلەفۆن لێیدا. لەپڕ سوعات بەترسەوە بە ئاگا هات. دەستی بە گریان کرد و هەر بە گریانەوە دەیگوت بە دڵنیاییەوە ئەم تەلەفۆنە تایبەتە بە باوکمەوە، ئێستا هەواڵی مردنیم دەدەنێ. بە دڵنیاییەوە ئەم پەیوەندی هەواڵی ناخۆشی پێیە، من ناتوانم وەڵامی بدەمەوە. زۆر بە کوڵ دەگریە. هەمووان بە ئاگا هاتن و پرسیاریان کرد چ باسە. ئەویش بەدەم گریانەوە گومانەکەی خۆی بۆ باسکردن. تا لە کۆتاییدا هاوسەرەکەی سوعاد بیستۆشی تەلەفۆنەکەی هەڵگرت و دوایی دەرکەوت پەیوەندیەکە بە هەڵە بووە و مەبەستیان ئەمان نەبووە. ئایا تۆش بە نمونەی ئەم ئەزمونەدا تێپەڕیویت؟ چی ڕوودەدات کاتێک بەرەو شوێنی کارەکەت بە ئۆتۆمبیلەکەتەوە دەڕۆیت و لەپڕ تێبینی دەکەیت ئەوە ئۆتۆمبیلی پۆلیس لە هەمان شەقەمدا دوات کەوتووە؟ پێشبینی چی دەکەی؟ ڕەنگە پەستانی خوێنت بەرز بێتەوە تا دەبینیت ئۆتۆمبیلی پۆلیسەکان بە تەنیشتدا تێدەپەڕێ و بەرەو جێگایەکی دیکە ڕۆیشت. چی ڕوودەدات کاتێک دەگەیتە شوێنی کارەکەت یەکێک لە هاوکارەکانت پێت دەڵێت سەر کارەکەت دەیەوێت بتبینێ؟ پێشبینی چی دەکەی؟ دەگونجێ پێشبینیەوە بکەی لە کارەکەت دەرت دەکات کە لە واقعدا دەیەوێت بەرامبەر کاری دوێنێت سوپاست بکات، داوەتت بکات بۆ نان خواردنی ئێوارە. لە یەکێک لە وانەکانمدا ئەو پرسیارم لە ئامادەبووان کرد کە ئەگەر لە نیوە شەودا بە زەنجی تەلەفۆنەکەیان لە خەو بێ ئاگا بێن لە یەکەم ساتدا چی بە خەیاڵیاندا دێت. هەندێکیان دەیانگوت بێگومان باوکم مردووە، هەندێکی دیکە کوڕەکەم لە بنکەی پۆلیس دەست بەسەرە، یەکێک لە خانمەکانیش گوتی کچەکەم لە دووە مانگەکانی سیپڕیدایە لەوانەیە حاڵەتێکی ئازاراوی هەبێت. ئامادەبووان کە زیاتر لە 500 کەس دەبوون، کەسیان پێشبینی ئەویان نەدەکرد دەگونجێ ئەو پەیوەندیە بە هەڵە بوو بێت یان هەواڵێکی خۆشی پێبێت. جارێکیان لە ویلایەتی میامی ئەمریکا لە پشوودا بوون، هاوسەرەکەم و کچەکانیشم لەگەڵمدا بوون. بە درێژایی ماوەی پشووەکە خەیاڵێک تەواوی مێشکمی داگیر کرد بوو کە دزەکان ماڵەکەمان لە مۆنتریال تاڵام دەکەن. پشووەکە 4 ڕۆژی خایاند و گەڕاینەوە بۆ مۆنتریال. دەزانی چی ڕوویدا؟ بەڵێ، دزەکان ماڵەکەمیان تاڵان کرد. هەندێک خەڵک زۆر پسپۆڕن لە بیرکردنەوە لە شتی خراپ و ئازاراویدا، هەمیشە لەو جۆرە بیرکردنەوە و هەر ئەوانەش ڕوودەدەن.
نووسەرێکی ڕۆمانی دەڵێت چی دەبێ ئەگەر ئاسمان بەسەرماندا بڕوخێ. گرینگە بەباشی ئەوە بزانی دەگونجێ لێوان بیت لە پەرۆشی و وزە و لێهاتووی و لێزانی زۆرت هەبێت، هەموو ئەمانش بخەیتە بواری کارپێکردنەوە بە شێوەی ئەقلی و کردداری، بەڵام ئەگەر پێشبینی سەرکەوتن نەکەی بێوەردەبی. سەرجەم سەرکەوتوەکان لە ژیاندا تەنها شتێک کۆیان دەکاتەوە، ئەویش چاوەڕێکردنی باشترە لەوەی ئێستا لە بەردەستدا هەیە. ئەو کەسانە هەرچیەک لە ژیانیاندا ڕوو بدات زیاد لە شتەکانی دیکە پێشبینی سەرکەوتن دەکەن. پێشبینی بە تەواوی وەک ئۆتۆمبیلێکە دەتگەیەنێتە ئەو جێگایی دەتەوێت بۆی بچی. کۆنفۆشیۆسی دانا گوتوێتی ئەو حاڵەتەی ئێستا تیایدایت ئەنجامی سەرجەم بیرکردنەوەکانتە. ئێستان پرسیارت لێ دەکەم، تۆ بڕوات بە پێکەوە بە بیرداهاتن تەلەباسی هەیە؟ ئایا ڕوویداوە تۆ بیرت لە کەسێک کردبێتەوە ئەویش لە هەمان ئەو کاتەدا بە تەلەفۆن پەیوەندی پێوە کردبیت، یان پێشبینی شتێکت کردبێت و ئەو شتە بە تەواوی وەک بیرکردنەوەکەی تۆ ڕووی دابێت؟ وەک ئەوەی لە شەقامێکی قەرەباڵغدا جێگایەک بۆ لێوەستاندنی ئۆتۆمبیلەکەت بدۆزیتەوە. ئەگەر ئەوانە ڕوویان داوە ئەوە بە تاقیکردنەوەی یاسای پێشبینیەکاندا تێپەڕێویت. دەقی یاساکە دەڵێت هەموو ئەو شتانەی بە متمانەیەکی تەواوەوە پێشبینیان دەکەی وەک خۆیان لە ژیانتدا ڕوو دەدەن. ئێمە لە زانستی میتافیزیکادا ئەوە دەزانین کە ئاقڵ وەک موگناتیس خەڵک و هەڵوێست و دۆخەکان بۆ حاڵەتی بیرکردنەوە هاوشێوەکان چێژ دەکات. هەر بۆیە کاتێک ئیجابیانە بیر دەکەینەوە هەڵوێستی ئیجابیمان بۆ چێژ دەبێت، بە پێچەوانەشەوە ڕوو دەدات. ئەگەر بە شێوازێکی سەلبی بیر بکەینەوە بە دڵنیاییەوە هەڵوێستی سەلبی بۆ خۆمان چێژ دەکەین. لەم بارەیەوە هۆراز گوتوێتی ئێمە زۆربەی کات ئەوە بەدەست دەهێنین کە پێشبینی دەکەین. ئەم حاڵەتە لە پزیشکی پسپۆڕی دەماغ دکتۆر دیڤید کۆسیان ڕوویدا. ئەو پێشبینی دەکرد بە شێرپەنجەی مۆخ دەمرێ و بە تەواوی وەک ئەوەی پێشبینی دەکرد ڕوویدا. هەروە دایکێک پێشبینی ئەوەی دەکرد لە ئایندەدا منداڵەکانی بە تۆمەتی دزی بەند دەکرێن کە منداڵەکان گەورە بوون ماوەیەکیان بە تۆمەتی دزینی ئۆتۆمبیل لە بەندی خانەدا بەسەر برد. ئەو منداڵانە دانیان نابەوەدا کە دایکیان هەمیشە دووپاتی دەکردەوە، ڕۆژێک لە ڕۆژان ئەوان حەپز دەکرێن. هاوڕێیەکم وەک بەڕێوەبەری گشتی یەکێک لە میوانخانە گەورەکان کاری دەکرد، بەڵام وەزیفەکەی لە دەستدا. کە پرسیارم لەبارەی هۆی دەرکردنەکەیەوە لێ کرد، ئەو گوتی من خۆم پێشبینی ئەم دەرکردنەم دەکرد، تەنها چاوەڕێی تێپەڕبوونی کات بوو. من وەک خۆم پێشبینیم دەکرد ببمە بەڕێوەبەرێکی گشتی، لەبەر ئەوەی بەو پەڕی متمانەوە و باوەڕەوە پێشبینی ئەوم دەکرد وەک خۆی هاتەدی. جارێکیان هاوڕێیەکم پێی گوتم کە هەموو ڕۆژێک لە کاتژمێر 4 تەواودا هەست بە ژانە سەرێک دەکات. پەیمانمدایە لە کاتژمێر 3:15 بیبینم. چاوەڕێم کرد بزانم چه حاڵەتێکی بەسەردا دێت. دوای 5 خولەک لە یەکتر بینینەکەمان گوتی هەست دەکەم وەختە سەر ئێشەکەم بۆ دێت، هەست دەکەم لە هەر ساتێکدا تووشم دێتەوە، ڕۆژانە ئەم حاڵەتم بەسەر دێ و بە تەواویش لە هەمان کاتدا. کەسانێک هەن دەڵێن چۆن پێشبینی شتێک دەکەمەدا من هەموو ڕۆژێک بە هەوڵێکی زۆر کار دەکەم، 5 منداڵم هەیە و گیر و گرفتم لە کار و ماڵەکەشمدا هەیە، بەڕادەیە کە ناتوانم حەقی سەرجەم پسوڵەی سوود لێوەرگیراوەکانی مانگانم بدەم، بەختیار دەبم تەنها بەوەی بتوانم ئەوەی خاوەنیم بیپارێزم. لە دوای هەموو ئەمانەشەوە هەر دەتەوێت پێشبینی خێر و باشە بکەم، بە دڵنیاییەوە تۆ گاڵتە دەکەی. بێگومان دەکرێت هەر یەکەمان وەک ئەو کەسە بیر بکەینەوە، تەنانەت دەکرێت کتێب دەربارەی هەموو ئەو شتانە دابنرێ کە بە هەڵە لەم ژیانەدا ڕوودەدەن و دەبنە هۆی گرفتی گەورە بۆمە. کەچی دەپرسین بۆچی ئەم دنیاە بەرامبەر ئێمەدا دادپەروەر نییە؟ لە هەمان ئەو کاتەشدا کەسانێک بۆ بەختی خۆیان بۆ ئەو شتانەی لە دنیا بەدەستیان نەهێناوە دەگرین، کەسانی دیکەشان لە خەونەکانیاندا دەژین و هەمیشە پێشبینی سەرکەوتن دەکەن و بەڕاستیش سەرکەوتوو دەبن. پێویستە گەر بۆ ساتێکیش بێت بیر لەو هەموو مرۆڤە سەرکەوتوانە بکەیتەوە کە ڕوبەڕووی کۆسپی گەورە بوونەتەوە، بەڵام هەمیشە و هەردەم پێشبینی سەرکەوتنیان کردووە و بەڕاستیش سەرکەوتوون. کاتێک خەڵک بە ماندوێتی و کەساسی ژیانیان بەسەر دەبن، ئەوە بەهۆی پێشبینیە سلبیەکانیانەوەیە، بەوەی شتگەلی سلبیان لێ ڕوودەدات و هەر ئەوەش لە ژیانیاندا دەبیننەوە. دکتۆر نۆرمان فینسنبێل لە کتێبەکەیدا بیرکردنەوەی ئیجابیانە دەڵێت سەرڕای خراپی بارودۆخمان دەکرێت هەر پێشبینی چاکترین شتەکان بکەین بۆ خۆمان، بەڵام واقعی سەرسوڕهێنەر ئەوەیە کە کاتێک دەگەڕین و پێشبینی باشە دەکەین زۆر جار هەر ئەوانە دێنە ڕێمان. هەروە لە کتێبەکەیدا چێژی کار دێنیس ویتلی گوتوێتی پێشبینی خراپەکان بەختی خراپیان لێوە بەرهەم دێت. کەسە ماندوو کەساسەکان هەمیشە بیریان لای بێوەری و خاڵە لە ئاوازەکانیانە، بەڵام دڵخۆش و کامەرانەکان هەمیشە تەرکیز لەسەر خاڵی بەهێز و توانەکانی داهێنانیان دەکەن.
بۆیە توانەکان هەر چۆنێک بن سەلبی یا ئیجابی هەر ئەوانە دوا ڕۆژە دیاری دەکەن. پندێک هەیە دەڵێ ئێمە خۆمان دەبینە هۆی دروستکردن و کەڵەکەبوونی تۆز لە سەربیناییمان، پاشانیش سکاڵا دەکەین توانای بینیمان نییە. ئێمە پێشبینی فەشەل دەکەین و کاتێکیش دێتە پێشمان گلەیی بۆڵەبۆڵ دەکەین و شانس و بەختی خۆمان تۆمەتبار دەکەین. تۆ کاتێک عەقڵت لەسەر پێشبینی ئیجابیەکان بەرنامە ڕێژ دەکەیت، توانە ڕاستەقینەکانت بەکاردەهێنیت و دەتوانیت خەونەکانت بهێنیتە دی. بڕوانە وتەی دکتۆر مستەفا مەحموود لە کتێبەکەیدا عەقڵ و لە شەهاتووە لە ڕێگەی سەرکەوتندا بەرەنگاری پێشبینیەکانمان دەبینەوە. عەقڵی ناوەچی نائاگاهی لە نێوان ڕاستی و ناڕاستیدا جیاوازی ناکە و لە شتەکان تێناگە. ئەو بەو کارە هەڵدەستێت کە تۆ پێی دەڵێیت. بۆیە کاتێک بە خۆتت گوت من ناتوانم ئەم کارە بکەم، ئەو پەیامەی بە نائاگاهیت دەڵێیت هەر ئەوەش ڕوو دەدات. ئێستا ئەم ڕەچەتەیەت پێشکەش دەکەم بۆ گەیشتن بەم پێشبینیە ئیجابیەکان کە لە چەند خاڵێکدا خۆی دەبینێتەوە. یەکەم، هەر کاتێک هەستت کرد وتەگەلێکی سەلبی بە خۆت دەڵێیت، پێویستە دەست بەجێ بە ئاگابیتەوە و فەرمانی هەڵوەشانەوەی بە عەقڵی ناوەچیت بدەیت. دوو، پێویستە پەیامە سەلبیەکان بگۆڕیت بۆ ئیجابی. هەرکە گوێت لە دەروونت بوو دەیگوت من ناتوانم ئەم کارە بکەم و سەرکەوتوو نابم، یەکسەر بیگۆڕەبە من دەتوانم ئەم کارە بکەم و سەرکەوتوش دەبم. ئەگەر سەرکەوتن لەم کارەدا بۆ کەسێکی دیکە شیاو بێ، منیش بە هەمان شێوە دەتوانم تێیدا سەرکەوتوو بم. سێم، بە پێی پلانەکەت یەکسەر جوڵە و هەڵسوکەوت بکە، ئاگاداری پەیام و ئاماژە سەلبیەکان بکە کە نائاگاهیت لە هاوڕێ و تاکەکانی خێزان و کەسانی دیکەوە وەریان دەگرێت. ڕێ بە کەس مەدە بە شێوەیەکی سەلبی پێشبینیەکانت بەرنامە ڕێژ بکات. چوارم، ڕۆژەکانت بە پێشبینی ئیجابی دەست پێ بکە و بەخۆت بڵێ پێشبینی دەکەم ئەمڕۆ ڕۆژێکی نایاب بێت ئینشاءالله. متمانەت بەوە هەبێ ڕووداوی باشت بۆ پێش دێت. پێنجەم، پێشبینی خێر بکە، باشترین خەسڵەت لە خەڵک و چاکترین لە هەڵوێستەکاندا و باشترین شت لە ژیاندا. هەر لە سەرەتای ئەمڕۆ پێشبینیەکانت بەرز ڕاگرە و هەمیشە گەشبین بە. هێلین کیلەری نابینا و نابیست و ئەدیبی گەورە گوتوویەتی گەشبینی ئەو بڕواایە کە مرۆڤ ڕۆ و سەرکەوتن دەبات. ئەو فەرموودە پیرۆزەشت لە یاد بێ کە دەفەرموێ تەفاءلوا بالخەیری تەجیدوه. وزەت لەسەر ئاکامە ئیجابیەکان چڕ بکەرەوە، بەویستی خوا بەدەستیان دێنیت. هەمیشەش یادت بێت هەموو ساتێک وەها بژی کۆتا ساتە وەختی ژیانتە، بە باوڕەوە بژی، بە ئومێدەوە بژی، بە خۆشەویستیەوە بژی، بە تێکۆشانەوە بژی و ڕێز و بەهای ژیان بزان. کلیلی حوتەم وابەستەبوون، تۆکانی بەجێهێنان. هەندێک جار کە خەڵک فەشەل دێنن بەهۆی کەم تواناییانەوە نییە، بەڵکو بەهۆی کەم وابەستەبوونیانەوەیە. زیجلار منداڵێک هەبوو لە تەمەنی 10 ساڵیدا بە ڕووداوی ئۆتۆمبیل قاچی چەپی لە دەستدا. ئەندامانی خێزانەکەی بەم ڕووداوە زۆر غەمبار بوون. هاوڕێ و مامۆستایانی قوتابخانەکەی بە شێوازێکی جیاواز هەڵس و کەوتیان لەگەڵ دەکرد لەبەر ئەوەی کەمەندان بوو. منداڵەکە بڕیاریدا واز لە قوتابخانە بهێنێ و لە ماڵەوە درێژە بە خوێندن بدات. منداڵەکە هۆگری مەلەکردن بوو. ڕۆژێک لە کاتێکدا کە بە کەناری نیلدا دەڕۆیشت، کۆمەڵێک کەم ئەندامی بینی لە یانەیەکی تایبەت بە مەلەکردن مەشقیان دەکرد. بەو توێژ لەگەڵیاندا ڕوون بۆەوە ئەوان خۆیان بۆ بەشداریکردن لە پێشبڕچیەکانی مەلەوانی کەم ئەندامان ئامادە دەکەن. بەبێ دوودڵی پەیوەندی بەو تیپەوە کرد و لەگەڵیاندا دەستی کرد بە مەشقکردن. تا ساڵی 1978 مەدالیای زێڕینی بەدەستێنا و بۆ یەکێک لە پاڵەوانەکانی میسر لە مەلەوانیدا. پاشەوە دیسانەوە بەهۆی پەرۆشیەوە گەڕایەوە بۆ قوتابخانە و پلەی باڵای بەدەستێنا. دەستی کرد بە ممارەسەکردنی چەند وەرزشێکی دیکەی کەم ئەندامان. لە ساڵی 1980دا لە ئۆلۆمپیاتی تایبەت بە کەم ئەندامان بەشداری کرد. سەرسام بوو بەرامبەر بەو ئاستەی پێشبڕچێکارانی دیکە پێی گەیشت بوون. لە ساڵی 1980دا خاڵێکی گۆڕانی گەورە لە ژیانی ئەم لاوەدا ڕوویدا. بڕیاریدا دەریای مانش کەناڵی ئینگلیزی بە مەلەکردن ببڕێ. ئەو کەسانەی لە دەوروبەری بوون ئامۆژگاریان دەکرد ئەم کارە نەکە، چونکە پلەی گەرمیەکەی 3 پلە بوو، لەو ناوچەیەشدا تەوژمێکی بەهێسە بوو. ئەمەش مەترسیەکی گەورەی لەسەر دروست دەکات. لە لایەکی دیکەشەوە بڕینی ئەم کەناڵە ماوەی زیاتر لە 30 کیلۆمەتر مەلەکردنی دەوێت. پێشتر زۆر لەو پاڵەوانانەی لە تەواوترین باری تەندروستی دابوون فەشەلیان هێنابوو لە بڕینی ئەم ماوە دوورەدا.
هەروە پێی دەگوترا هێشتا تەمەنی کەمە و کێشیشی لە 60 کیلۆگرام کەمترە و کەم ئەندامیشە. هەرگیز لەو بڕوایەدا نەبوون بتوانێت دەریای مانش بە مەلەکردن ببڕێ و بەکارێکی ئەستەمیاندا دەنا. لاوەکە گوێی بەڕاکەیان نەدا و پەیمانی بەخۆیدا دەبێت لە هەوڵی بڕینی ئەو دەریایەدا سەرکەوتوو بێ. ڕۆژێکیان پێشنیازی بەشداریکردن لە پێشبڕکێی بڕینی مانش کەناڵی ئینگلیزی خرایە بەردەستی بە مەرجێک هەر خۆی سەرجەم خەرجیەکانی بەشداریکردنەکەی لە ئەستۆ بگرێ. بێ دوودڵی یەکسەر ڕازی بوو. لە ساڵی 1982 ماوەی 6 مانگ بەردەوام ڕاهێنانی کرد. پاشان چوە تاقیکردنەوەی لێهاتوویەوە بۆ پێشبڕکێیەکە کە بەلایەنی کەمەوە خێرایی داواکرا و دەبوایە 3 کیلۆمەتر و نیو بێت لە هەر کاتژمێرێکدا. سەرڕای ئەوەی خێرایی ئەم تەنها 3 کیلۆمەتر بوو لە هەر کاتژمێرێکدا، بەڵام هەرچۆنێک بوو لیژنە بەرپرسەکەی قەناعەت پێکرد ئەمیش قبوڵ بکەن بۆ بەشداری پێکردن. بۆ ئینگلتەرا سەفەری کرد و دەستی بە ڕاهێنانێکی چڕ و پڕ کرد. ڕۆژانە ماوەی 4 کاتژمێر ڕاهێنانی دەکرد. هەموو کاروبارەکان باش دەگوزەران تاکو 2 ڕۆژیش پێش وادەی پێشبڕکێیەکە. لەو کاتەدا هەستی بە ئازارێکی زۆر کرد لە گوێیدا. دوای پشکنین دکتۆر بۆی دەرکەوت چیسێکی چەوری هەو کردو لە گوێیدا دروست بووە بۆیە ناتوانێت بەشداری پێشبڕکێیەکە بکە. لاوەکە داوای لە دکتۆرەکە کرد ئەو چیسە چەوریەی بۆ دەربهێنێ. لەسەر داوای خۆی بە نەشتەرگەریەک چیسەکە لابرە. پزیشکەکە پێی گوت دەبێت لانی کەم بۆ ماوەی هەفتەیەک پشوو بدە. ئەمەش مانای وایە دەبێت لە پێشبڕکێیەکەدا بەشداری نەکە. لێرەدا لاوەکە هەستی کرد وەختە خەونەکەی ژیانی نەیەتە دی. ئەو کەسانەی لە دەوری بوون بەردەوام پێیان دەگوت پێیوەست بێت بە ئامۆژگاریەکانی دکتۆرەوە و چاوەڕێ بکە بۆ پێشبڕکێی داهاتوو. لاوەکە هەرسوور بوو لەسەرەوەی بەشداری بکە ئیدی ئەنجامەکە هەرچۆن بێ. لیژنەی سەرپەرشتیاری پێشبڕکێیەکە ناوبژیوانێکی تایبەتیان دیاری کرد تا چاودێری حاڵەتی لاوەکە بکە لە کاتی پێشبڕکێیەکەدا. لە ساڵی 1982 ئەم لاوە گەشتەکەی لە کەناری دۆفر لە ئینگلتەراوە دەست پێ کرد و دوای 12 کاتژمێر و 39 خولەک گەیشتە کەنارەکانی فەڕەنسا. سەرەڕای حاڵەتی توندی تەوژمەکانی ئاوەکە و ماندووبوونێکی زۆر خێراترین مەلەوان بوو لەوانەی بەشداریان کرد. تەنانەت لەوانش کە بەرزترین توانە و تەندروستی و باری جەستەییان زۆر بەهێزتر بوو لەو. لە پێشبڕکێیەکەدا سەرکەوت و بووە یەکەمین مرۆڤی کەم ئەندام کە دەریای مانش بەمەلەکردن ببڕێ. دوای سەرکەوتنی لە پێشبڕکێیەکەدا گوتی ئێستا من لەگەڵ هەر مەلەوانێکی دیکەدا بەڵکو لەگەڵ هەر کەسێکی دیکەدا جیاوازێکم نییە. دەتوانم هەر کارێک کە کەسانی تر پێی هەڵدەستن منیش بیکەم، تەنانەت بە شێوازێکی باشتریش لەوان ئەنجامی بدەم. گەرپێکەوە لە چیرۆکی ئەم لاوە ورد بینەوە دەبینین باوەڕبوونی پتە و ئیرادە و پەیماندانەکەی زۆر بەهێزتر بوون لەو کۆسپ و ڕێگر و توانج و پلارە سلبیانەی ڕوبەڕووی دەبوونەوە. ئەم بەو کارەی هیوای بە ملیۆنان کەم ئەندام بەخشی و دڵنیای کردن ئەوانیش دەتوانن ئامانجەکانیان بەدەست بێنن. ئەم لاوە خالید حەسەن پاڵەوانی میسرە کە هێزی وابەستەبوونی یارمەتیدا خەونی ژیانی بهێنێتە دی. لە کاتێکدا واڵت دیزنی پلانی بۆ دامەزراندنی سنتەری ئیبۆکۆت دەکێشا، ناڕەحەتی و گرفتی زۆر ڕوبەڕووی بوونەوە بە تایبەت لە دەستگیرۆیی مادی پرۆژەکەدا. بەڕادەیەک 300 بانک ئەم پرۆژەیان ڕەت کردەوە تا بانچێک قبوڵی خەرجی مادی پرۆژەکەی کرد و ناوەندی ئیبکۆت کە تەنها خەونێک بووە ڕاستیەکی واقعی. هەموو ئەمەش بەهۆی وابەستەبوونی بەهێز و بەردەوامی واڵت دیزنیەوە بوو. تۆماس ئەدیسۆن پێشەوەی گلۆپی کارەبایی دابهێنێت لە 10,000 هەوڵیدا بێوەربوو. هەمووان هەوڵیان دەدا وەرەی بڕوخێنن. پێیان دەگوت ئەو فاشلێکی گەورەیە و باشترە واز لەم مەسلەیە بهێنێ. ئەو هەمیشە دەیگوت فەشەلی نەهێناوە، بەڵکو 9909 ڕێگای ناسەرکەوتووی لە دۆزینەوەی گلۆپی کارەبایی دادۆزیوەتەوە. ئەو بێهیوانە بوو چونکە وەهای دادەنا هەر هەنگاوێک کە هەڵی دەوەشێنێتەوە هەنگاوێکە بۆ پێشەوە. بەهۆی هێزی وابەستەبوونیەوە توانی خەونەکەی بهێنێتە دی کە ئێستا هەموو جیهان لێی سوودمەندە. هەروەتی ڕۆکی کۆلۆنێل ساندرز دامەزرێنەری کۆمپانیایەکی مریشکی کنتاکی کە لە تەمەنی 63 ساڵیدا خانەنشین کرا. سامانێکی زۆری نەبوو. یەکەمین چەکی مانگانەشی لە میریەوە بە بڕی $93 وەرگرت. بەڵام ئەوەی ڕەت کردەوە بە هەر یارمەتیەکی کۆمەڵایەتی بژی. ساندرز شێوازێکی تایبەتی ئامادەکردنی مریشکی هەبوو. زۆر لە خەڵکانی دەوروبەری پێیان خۆش بوو. هەوڵیدا ئەم شێوازە بە خاوەنانی هەندێک لە چێشخانەکان بفرۆشێ بەرامبەر بڕێ قازانج. بەڵام 1007 چێشخانە ڕەفزیان کرد تاکو یەکێک لە چێشخانەکان تاقیکردنەوەی ئەم شێوازەی قبول کرد. ئەمە بۆ سەرەتایەک بۆ سەرکەوتنی گەورەی کۆلۆنێل. لە کۆتاییدا چێشخانەیەکی کنتاکی بە هەموو جیهاندا بڵاو بووە.
ئەمە ئاکامی پەیماندان و وابەستەبوون بوو کە لە هەموو فەشەلەکان گەورەتر بوو. لاوێک کارەکەی لەدەستدا بە پۆست زیاتر لە 2000 داوای بە جیهان دەنارد، بەڵام لە هەمویانەوە ڕەفزی بوو هاتەوە. ئەم لاوە بێهیوانە بوو. دیسانەوە 2000 داوای دیکەی هەر بە پۆستدا نارد و جارێکی دیکەش لە سەرجەم کۆمپانیەکانەوە داواکانی ڕەتکرانەوە. لە کۆتاییدا لە بەڕێوەبەرێتی پۆستە داوایەکی کارکردنی خرایە بەردەست. پێی گوترا ئەو شێوازەی وابەستەبوونەی هەیەی دەکرێت بێتە هۆی سەرکەوتنی لە کاری بەڕێوەبەرایەتیەکەدا. نوێنەری سەرکەوتووی دەستەبەرکردن ئەتەئمین کە داهاتی ساڵانەی دەگاتە زیاتر لە $600,000 لەلایەن کارمەندێکی نوێوە پرسیاری لێکرا. کەی لە یەکێک لەو کڕیارانەیە بێئومێد دەبێت کە قەناعەت پێکردنی گرانە و هەموو هەوڵەکان ڕەت دەکەنەوە؟ نوێنەرەکە وەڵامی دایەوە بەوەوە بەندە کە کاممان پێش ئەوەی ترمان دەمرین. دەگونجێت ئاستی فەرۆشیت بۆ کارێک زۆر بەرز بێت و وزەت گەورە و زانیاری باشت هەبێت و ئامانجەکەت دیاریکرا و ئاشکرا بێت و خەونیشت بۆ بەدەستێنانی ئەو ئامانجەت شەو و ڕۆژی بێت و خەونەکەشت بخەیتە بواری کارپێکردنەوە. هەروە پێشبینی ئیجابی بکەی بۆ بەدیهاتنی ئەم خەونەت، بەڵام ئەگەر بڕی پێویستی وابەستەبوونت نەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆسپ و ڕێگرەکان ئەوە بێوەردەبی. زۆرێک لە کارەکان لە دەستدەستن و دەرگای زۆر لە کۆمپانیەکان دادەخرێن و زۆرێکیش لە پەیوەندی هاوسەرێتیەکان تێک دەچن. هەموو ئەمانش بەهۆی نەبوونی وابەستەیی و پابەندبوونەوەیە. ڕایکرۆک سەرۆکی پێشووی زنجیرە چێشخانەکانی ماکدۆناڵد گوتوێتی هەمیشە بەردەوام بە، هیچ شتێک لە جیهاندا نییە جێگرەوەی پێداگری و سووربوون بێ. بەهرەمەندی بە تەنها بەز نییە، زۆر کەسی فاشل هەن لە خاوەن بەهرەکانیشن. زیرەکی بە تەنها بەز نییە، چونکە زۆر زیرەکان هیچ بەرهەمێکیان لەو زیرەکەیەتیان چنگ نەکەوتووە. تەنها فێربوون بەز نییە، چونکە جیهان پڕێتی لە فێربووی بێکەڵک، بەڵکو پێداگری و پلانکێشی و کۆڵنەدان توانای هەموو شتێکیان هەیە. سەرجەم کەسە سەرکەوتووە مەزنەکان هۆکارگەڵی پاشەکشەیان هەبوو و ڕوبەڕووی زۆر کۆسپ و ورە دابەزین بوونەتەوە. تەنانەت حاڵەتی مایەپوچیشیان هاتوتە ڕێ، بەڵام هەرگیز خۆیان بەدەستەوە نەداوە و وازیان لە خەونەکانیان نەهێناوە. ئەوانە قەناعەتی تەواویان بەوە هەبووە تەنها یەک تاقیکردنەوە بەز نییە، هەر بۆیە ژیانیان بۆ بەدیهێنانی خەونەکانیان بەخت کردووە. ویلیام شکسپیر گوتوێتی تا دواهەمین هەناسەی ژیانت هەوڵ بدە و تێکۆشە. ئایا وابەستەبوون چییە؟ وابەستەبوون ئەو هێزەیە کە هەنمان دەدات بەردەوام بین، تەنانەت لە بارودۆخە ناهەموار و قورسەکانیشدا. ئەو هێزە پاڵنەرەیە بەرەو بەجێهێنانی کۆمەڵەکارێکی مەزنمان دەبات. وابەستەبوون ئەو هاندەرەیە وەها لە دایکەکان دەکات سوور بن لەسەر ئەوەی منداڵەکانیان فێری ڕێڕۆیشتن بکەن. پەیماندانێکی بەهێزە بۆ گۆڕینی شتە ئاساییەکان بۆ شتی نایاب. ئەوەیە وەها لێ دەکات بە دووری زۆر بەڕێدا بڕۆیت، تەنانەت ئەگەر لە ژێر لێزمەی بارانیشدا بێت. لە ناخی دەروونتەوە توانە شاراوەکان دەردەکات و دەیخاتە ژێر ڕچێفتەوە. بەهۆی هێزی وابەستەبوونەوەیە تۆ هەرگیز ناگەڕێیتە دواوە. کە تاقیکردنەوەیەک دەکەیت دەرفەتی زیاترت بۆ سەرکەوتن لە بەردەمدا دەکرێتەوە. دکتۆر ڕۆبەرت شۆلەر لە کتێبەکەیدا هێزی بیرکردنەوەکان گوتوێتی ئەو پەڕی هەوڵت بەکاربێنە و بە بچووکی دەست پێ بکە، بەڵام لە ئاستێکی گەورەدا بیر بکەرەوە. پێویستە کۆسپەکان تێپەڕێنی، لە هەموو ئەوەی لە بەردەستدایە کەڵک وەرگرە. هەمیشە ئامادەی جوڵە و هەڵسو کەوتکردن بە، پێشبینی ئاستەنگ و کۆسپەکان بکە، بەڵام ڕێیان پێمەدە ڕێگەی بەرەو پێش چوونت لێ بگرن. ئەو کاتەی یاری تۆپی سەرمێزم دەکرد، هەموو گێمەکانم نەدەبردەوە، بەڵام یاریەکەم دەبردەوە. گەورەترین یاریزانەکانی تۆپی باسکە تەنها 105 هەوڵدانەکانیان گۆڵ دەکەن. باشترین تیپی تۆپی پێی ڕاهێنانی بەردەوام و ڕێک و پێک دەکەن، بەو هیوای گۆڵێک یان 2 گۆڵ لە یاریەکدا بکەن. لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا لە لیوزیانای ئەمریکا پرسیارم لێکرا کەی دەکرێت وها دابنەی کەسێک فەشەلی هێناوە؟ وەڵامم دایەوە کاتێک کەسەکە خەونێکی بەهێزی هەیە و زۆر لە زانستەکانی خوێندووە و سامان و کات و هەوڵێکی زۆری بۆ باشترکردنی لێهاتوەکانی خەرج کردووە و خەونەکەشی خستۆتە بواری جێبەجێکاریەوە، بەڵام لە هەر هۆیەک بێت لە جوڵە و هەوڵەکانی وەستاوە. پندێکی کۆن هەیە دەڵێ سەرکەوتوەکان ناگەڕێنەوە دواوە و گەڕاوەکانیش سەرکەوتو نابن. تۆ هەرگیز بێوەڕنابیت مەگەر لە هەوڵدان بوەستیت. زۆر بە سانایی کلیلی سەرکەوتن ئەوەیە بێهیوا مەبە. ئێستا ئەم پرسیارت لێ دەکەم، چەند جار خەونت هەبووە و بەهۆی بارودۆخە سەخت و دژوارەکانەوە وازت لێهێناوە؟ ئایا کاتیەوە نەهاتووە هێزە شاراوە بەندکراوەکانی ناخت ئازاد بکەیت؟ ئایا کاتیەوە نەهاتووە خەونەکانت بهێنیتە دی؟ ئەوەش لە ڕێی وابەستەیی و سووربوونت لە سەریان دەبێت.
بۆ بەدیهێنانی خەونەکانت خۆت وابەستە بکە. چیت هەیە پێی ببەخشە ئیدی دەوروبەر و هاوڕێ و نزیکەکانت هەرچیەک دەڵێن گرنگ نەبێت بەلاتەوە. وزەکەت بۆ بەدەستێنانی ئامانجەکانت ئاراستە بکە، بزانە لە ڕێگەی سەرکەوتندا زۆر لە ڕووداوەستاون و بەرامبەریکردنت پێدەگات. دەبێت ڕوبەڕووی هەر هەمویان ببیتەوە و گوێیان پێ نەدەی، هیچ بایەخێکیان بۆ دامەنێ، بەسەریاندا سەر بکەوە و بەردەوام بە، هەمیشە لە یادت بێت پێداگری و سووربوون بەسەر بەرگریکردندا ساڵ دەبێت. خانمە گۆرانیبێژی ئەمریکی دۆرۆسی فیلد گۆرانیەکی کۆنی هەیە لە وشەکانی ئەو گۆرانیەدا دەڵێت خۆت لە زەوی بەرز بکەرەوە، خۆت لە تەپ و تۆز بتەکێنە و جارێکی دیکە سەر لە نوێ دەست پێ بکەرەوە. ئێستا ئەم ڕەچەتەیەت پێشکەش دەکەم بۆ گەیشتن بە پلەیەکی بەهێزی وابەستە بوون. یەکەم، پەیمان بە خۆت بدە لە نێوان ئەندامانی خێزانەکەتدا باشترین بیت، بەهۆیانەوە پەیوەندی لەگەڵ ئەندامانی خێزانەکەتدا باشتر بکەیت، پەیمان بە خۆت بدە ڕۆژانە دووپاتیان بکەیتەوە. هەموو ئەو کەسانی خۆشت دەوێن لە ئامێز بگرە و لە خۆتیان نزیک بکەرەوە و خۆشەویستی خۆتیان بۆ دەربڕە. بانگەشتیان بکە بۆ نان خواردنی ئێوارە یان پیاسەی نێوباخچەیەک یان هەوایەکی پاک. لە ئیشەکانی ماڵدا هاوکار بە، ئەگەر بە شوشتنی قاپ و قاچاق بێت یان ئامادەکردنی جێگای خەو. بۆ هەموو ئەندامانی خێزانەکەتی دەربخە تۆ خەمیانت هەیە و وابەستەیت بە گیانی خانەوادەییەوە. ئەگەر سەرجەم ئەم خاڵانەت پەیڕەو کرد هەموو ئەو کەسانە خۆشحاڵ دەکەیت کە لە دەوروبەرتن و خۆشت لە هەر کاتێکی تری ڕابرد و دڵخۆش و کامەرانتر دەبیت. دووەم، وابەستەبوون بە کارەکەتەوە. سێ هۆکار لای خۆت بنووسە کە دەتوانیت لە ڕێیانەوە ئاستی کارەکەت باشتر بکەی و پەیمان بە خۆشت بدە وابەستەیت بە جێبەجێکردنیانەوە هەبێت. دوور بە لە زۆر بڵێی و قسەکردنی سەلبی لەبارەی هەر کەسێکی دیکەوە. هەمیشە ئامادەیت هەبێت بۆ هاوکاریکردنی ئەوانی دیکە. هەمیشە نووسینگەکەت خاوێن بکەرەوە و ڕێک و پێچی بکە. زوو بچۆرە سەرکارەکەت و دواهەمین کەسیش شوێنی کارەکەت بەجێبهێڵێت با تۆ بیت. بۆ هەمووانی دەربخە تۆ گرنگیان پێدەدەی و گرنگیش بە کارەکەت دەدەیت. سێم، خۆت وابەستە بکە خۆش دوو بیت. لیستێکی مێژویی لە دایکبوونی ئەندامانی خێزانەکەت و هاوڕێ و هاوکارەکانت بنووسە و بە بۆنەی لە دایکبوونیانەوە کارتی پیرۆزباییان پێ بگەیەنە یان پەیوەندی تەلەفۆنیان لەگەڵ بکە یاخود داوەتیان بکە بۆ نان خواردنی ئێوارە. خۆت وابەستە بکە چەند کارێک بکەیت ئەگەر سادەش بن، بۆ دڵخۆشکردنی دەوروبەرەکەت هەوڵ بدە. چوارەم، خۆت وابەستە بکە بە هەوڵدانت بۆ بەدیهێنانی ئامانجەکانت. لەسەر ئامانجەکانت جەخت بکە نەک خودی چاڵاکی یان تێکشکان و نووزدانەکە. خۆت پابند بکە تەندروستێکی باشت هەبێت، خواردنی تەندروست بخۆ، زۆر ئاو بخۆرەوە، ڕۆژانە ڕاهێنانی وەرزشی بکە، بەردەوام بە لە سەردانی پزیشک لە کاتی نزیکدا و پارێزگاری لە کێشی نمونەیی بکە و لە هەر خوێکی خراپ دوور بکەرەوە. پێنجەم، خۆت وابەستە بکە لە هەر کارێکدا دەیکەیت باشترین بیت. ساڵانە بەلایەنی کەمەوە ئامادەی دووانە محازەرە ببە. سوور بە لەسەر خوێندنەوەی ڕۆژانە لانی کەم ماوەی 20 خولەک لە هەر ڕۆژێکدا. هەوڵ بدە هەمیشە لە نێو کەسانی ئیجابی و سەرکەوتوودا بیت. شەشەم، خۆت وابەستە بکە بۆ یارمەتیدانی کەسانی دیکە. هەمیشە دەستی یارمەتی درێژ بکە، یارمەتی هەژاران بدە، ئەوەی لە پێویستی خۆ زیادە بیبەخشە بە کەسانێک کە بەڕاستی پێویستیان پێیەتی. خۆت وابەستە بکە بە پەرستنی خوداوە، نوێژەکان ئەنجام بدە، داوای یارمەتی لە خودا بکە، ئیدی لە کامەرانترین مرۆڤەکان دەبیت. هەمیشەش یادت بێت هەموو ساتێک وها بژی کۆتا ساتە وەختی ژیانتە، بە باوڕۆ بژی، بە ئومێدەوە بژی، بە خۆشەویستیەوە بژی، بە تێکۆشانەوە بژی و ڕێز و بەهای ژیان بزە. کلیلی هەشتم، مرونەت، هێزی نەرمونیانی، دانایی ئەزمونە لەگەڵ تەئەمول. ئەریستۆتالیس. مێشێک هەوڵی چوونە دەرەوەی دەدا لە پەنجەرەیەکی داخراوەوە، گڕی دەدا و دەخولایەوە لە ڕاستەوە بۆ چەپ و لە سەرەوە بۆ خوارەوە تا وزەی تێدا نەما و مرد. لە نزیک پەنجەرە داخراوەکە دەرگایەکی کراوە هەبوو، کەچی تەنانەت هەوڵێکیشی نەدەدا بە دوای ڕێگایەکی دیکەی چوونە دەرەوەدا بگەڕێت. جار دوای جار لەسەر ئەو تاکە ڕێگەیە پێداگری دەکرد تا لە ناوچوو. ئەگەر هەوڵێکی کەمی بدایە دەیتوانی لەو جێگایە و لە ناوچوون ڕزگاری بێت. بۆ زانینی توانای هەڵس و کەوتکردن لێکۆڵینەوەیەک لەسەر مشک ئەنجامدرا. مشکێکیان خستە مەتاحەیەکەوە واتە ژوورێکی پێچاوپێچ
لە جێگایەکدا پارچەیەک پەنیریان دانابوو. مشکەکە دەستی بەگەڕان کرد، لە هەر جارێکدا ڕێگەیەکی جیاوازی تاقی دەکردەوە تا لە کۆتاییدا گەیشتە پارچە پەنیرەکە و خواردی. تاقیکردنەوەکە بەردەوام بوو. ئەو کەسانەی تاقیکردنەوەکەیان ئەنجام دەدا جێگای دانانی پارچە پەنیرەکەیان دەگۆڕی بۆ جارێکی دیکە مشکەکەیان دەهێنایەوە بۆ شوێنەکە، بەڵام لە شوێنێکی سەرەتایی جیاواز لە جاری پێشووەوە. ئاسایی مشکەکە دەچوو بۆ جێگاکەی پێشوو کە پارچە پەنیرەکەی تێدا دۆزی بۆەوە. کە هیچی تێدا نەدەدۆزیەوە، هەموو جێگایەکی بۆ دەگەڕا بە تاقیکردنەوەی ئەگەر و ڕێگەی دیکە بۆ گەیشتن بە پارچە پەنیرەکە تا لە کۆتاییدا پێی دەگەیشت. ئەمەش بۆ هۆی ئەو مرونەتەیەوە بوو کە پێی جیا دەکرێتەوە. ئایا جیاوازی لە نێوان ڕەفتاری مشکەکە و مێشەکەدا هەیە؟ بێگومان جیاوازی هەیە. مێشەکە لەسەر ئەوە پێداگری کرد کە هەر دەبێت لە پەنجەرەکەەوە دەربچێ و مرونەتی تەواوی نەبوو بە دوای دەرگایەکیان دەرچەیەکی دیکەدا بگەڕێت. مشکەکەش سوور بوو لەسەر دۆزینەوەی پارچە پەنیرەکە، بەڵام لەو پەڕی مرونەتدا لە هەر جارێکدا کە کۆسپێک داهاتە ڕێی یان بێوەردەبوو چەند چرکەیەک دەوەستا و پلانەکەی دەگۆڕی و بە خێرایی جوڵە و هەڵسو کەوتی دەکرد. لە کۆتاییدا دەگەیشتە پارچە پەنیرەکە کە مەبەست و ئامانجەکەی بوو. دەکرێت زۆر پەرۆژبی و تا ڕادەیەکیش وزەت زۆر بێت و لێهاتووی جیاوازت هەبێت، بەو پێش عەقڵی و لاشەیش جوڵە و هەڵسوکەوت بکەیت. تەریب بەمەش پێداگری تەواوت هەبێ، بەڵام ئەگەر لە هەر جارێکدا مرونەت و ئامادەباشی گۆڕینی پلانەکەتت نەبێ، لە کاتی بەرەنگاری ڕوبەڕووبوونەوە و ئاستەنگەکاندا دەگونجێت تەواو وەک مێشەکە فەشەل بهێنی. لە کتێبەکەیدا بە ناوی مەزنی خۆت چارلز چیفنس گوتوێتی دووبارەکردنەوەی ئەو هەوڵانەی سەرکەوتنیان پێ بەدەست ناهێنرێت ئەنجام ناگۆڕن، هەرچەند هەوڵەکان زۆر و چەند بارەش بن. واتە پێدەچێت کارەکان سەرکەوتون نەبن و ئاڵۆز ببن و پەیوەندیەکان کۆتاییان بێ و کۆمپانیاکان مایەپوچی خۆیان ڕابگەێن و خەڵک کۆنتڕۆلیان بەسەر هەستەکانیاندا بەدەست بدەن، چونکە ئەو هەوڵانە دووبارە دەکەنەوە کە پێشتر هیچ سوودیان نەبوو. خەڵکانێک لە پەیوەندیەکی خراپەوە دەردەچن بۆ ئەوەی بکەونە ناو پەیوەندیەکی خراپی دیکەوە، تەواو وەک ئەوەی پێشووتر، یاخود کەسێک واز لە کارێکی ناپەسەند دەهێنێت تا کارێکی دیکە ئەنجام بدات کە جیاوازی زۆری نییە لەگەڵ کارەکەی پێشووی. بۆیە مرونەت یەکێکە لە کلیلە سەرەکیەکانی سەرکەوتن. نهێنی سەرکەوتنی یابانیەکان دەگەڕێتەوە بۆ بەتواناییان لەسەر خێرا گونجانیان لەگەڵ کەسانی دیکەدا. هەمیشە دەستکەوتەکانیش باشتر دەکەن. یابانیەکان باوڕێکی پتەویان بە سێ وشە هەیە، پێی دەژین و لە ژیانی ڕۆژانەیاندا کاری پێدەکەن. وشەی یەکەم کۆنیشیوە بە مانای سوپاس، بەم وشەیە سڵاو لە یەکتر دەکەن و سڵاو لە هەر کەسێکی نامۆ دەکەن کە چاویان پێی دەکەوێت، لەگەڵ ئەمەشدا زەردەخنەیەکی بەردەوامیان هەیە. وشەی دووەم کیزن بە مانای باشترکردنی بەردەوام، ئەمەش لەبەر ئەوەی لە هەموو شتێکدا هەوڵی باشتر بوون دەدەن و باشتر لە هەر کەسێکی تر بە کارەکەیان هەڵدەستن. مرونەت و خۆگونجاندن زیاتر نزیکت دەکەنەوە لە بەدەستهێنانی ئامانجەکانت. فڕۆکەوان بە درێژایی گەشتەکەی ئامادەی ڕێککردنەوەی ڕێڕەوی فڕۆکەکەیەتی تا لە کۆتاییدا دەگاتە شوێنی مەبەست. دینیس واتلی لە کتێبەکەیدا چێژی کار گوتوێتی زاناکان بە دیاریکراوی نازانن دیناسۆر چی بەسەر هاتووە، بەڵام هەمویان لەسەر ئەوە کۆکن کە نەیانتوانیوە لەگەڵ گۆڕانکاریە ژینگەیەکانی دەوروبەریدا خۆی ڕابهێنێ. بە پێچەوانەی ئەوەی لەسەر تاقانەی سەدەگوڕی دەگوترێ کە ماوەی 7 ملیۆن ساڵە لەگەڵماندەبوونی هەیە. ئەمەش بەهۆی توانە نایەبەکانیانەوەیە لە خۆگونجاندن و مامەڵەی ئەوانی دیکە. لە بەرنامە ڕێژی زمانیانەی دەماریدا گریمانەیەک هەیە دەڵێ مرونەت دەست بەسەرداگرتنە. ئەو کەسەی لە شێواز و ڕەفتاریدا مرونەتی زیاتر بێ، دەست بەسەرداگرتن و زاڵبوونی بۆ شتەکانیش زیاترە. براین تراسی لە کتێبەکەیدا دەکلیل بۆ هێزی کەسی گوتوێتی 80% ئەو کارانەی دەیانکەین لە ماوەی 5 ساڵ لە ئەمڕۆوە دەگۆڕێن. هەروە دەڵێت ساڵانە هەر کەسێک بەلایەنی کەمەوە 4 دەرفەتی بۆ ڕێک دەکەوێت، بۆیە ئەگەر ئەو کەسە مرونەتێکی تەواوی هەبوو ئەو دەرفەتەی قۆستەوە لە دەوڵەمەندبوون و ساماندارەکان دەبێت. هەروەک باسمان کرد تۆماس ئەدیسۆن پێشەوەی گڵۆپی کارەبایی بدۆزێتەوە 9909 جار فەشەلی هێنا. بۆ گەیشتن بە ئامانجەکەی لە هەر جارێکدا ڕێگەیەکی نوێی تاقی دەکردەوە. هەمان حاڵەتیش بەسەر هەر یەکە لە واڵت دیزنی و کۆلۆنێل ساندرز و سەرجەم مرۆڤە مەزنەکاندا هاتووە. چیرۆکێکەیە لە ڕاوچەیەکی ماسی دەجێڕنەوە کە لە کاتی ڕاوکردنەکەیدا کاتێک ماسی بچووکی ڕاو دەکرد لای خۆی دەیهێشتنەوە و ماسی گەورەکانیشی داهێشتە نێو دەریاکە. کەسێک لی پرسی دەکرێت ئەم نهێنیەم بۆشی بکەیتەوە؟ تۆ ماسی گەورەکان داهاوێتە ناو ئاوەکە و تەنها ماسی بچووکەکان گڵ دەدەیتەوە. ڕاوچێکە گوتی
من بۆ ئەم کردارەم خەفەت دەخۆم بەڵام ناچارم هیچ ڕێگایەکی دیکەم لە بەردەستدا نیە چونکە ئەو دەفرەی ماسی تێدا سوور دەکەمەوە زۆر بچووکە و جێگای ماسی گەورەی تێدا نابێتەوە هەر لەبەر ئەوەیە ماسی گەورەکان دەخەمە ناو ئاوەکەوە ئەگەر ئەم ڕاوچیە مرونەتی تەواوی هەبوایە چاوێکی بەهێز و توانەکانی دەدەخشاندەوە و چارەسەرێکی بۆ ئەم گرفتە دەدۆزیەوە ئەو هەموو ماسیە گەورەی لەدەست نەدەچوو تۆش بە هەمان شێوە پێویستت بەوە هەیە مرونەتت هەبێ و ئامادە باش بی بۆ خۆگونجاندن و خۆگۆڕینی پلانەکەت چونکە لە ژیانتدا بە بەردەوامی ڕوبەڕووی بەرەنگاربوونەوەی گەورە دەبیتەوە لەوانەیە بۆ نمونە کارەکەت لەدەست بدەیت یان لە هاوبەشی ژیانت جیابیتەوە هەموو پەیوەندیەکانی نێوانتان کۆتایی پێبێ دەبێت خۆت بەهێز بکەیت بە بوونی مرونەتێکی تەواو بۆ گۆڕانکاری پێویست تا جارێکی دیکە لەسەر پێیەکانی خۆت بوەستیت و بە ڕێگایەکی دروستدا بڕۆیت با ئەم پرسیارت لێ بکەم ئەگەر بڕیارتدا ڕۆژێک لە کەنار دەریا بەسەر بەیت و بۆ ئەو کارەش هەموو پێویستیەکەت ئامادە کرد بیرد لە بەسەربردنی کاتێکی خۆش دەکردەوە بەڵام هەورێکی چڕ ئاسمانی گرت و باران دەستی پێکرد تۆ لەو کاتەدا چی دەکەیت ئایا ئەو ڕۆژە بە بێتاقەتیەوە لە ماڵەوە بەسەر دەبەی و سکاڵا لە ناخۆشی کەش و هەوا دەکەیت یان ئەندامانی خێزانەکەت بۆ جێگایەک دەبەیت تا ئەو ڕۆژە لەوێ بە خۆشی بەسەر ببەن یاخود بانکێشتی کۆمەڵی هاوڕێت دەکەیت سەردانت بکەن بە هەمان شێوە ئەگەر ئەو ڕێگەی خود پێوە گرتووە هەمیشە بەیانیان بۆ شوێنی کارەکەت پێیدا تێپەڕیت بۆ چاکسازی گیرا بوو تۆ چی دەکەیت ئایا بەڕێی خۆتدا دەگەڕێیتەوە بۆ ماڵەوەیان بۆ ڕێگایەکی دیکە دەگەڕێیت ئەگەر ویست گوێ لە رادیۆ بگری و لەو کاتەدا ئاماژەدەری ئێزگەکان لەسەر ئێزگەیەک بوو کە تۆ ئارەزووی گوێلێگرتنی ناکەی ئایا لەو کاتەدا واز لە گوێگرتن لە رادیۆ دەهێنیان بە دوای ئەو ئێزگەیە دەگەڕێی کە چێژ لە پرۆگرامەکانی وەردەگری هاوڕێیەکم پێی گوتم ئیبراهیم ئەگەر سەرکەوتنت دەوێ بە مرونەتت هەبێت لێم پرسی مەبەستت چییە وتی ئەو ڕۆژەی کارێکی تێدا دەدۆزیتەوە هەمان ئەو ڕۆژەیە کە بە دوای کارێکی دیکەدا دەست بە گەڕان دەکەی هەمیشە با هەلەکان لە بەردەمتدا کراوە بن لە سەرەتا نەمزانی مەبەستی چییە بەڵام دوایی هەستم کرد هەموو تواناکانم لەو کاتە لە بواری میوانخانەکاندا بەکاردێنم پرسیارم لە خۆم کرد چی ڕوودەدا ئەگەر ئەو کارە لەدەست بدەم یان ڕۆژێک لە ڕۆژان ئارەزووی کارکردنم لە بواری میوانخانەکان دەنەما ئیدی لەو ساتەوە بڕیارمدا زیاتر بخوێنم هەر بۆیە 23 دیبلۆمم بەدەستهێنا و بەوەش توانیم ئامادەباشیم بۆ کاری جیاواز و جۆراوجۆر هەبێ پاشەوە کاری کۆمپانیە تایبەتیەکەمم دەست پێ کرد و تا ئێستاش بەڕێوەبەری میوانخانەم و لە هەموو کاتەکانیشدا ئامادەم پێش بکەوم بە تێبەڕبوونی کات مرونەتی زیاترم لە سەرجەم بوارەکانی ژیانمدا بۆ دروست بوو ئێستا بە تەواوی دەزانم چیم دەوێ پلان بۆ داهاتوون دادەنێم و پێشبینی ئەو کۆسپوتەگەرانە دەکەم کە پێدەچێ بربەست بن لە نێوان من و گەیشتنم بە ئامانجەکانم هەوڵ دەدەم پێشتر چارەسەریان بۆ بدۆزمەوە ڕەنگەوە پرسی ئەمە چۆن دەبێ پێشتر باسی ئەوم کرد پێویستە پێشبینی ئیجابی هەبێت و ئێستاش دەڵێن پێویستە پێشبینی ئەو شتە سلبیانە بکەیت کە دەگونجێ ڕوو بدە جیاوازی هەیە لە نێوان ئەو دوو حاڵەتەدا تۆ پێشبینی داهاتوویەکی ئیجابی دەکەیت ئەمە کارێکی مەزنە بەڵام بۆ گەیشتن بە ئامانجەکانت پێویستە جوڵە و کارەکانت بە پێی زانیاری و ڕێپێبردنێکی باشتر بێت دەربارەی ئەو شتانەی ڕوبەڕوود دەبنەوە لە بەدەستهێنانیاندا بۆیە دەبێ هەر لە سەرەتاوە چارەسەر بدۆزیتەوە هەر ئەمەیە لێکۆڵەران پێی دەڵێن بیرکردنەوەی بە پلان من ناوی دەنێم بیرکردنەوەی ستراتیژی بۆ سەرکەوتن ئەگەر بە خۆتت گوت ئەوە بەسە بە شێوەیەکی ئیجابی بیر بکەمەوە ئیدی هەموو شتێک باش دەڕوا دڵنیا بە لە یەکەمین بەرەنگاربوونەوەی ژیانتدا تێک دەشتیت و دەڕوخی ئەمەش لەبەر ئەوەی خۆت بۆ دژوەستانەوەی ئەو کۆسپانە بەهێز نەکردووە کە دەگونجێ ڕوبەڕوویان ببیەوە دەبێت فێربی و ئامادەبی بۆ دەستکاریکردن و گۆڕین و ڕێکردنەوەی پلان و نەخشەکەت هەروەک ماشاڵ گوتوێتی ژیان بەبێ خوێندن و دیراسە شایانی ئەوە نییە تێیدا بژی ئەم ڕەچەتەیەت پێشکەش دەکەم بۆ گەیشتن بە پلەی مرونەتی پێویست یەکەم لیستێکی ئامانجەکانت ئامادە بکە بە پێی گرنگیان ڕێکیان بخە دوو ئەو ئامانجە دیاری بکە کە پتر لەوانی دیکە حەز دەکەی بەدەستی بهێنیت سێ پلان تۆمار بکە کە دەکرێت یارمەتی دەرت بن لە بەدەستهێنانی ئامانجەکەتدا بە جۆرێک ئەگەر یەکێک لە پلانەکان سەرکەوتوو نەبوو بە پلانێکی دیکەوە ئامادە بیت چوار هەر لە سەرەتاوە پێشبینی ئەو کۆسپ و ئاستەنگانە بکە کە پێ دەچێت ڕوبەڕوود ببنەوە پێشتر چارەسەریان بۆ ئامادە بکە پێنجەم هەمیشە بیر و هۆشت بۆ بیری نوێ باکراوە بێ شەشەم ڕۆژانە کاتێک تەرخام کە بۆ چاوخشانەوە بە پلان و نەخشەکەتدا بە دوای شێوازگەلێکدا بگەڕێ بۆ باشترکردنی هەڵوێستەکان لە ئەمڕۆوە دەست پێ بکە ئامادەی هەر گۆڕانکاریەک بە و خۆت بە مرونەت بەهێز بکە لە دوای ئەمەوە هەز بە گۆڕانکاری دەکەی لە ژیانتدا ڕوە و باش و باشتر و
دەگەیتە ترۆپی سەرکەوتن و کامەرانی. هەمیشەش یادت بێت هەموو ساتێک وها بژی کۆتا ساتە وەختی ژیانتە. بە باوڕۆوە بژی، بە ئومێدەوە بژی، بە خۆشەویستیەوە بژی، بە تێکۆشانەوە بژی و ڕێز و بەهای ژیان بزان. کلیلی نوێیەم ئارامگری، کلیلی چاکە. زۆربەی حاڵەتەکانی فەشەلهێنان لە کەسانێک ڕوودەدەن لەوە نەگەیشتون ئەو کاتەی خۆ بەدەستەوە دەدەن چەند لە سەرکەوتنەوە نزیکن. تۆماس ئەدیسۆن. لە ساڵی 1809دا و لە گوندێکی بچووک بە ناوی کۆفرای لە دووری نزیکەی 400 میل لە پاریسەوە لویس برای لەدایک بوو. منداڵێک بوو، دوو چاوی جوانی هەبوو، بەڕادەیەک هەر کەس بیبینی بایە ئیرەی پێدەبرد. بە گوێرەی تەمەنەکەی وەک منداڵێک لە پلەیەکی بەرزی زیرەکیدا بوو. هەندێک جار یارمەتی باوکی دەدا لە کارەکەیدا کە دروستکردنی زینی ئەسپ و لەغاو بوو. جارێکیان لە کاتێکدا باوکی سەرقاڵی کارەکەی بوو، دەرچێکی گەورە و چەکوشێک و پارچەیەک چەرمی برد. پارچە چەرمەکەی لەسەر زەویدانا و دەرزیەکەی لەسەر چەرمەکە جێگیر کرد و بە چەکۆشەکە لێیدا و بەو نیازەی دەرزیەکە بکاتە ناو چەرمەکەوە. چەرمەکە بەرگریەکی گەورەی هەبوو بۆ دەرزیەکە. دەرزیەکە لە دەستی ترازا و چاوی بریندار کرد. برینێکی قوڵی دروست کرد، کەوتە سەر زەوی و دەگریا، لە تاو ئازار هەر هاواری دەکرد. برینەکە زۆر بە خێرایی بۆ هۆی هەوکردنی دەماری بینایی و لە کۆتاییدا چاوی چەپی بە تەواوی بینایی لەدەستدا. کاتێک تەمەنی گەیشتە 3 ساڵان چاوەکەی تریشی تووشی هەوکردن بوو، بیل بە تەواوی نابینا بوو. دوای ئەم حاڵەتە لە خۆی پرسی بۆچی ئەم هەموو ڕووداوانە بەسەر مندا دێت. هەستی بە غەمباری و تەنیایی دەکرد. ڕۆژەکان تێپەڕین و باوکی ناردی بۆ وانە وەرگرتن لەسەر پیانۆ ژەنین. بێڵ هۆگری پیانۆ بوو، بووە لێ هاتوویەک لە ژەنیندا. کاتێک تەمەنی گەیشتە 8 ساڵان لە فەڕەنسادا ناوبانگێکی زۆر گەورەی پەیدا کرد. لە تەمەنی 10 ساڵیدا دەستی بە خوێندن کرد لە پەیمانگای نەتەوەیی بۆ نابینایان لە پاریس. لە هەر یەکە لە بوارەکانی مۆسیقا و ماتماتیک و زانستەکانی جوگرافیادا بە تەواوی پێگەیشت. وانە گوتنەوە و فێرکردنی خوێندنەوە لە پەیمانگەکەدا بە ڕێگای دەستلێدانی پیتی گەورەی کانزایی بوو کە دەبڕدرا و بە کاغەزەوە دەلکێنرا. منداڵەکانیش فێری دەستلێدانی پیتە کانزاییەکان دەکران و شێوەی پیتەکانیان دەناسیەوە. لویس بڕوای وەها بوو کە ئەم ڕێگەیە کردداری نییە، چونکە درێژی پیتەکان دەگەیشتنە 3 ئینچ، سەرڕای ئەوە زۆریش قوڕس بوون. ئەم بڕوایی وهای لێکرد کاتێکی زۆر بە بیرکردنەوە بەسەر ببات بەو قەناعەتەوە کە هەر دەبێت ڕێگایەکی باشتر لەم ڕێگای فێرکردنە هەبێ. دەستی کرد بە دروستکردنی پیتەکان لە پێستێکی ئەستور، بەڵام لەم ڕێگایەدا زۆر هێواش بەرەو پێش دەچوو. لەبەر ئەو ناڕەحەتی و ماندوێتی لە کاتی جێبەجێکردنیدا ڕوبەڕووی دەبەوە. کاتێک تەمەنی گەیشتە 20 ساڵان وەک مامۆستایەک لە پەیمانگەدا دامەزرا. ڕۆژێک لە قاوەخانەیەکدا دانیشت بوو، گوێی لە کەسێک بوو دەیگوت یەکێک لە ئەفسەرەکانی سوپای فەڕەنسی ڕێگایەکی نوێی دۆزیوەتەوە بۆ پەیوەندیکردنی بێدەنگ بە سەربازەکانی یەکەکەی. تێیدا پێستێکی خۆشەکراوی بە شێوە و هێمای جیاواز بەکارهێناوە کە پێشتر لەسەر هێما و نیشانەکان ڕێکەوتن هەبووە. لویس برایل کە گوێی لەمە بوو لە خۆشیدا بازیدا و گوتی دۆزیمەوە دۆزیمەوە. لە ماوەی هەفتەیەکدا چاوی بە ئەفسەرە فەڕەنسیەکە کەوت و دەربارەی ئەو ڕێگەی بەکاری هێناوە پرسیاری لێکرد و ئەفسەرەکەش بە تەواوی بۆیشی کردەوە. دەکرێت کۆمەڵێک نیشانەی دیاریکرا و دروست بکرێن بە پەستان لەسەر پارچە کاغەزێک. بۆ نمونە 1 خاڵ مانای چوونە پێشەوەی و 2 خاڵ مانای کشانەوە بۆ دواوە. ئەو سیستەمەی ئەفسەرەکە پەیڕەوی دەکرد بە بەکارهێنانی 12 خاڵ بوو. ئەفسەرەکەش پرسیاری لە لویس کرد ئایا لەو باوڕەدایە بەم ڕێگەیە بتوانێت هەموو پیتەکانی نووسین دروست بکات؟ وەڵامی لویس ئیجابیانە بوو، گوتی ئەوە یەکەمین نابینا دەبێت لە جیهاندا کە زۆر سوپاسی دەکات. برایل دەستی کرد بەکارکردن و سوور بوو لەسەر ئەوەی دەبێت بگاتە ئامانجەکەی و کەمترین ژمارەی گونجاوی خاڵ بەکاربێنێ تا فێربوونی ئەم شێوازە ئاسان بێت. لە ساڵی 1829 لە دروستکردنی پیتەکانی نووسیندا سەرکەوتوو بوو بە بەکارهێنانی تەنها 6 خاڵ. پاشان دەستی کرد بە تاقیکردنەوە بەکارهێنانی لە پەیمانگەدا. لە ساڵی 1839 ڕێگاکەی بڵاو کردەوە تا دۆزینەوەکەی لە جیهاندا ئاشکرا بێ و بزانرێ. لە هەموو لایەکەوە تووشی بەرەنگاری گەورە بووە، لەوانش خودی پەیمانگە ئەم وانەی تێدا دەگوتەوە. پاشان یەکەمین کتێبی دانا کە وەرجێڕانی کۆمەڵە چامەیەکی شاعری ئینگلیزی نابینا جۆن میلتۆنی لەخۆ گرت بوو. برایل بۆ ئەوەی بتوانێت بنووسێ دەرزیەکی گەورەی بەکارهێنا. دروست وەک ئەو دەرزیەی لە منداڵیدا بووە هۆی کوێرکردنی.
سەرڕای ئەم داهێنانە گەورەیەشی کەچی لە سەرەتادا هەر قبول نەبوو دانی پێدا نەدەنرا. برایل خۆی بەدەستەوە نەدا، بەردەوام بوو لە فێرکردنی ئەم ڕێگایە بە قوتابیەکانی. چەند جارێکی هەوڵیدا پرۆژەکەی پێشکەش بە ئاکادمیای فەڕەنسی بکات، هەمیشە پرۆژەکەی ڕەفز دەکرا. ڕۆژێکیان یەکێک لە قوتابیەکانی لەسەر شانۆیەکی گەورەی پاریس پیانۆی دەژەن کە لە ژەنینی پارچە مۆسیقاکەی تەواو بوو، ئامادەبووان بە دڵبوونێکی زۆرەوە چەپڵیان بۆ لێدەدا و وەک دەربڕینی ڕێزلێگرتن لەو ئەدا ئەجوانەی ئەم قوتابیە هەمویان هەستانە سەر پێ. قوتابیەکە لە بینەرەکان نزیک بۆ گوتی من نیم شایستەی ئەو هەموو ڕێزلێگرت نەبم، بەڵکو ئەو کەسەی شایستێتی ئەو پیاوەیە کە فێری شێوازە بێوێنە و نایابەکەی کردم. ئێستا ئەو نەخۆشە و بە تەنهایی و دوور لە هەمووان لە جێگادا کەوتووە. لە دوای ئەوە ڕۆژنامە و گۆڤارەکان هەڵمەتی بەهێزی پروپاگەندایان دەست پێ کرد کە تێیدا پشتگیری لویس برایل دەکرا و لایەنگری و پاڵپشتی دۆزینەوە گەورەکەیان دەکرد. لە ئەنجامی ئەم پروپاگەندە چڕوپڕەدا حکوومەتی فەڕەنسا دانینا بە داهێنانەکەی. هاوڕێکانی ئەم هەواڵە خۆشیان بە برایلدا. برایل لە کاتێکدا کە فرمێسک چاوەکانی گرتبوو پێی گوتن لە ژیانمدا 3 جار گریاوم. یەکەمیان کاتێک بیناییم لە دەستدا، دووەم جار کە پیتەکانی نووسینم دۆزیەوە، ئەم جارش 3ەم جارە. ئەمەش مانای وەهایە ژیانم بەهدەر نەچووە. لە ساڵی 1852 لە تەمەنی 43 ساڵیدا برایل بە نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی کرد. لە ساڵی 1929دا و دوای تێپەڕبوونی 100 ساڵ بەسەر داهێنانە مەزنەکەی برایلدا، فەڕەنسا بۆ یادی ئەو ئاهەنگێکی جێڕا و پەیکەرێکیان لە گوندەکەی خۆیدا بۆ دروست کرد. کاتێک پەردە لەسەر پەیکەرەکە لابرا، سەدان نابینا دەستەکانیان بەرز کردەوە تا بتوانن دەست بهێنن بە ڕوخساری ئەو پیاوەدا کە ڕێگای ژیانی بۆ ڕۆشنکردنەوە. ئەمڕۆژ زیاتر لە 20 ملیۆن نابینا لە جیهاندا هەن قەرزباری سوپاسکردنی ئەو پیاوان کە یارمەتی داون لە خوێندنەوە و نووسین و گەیشتن بە بەرزترین پلەی گونجاودا. هەموو ئەم بەدەستێنانە مەزنە بە پیاوێک دەستی پێکرد کە ژیانی بۆ یارمەتیدانی خۆی و کەسانی دیکەدا بەخت کرد و بە تەواوی لە هێزی ئارامگری تێگەیشتن. با ئەم پرسیارت لێ بکەم، چەند جار خۆت داوە بەدەستەوە بۆ هەڵوێستێک تەنها لەبەر نەبوونی ئارامگری تەواو؟ کەسێک دەناسیت کە زۆر لە سامان و کاتی خەرج کردووە بۆ بەدیهێنانی خەونەکانی و ماوەیەکی باشیشی بڕیوە کەچی لە خاڵێکدا خۆی داوە بەدەستەوە بەهۆی کەمی ئارامگرتنیەوە؟ دەبیستین کەسێک دەڵێت ئارامم نەماوە. ئارام نەگرتن یەکێکە لەو هۆکارانەی دەبێتە هۆی بێوەری فەشەلهێنان، چونکە بەر لەوەی بگەیتە ئاکامی کارەکانت زۆر بەجار ڕوبەڕووی کۆسپ و ڕێگر و بەرەنگاربوونەوەی کاتی دەبیتەوە. بۆیە ئەگەر ئارامگر نەبیت ئەو کۆسپانە تێپەڕ ناکەی و واز لە بەدیهێنانی ئامانجەکانت دەهێنی. ئاندرۆ کارنجی گوتوویەتی ئەو مرۆڤەی لە ئارامگریدا سەرکەوتوو نەبێ لە هەموو شتێکی دیکەشدا هەروەها دەبێت. بڵانتۆز دەڵێت ئارامگرتن باشترین چارەسەرە بۆ گرفتەکان. ئارامگران چیان دەوێت لەوە زیاتر کە خوای گەورە دەفەرموێت وەبەشر الصابرین؟ دەگونجێ بە تەواوی پەرۆش بیت و وزەیەکی گەورە و زانیاری زۆرت هەبێت و خەونەکانت بخەیتە بواری کارپێکردنەوە و بە سەرکەوتنەوە وابەستە بیت. بەڵام ئەگەر ئارامگری تەواوت نەبێ، ئەوە تەنها ئەم خاڵە بەس دەبێت بۆ تێکدان و لە ناوبردنی خۆزگە و خەونەکانت. مەبەست لە ئارامگرتن ئەوە نییە هیچ کارێک نەکەی بۆ گەیشتن بە باشترین ئامانجەکان. ئارامگری ڕێسای خۆی هەیە و کارێکی بە زەحمەت و وابەستە بوونە. ئالێرەدا ئارامگرتن تەنها بۆ بەرژەوەندی تۆ کار دەکات. پێویستە هەموو تواناکانت بخەیتە کار بۆ بەدیهێنانی خەونەکانت. لە هەمان کاتدا بە تەواویش پەیوەست بیت بە ئارامگریەوە. نۆرمان فێنسێنبێڵ لە کتێبەکەیدا هێزی بیرکردنەوەکان گوتوێتی بێهیوا مەبە، ئاساییە دوهەمین کلیلی نێو کۆمەڵە کلیلێک دەرگاکە بکاتەوە. هەروەک کەسە سەرکەوتووە مەزنەکان دەزانن گەورەترین دەستکەوتەکان دوای ئەوە بەدەسهاتوون کە گەیشتونەتە ئەو خاڵەی ڕای دەوروبەرەکەیان لەسەر ئەوە بووە ئەو بیرۆکەیان ئەو دەستکەوتە بە هیچ جۆرێک ناکرێت بەدەست بهێنرێت. هەرچێک ڕوودا پێویستە خۆت وابەستە بکەیت بە بەدیهێنانی خەونەکانتەوە و خاوەنی مرونەت و ئارامگر بیت. تۆ ئەو کەسە بە لە هەر گرفتێکدا ڕوبەڕووی دەبیتەوە دەرفەتی چارەسەر دەبینێتەوە، نەک ئەو کەسەی لە هەر دەرفەتێکی بۆ ڕەخساودا گرفت و ئاستەنگ دەخڵقێنێ. ئێستا بۆ گەیشتن بە ئارامگری ئەم ڕەچەتەیەت پێشکەش دەکەم. یەکێک لەو ئاستەنگ و بەرەنگاریانە ڕوبەڕووت دەبنەوە تۆمار بکە. 2-5 ڕێگا تۆمار بکە کە دەتوانیت بەکاریان بهێنیت بۆ زاڵبوون بەسەر ئەو ئاستەنگ و بەرەنگاریەدا. 3 بە دوای کەسێکدا بگەڕێ کە جێگای ڕێستە و متمانەت بە زانیاری و لێهاتووی هەیە و باوەڕت وهایە بتوانێت یارمەتیت بدات لە گەیشتن بە چارەسەرێک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم گرفتە. 4
سەرجەم چارەسەرە گونجاوەکان هەڵسەنجێنە. پێنجەم دەست بەجێ جوڵە و هەڵسوکەوت بکە و بە وابەستەیی و پەرۆشی و بەهێزەوە ئارام بگرە. دەگونجێت ئێستا تەنها چەند هەنگاوێک لە سەرکەوتنەوە دوور بیت. هەمیشەش یادت بێت هەموو ساتێک وەها بژی کۆتا ساتە وەختی ژیانتە. بە باوەڕەوە بژی، بە ئومێدەوە بژی، بە خۆشەویستیەوە بژی، بە تێکۆشانەوە بژی و ڕێز و بەهای ژیان بزان. کلیلی دێم ڕێککاری بەردەوامی بنەمای دەستگرتن بەسەر دەرووندا. هەر کاتێک عەقڵی مرۆڤ بە بیرۆکەیەکی نوێ بکرێتەوە ئەوە هەرگیز ناگەڕێتەوە بۆ دۆخی سەرەتایی. ئۆلیڤیا وێندەل هۆڵمز. دکتۆر سوینگ یۆنگ بەرکەر سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردنی کۆمپانیای کیۆنۆ دامەزرێنەری کۆمپانیای فڕۆکەوانی ئەسیانە بە یەکێک لە کەسە زۆر سەرکەوتوەکانی کۆریادا دەنرێ. باوکی بە شوفێری ئۆتۆمبیلێکی کڕی دەستی پێکرد. بڕیاریدا کارەکەی فراوان بکات. ئەو ئۆتۆمبیلەی کڕی کە بەکرێ لەسەری کاری دەکرد پاشان ئۆتۆمبیلی دیکەی کڕی. کاتێک دەستی کرد بە جێبەجێکردنی خەونەکانی لە فراوانخوازی و زیاتر و پێکێنانی سامانێکی گەورەدا هەرچێکی هەبوو حکوومەت دەستی بەسەرداگرت. ئەمەش لە کاتی جەنگی کۆریادا بوو. بە ماوەیەکی کەم لە دوای ئەوە باوکی ناوبراو مرد. دکتۆر بێرکەر ئەو ڕووداوەی بینی کە لە باوکی ڕوویدا بۆیە بڕیاریدا ئۆتۆمبیلێک بکڕێ و خۆی وەک شوفێر کاری لەسەر بکات. پاشان ئۆتۆمبیلی دووەمی کڕی. دایە یەکێک لە ئەندامانی خێزانەکەی کاری پێ بکات. بەم شێوەیە لە زیادکردنی دەستکەوتەکانیدا بەردەوام بوو تا خێراتر هاوکاری خەڵکی زیاتر بکات. کارەکەی پەرەیسان تاک و بنیادی ئیمبراتۆریەتێکی ئابووری تری دانا لە ڕێی ئەو کاروانی پاسەوە کە بووە خاوەنی واتە کۆمەڵێک پاسی کڕی. بەردەوام لە سەرکەوتنێکەوە بۆ سەرکەوتنێکی دیکە پێش دەکەوت. کارەکەی فراوانتر کرد بە چوونە نێو بواری ڕێگەی هەوایی و کۆمپانیای ئەسیانە ئێرلینز دروست کرد. لە سەرەتادا زەرەری زۆری کرد. خەڵک ئامۆژگاریان دەکرد واز لەم بوارە بێنێت نەبادا هەموو شتێک لەدەست بدە. ئەو گوێی بەم قسانە نەدەدا و لەسەر پرۆژەکەی هەر بەردەوام بوو. لە دوای بەرەنگاربوونەوەی کۆسپ و تێکشکانی زۆر و زیانی مادی گەورە دۆخەکەی گۆڕا. ئێستا کۆمپانیای ئەسیانە لەو کۆمپانیا بەدەستکەوتانەیە کە داهاتی ساڵانە دەگاتە 20 ملیۆن دۆلار. لە دیدارێکدا لەگەڵ کەناڵی تەلەڤیزیۆنی هەواڵی بەناوبانگ CNN لەبارەی نهێنی سەرکەوتنەکەی پرسیار لە بەرکەر لێکرا. ئەو گوتی دڵسۆزی و ڕێکسازی خۆم لەسەر کاری ڕێکوپێک و بەردەوام ڕاهێنا تا ئەوەی دەمەوێ و دەخوازم بەدەستی بهێنم. کاتێک دیاری بکەم و بۆ کار و کاتێک بۆ خێزان و کاتێکیش بۆ تەندروستیم. من چێژی تەواو لە کارەکەم وەردەگرم. لە هەر کارێکدا کە ئەنجامی دەدەم دەمەوێت بگەمە پلەی باڵا. ئەم نمونەی پیاوێکە لە هیچەوە دەستی پێکرد و بووە گەورەترین ساماندار. ئەوەش بەهۆی تەرخانکردنی ژیانی بۆ گەیشتن بە ئامانجەکانی بەهۆی سەرڕاستی و دڵسۆزی و کاری بەردەوام و ڕێکوپێکەوە. جارێک کەسێک بۆ کەمکردنەوەی کێشی لەشی داوای یارمەتی لێکردم. گوتی بەهۆی ئەم کێشە زۆرەوەیە ژیانی لێ تێک چووە. بۆ دابەزاندنی کێشەکەشی هەموو ڕێگەیەکی تایبەت بەمەی تاقی کردوتەوە بەڵام بێسوود. کە لەبارەی ئەوەوە پرسیارم لێکرد چی پێویست بیکات بۆ ئەوەی بگاتەوە کێشە نمونەیەکەی. ئەو گوتی نازانم هەر لەبەر ئەوەی ئێستا لێرەم لێم پرسی ئەگەر لاشت شۆخ و ڕێک بواە چی دەکرد بۆ ئەوەی ئەو ڕێک و شۆخێکی بپارێزی. گوتی لەو حاڵەتەدا بەلایەنی کەمەوە 3 جار لە هەفتەیەکدا ممارەسەی مەشقە وەرزشەکانم دەکرد سەرباری خواردنی خۆراکی تەندروست و هاوڕێتی ئەوانەی تەندروستیان باشە. ڕەنگە هەوڵمدایە کەسانی خاوەن لیاقەی بەرز ببینم تا ئەو کارانەی بکەم کە ئەوان پێی هەڵدەستن. پرسیارە سروشتەکەی من ئەوە بوو ئەی بۆ ئەو کارانە ناکەی؟ ئەو هیچ وڵامێکی نەبوو. ئەم پیاوە پلانێکی استراتیژی نایابی هەبوو بۆ کەمکردنەوەی کێشەکەی و دەتوانێت شۆخی و لاشەڕێکی و تەندروستی ببێ و بەوە هەستەکانیشی باشتر دەبن و لەوەی تێیدان و ژیانیشی خۆشتر دەبێت. کەچی ئەم پلانەی جێبەجێ نەدەکرد لەبەرەوە هاتووتە لای من تاکو و پلانێکی سحری پێ بدەم. ئەگەر هەڵوێستی ئەم پیاوە لێک بدەینەوە دەبینین هیچ توانایەکی کەم نەبوو. مادەش کۆسپێک نەبووە لە بەردەم بەدیهێنانی خەونەکانیدا. بەو بەڵگەی کە زۆری خەرج کردووە بۆ دەرمان و ئەو ڕێگانەی ئەو کاتە لە بازاردا هەبوو. سەرباری ئەوەش کاتی پێویستی هەبوو بۆ کارپێکردنی نەخشە و پلانەکەی کەواتە بە دیاریکراوی چ شتێکی کەمە؟ وەڵامی ئەم پرسیارە ئەوەیە. ئەو ڕێکسازی و توانای ڕێخستنی نەبووە و وهای لێ بکات هەڵسوکەوتی دروست بگرێتە بەر بۆ بەدەستێنانی ئامانجەکەی. هەر بۆیە لە چارەسەرکردنی ئەم پیاوەدا پێداگریم لەسەر توانای کارکردنی ڕێکوپێک و بەردەوامی بوو. یارمەتیمدا کار بە پلانە استراتیژیەکەی خۆی بکە و لە هەنگاونانێکی بچووکدا
جێبەجێ بکات. بۆ ئەمەش پشت ببەستێ بە بەردەوامبوون لەسەر جێبەجێکاری و کاری ڕێکخراو، هەروەها یارمەتیمدا لە پەرەدان بە وێنە خودیە ئیجابیەکەی. لە کۆتاییدا گەیاندیە دەستەبەرکردنی ئامانجەکەی. ئەم پیاوە لە کەمکردنەوەی کێشیدا سەرکەوتوو بوو بە بڕی ئەندازەی زیاتر لە 80 ڕەتڵ. ئێستا بە ڕێکوپێکی ممارەسەی مەشقە وەرزشیەکان دەکات، لانی کەم 2 جار لە هەفتەیەکدا وە ژیانیشی زیاتر خۆش بووە لەوەی پێشتر تێیدا بووە. لە یەکێک لە ئەوانەکانمدا دەربارەی سەروەری خود بە ئامادەبوانم گوت کە ئەوان بە درێژایی ژیانیان ڕێککار و بەردەوامن. هەندێکیان بەسەر سوڕمانەوە لەیان دەپرسین چۆن ئەمە دەزانیت؟ لە یەکێکیانم پرسی جگەرە دەکێشی، گوتی 10 ساڵە جگەرە دەکێشم، ڕۆژانەش پاکەتێک تەواو دەکەم. پێم گوت پێم نەوتی ڕێککار و بەردەوامی؟ ڕۆژانە بە ڕێکوپێکی پاکەتێک جگەرە دەکێشی و ماوەی 10 ساڵیشە بەردەوامی. پاشان پرسیارم لە کەسێکی دیکە کرد بە بەردەوامی سەیری تەلەڤیزیۆن دەکەیت؟ گوتی بەڵێ هەموو ڕۆژێک. پاشان پرسیم لە کێوە لەسەر ئەمە بەردەوامیت؟ گوتی دەوروبەری 12 ساڵە. ئەمە کورد دەکەینەوە لەوەدا کە کەسێکی دامەزراون لە سیرکردنی تەلەڤیزیۆندا. ئەم دوو نمونەیە ڕادەی وابەستەبوون دەردەخەن. یەکەم پابەندە بە خۆ لە ناوبردنەوە و دووەمیش بە بەفیڕۆدانی کاتەکانیەوە. ئێمە هەمیشە ڕێکسازین، بەڵام زۆربەی دامەزراوی و بەردەوامیمان لەسەر شتەکان بۆ دروستکردنی خۆخراپەکانە، وەک جگەرە کێشان و زۆرخۆری و ڕاهاتن لە سەرمەی خواردنەوە و مادە سڕکەرەکان و زۆر تەماشاکردنی تەلەڤیزیۆن و ممارەسە نەکردنی وەرزش. بەرامبەر بەوە کەسە سەرکەوتوەکان دەبینین هێزی کۆنتڕۆلکردنی کەسیانە بەکاردێنن لە باشترکردنی ئاستی ژیانیاندا تاکو ژیانێکی کامەرانتر بژین بۆ چاکترکردنی داهاتیان و بەرزکردنەوەی ئاستی بژێوی و تەندروستی و ژیانی خۆشیان بە شێوەیەکی تەواو و کامل بۆ ئەوەی بەخۆشی بژین. لەبەر ئەوە بەبێ خود کۆنتڕۆلکردن هیچ وزەیەکمان نابێت بۆ بەدەستێنانی ئامانجەکانمان. بە خود کۆنتڕۆلکردن دەتوانین لەسەر مەشقە وەرزشیەکان بەردەوام بین و پارێزگاری توانە لاشەییەکانمان بکەین. دەتوانیت زوو لە خەو بێدار بیتەوە، دوور بکەویتەوە لە خۆ خراپەکانی وەک جگەرە کێشان یان خواردنەوەی مەی یاخود زۆرخۆری. تەنانەت ئەگەر ئەو خۆ خراپانە ماوەیەکی زۆریش بێ هاوڕێت بن. خود کۆنتڕۆلکردن یارمەتی دەدات لە گۆڕینی ئەو بەرنامەی هەڵس و کەوتەکانت لە قاڵب دەدات بۆ بەرنامەیەکی ئیجابی یارمەتیت بدات لە ئاراستەکردنی وزەکانتدا ڕۆ سەرکەوتن. ئەمە هێزی خۆ کۆنتڕۆلکردن و خود کۆنتڕۆلکردنە. بێگومان ئاسانە کاتەکانت لە کۆمەڵەکارێکی بێبایەقدا بەفی ڕۆ بدەیت یان هەر هیچ کارێکی تێدا نەکەیت. ڕەنگە جگەرە کێشان بۆ هەر کەسێک زۆر ئاسانتر بێت لە بەردەوامبوون و ڕێکسازی لەگەڵ مەشقە وەرزشیەکاندا. خۆ خراپەکان بۆ ماوەیەکی کورت چێژن دەدەنێ، بەڵام هەر ئەوانە بۆ ماوەی درێژ گینگڵدان و ئازار و ژانت پێدەدەن. جارێک لە یەکێک لە یانە وەرزشیەکاندا کچێکم بینی لە تەمەنی 20 ساڵاندا بوو، لیاقەیەکی دەستەیی باشیە بوو، زۆر بە لێبڕانەوە مەشقە وەرزشیەکانی ئەنجام دەدا تەواو وەک ئەوەی گرنگترین کاری ژیانی بێت. دەربارەی ئەو کاتە پرسیارم لێ کرد کە پێویستمان پێیەتی بۆ ئەوەی بگەینە ئەو ئاستە بەرزەی لیاقەی جەستەیی کە ئەو هەیەی. بە زەردەخەنەیەکەوە وەڵامی دامەوە گوتی بۆ ئەوەی لەم ئاستەدا وەکو منت لێبێ و لیاقەی منت هەبێت پارێزگاریشی لێ بکەی پێویستت بە هەموو تەمەنت هەیە. پاشان باسی کرد کە لە تەمەنی 6 ساڵیدا بووە بۆتە جێگای گاڵتەپێکردنی هاوڕێکانی قوتابخانەی تەنها لەبەر ئەوەی قەڵەو و گۆشتن بووە. لە دوای ئەوە بڕیاری داوە سنوورێک بۆ ئەم ئازارەی دەرونی دابنێ. لەو ساتەوە ڕۆژانە بە بەردەوامی ممارەسەی مەشقە وەرزشیەکانی کردووە. بەلایەنی کەمەوە ڕۆژانە یەک کاتژمێر بەوە کۆتایی بە قسەکانی هێناوگوتی من یەک لاشە و یەک شیانم هەیە، ئەگەر خۆم گرنگی بە خۆم نەدەم کێ گرنگی پێدەدا؟ ئەم خانمەلاوە نهێنیەکانی سەرکەوتنی دۆزیوەتەوە بەهۆی تێکۆشان و تەرخانکردنی کاتی تایبەتی بۆ مەشقە وەرزشیەکان و بەهۆی بەردەوام بوون و خۆ کۆنتڕۆلکردنەوەیە ئەو جەستە شۆخ و ڕێکە و ئەو ژیانە تەندروستەی هەیە. ئەو خۆ باشەکانی کردووە بە بەشێک لە ژیانی ڕۆژانەی خۆی. ئایا کەسێک دەناسیت بڕیاری داوە ممارەسەی مەشقە وەرزشیەکان بکات و چۆتە یەکێک لە یانە وەرزشیەکانیش، پاشان جارێکیان دوو جار چووە بۆ مەشقەکە و ئیدی نەچۆتەوە بۆ یانەکە و مەشقە وەرزشیەکانی واز لێ هێناوە؟ ئایا هەندێک لەو کەسانە دەناسی تەواوی ئارەزوو خۆیان بۆ فێربوونی یەکێک لە زمانەکان پیشانداوە و خۆیان ناونووس کردووە و بڕی مادەی داواکراوی خولەکەیان داوە و کتێبیان کڕیوە و لە هەفتەکانی یەکەمی خولەکەشدا ئامادە بوون، بەڵام دوای ئەوە وردە وردە پەیوەستیان بە واردنەکانیانەوە نەبووە و لە وادەی خۆی نەچوونەوە و تەمبەڵ بوونە و لە ئامادەبوونی ڕێک و پێک و ئەو گرنگی پێدانەی یەکەم جاری فێربوونیان نەماوە و
لە کۆتاییشدا بە تەواوی وازیان لە خوێندنەکە هێناوە؟ چەند کەس لە ئێمە کتێبی کڕیوە بۆ تەنها جارێکیش نەیخوێندوێتەوە؟ چەند لە ئێمە کاسێتێکی کڕیوە و هەرگیز گوێ لێ نەگرتووە؟ جوان ئەگەر ئارەزووی سەرکەوتن و باشکردنی ژیانت هەبێت، لەگەڵیدا جوڵە و هەڵسوکەوت بکەی و وابەستەیت و مرونەتی تەواوت هەبێ. بەڵام ئەگەر ئیرادەت لەسەر ئەوە نەبێ ڕۆژانە بە هەمان پەرۆشیەوە بەردەوام بیت، بە دڵنیاییەوە فەشەل دەهێنیت. لە یاری کاراتێدا بۆ نمونە زۆر کەسم بینیوە لەوانەی ناوی خۆیان تۆمار کردووە بە مەبەستی بەشداریکردن لە مەشق و ڕاهێنانەکان و گەیشتن بە پلەی بەرزی تەندروستی و توانای پارێزگاری لە خۆکردن. دەست دەکەن بە ڕاهێنانەکان و هەنگاو و جوڵە یەکەمیە سادەکان فێر دەبن، بەڵام پاش ماوەیە خولی ڕاهێنانەکە بە تەواوی بەجێ دێڵن. تەنها کەمێکی ئەوان پشتێنی ڕەش بەدەست دێنن، هۆی ئەمەش بوونی هێز و توانای خود کۆنتڕۆلیە یان نەبوونی. جۆرج بەرناشۆ گوتوێتی گرنگی بە بەدەستێنانی ئەو شتانە بدە کە خۆشت دەوێت، دەنا ناچار دەبیت ئەوەی بەدەستی دەهێنیت قبوڵی بکەیت. ئەگەر فەرهەنگەکان بگەڕین بۆ مانای خود کۆنتڕۆلکردن الئینضیبات الذاتی، دەبینیت بە مانای دەسەڵات بەسەر خۆداگرتنە. بۆیە ئینضیبات الذاتی تاکە سیفەتە کە کەسی ئاسایی وها لێ دەکات کاری گەورە و نائاسایی ئەنجام بدات. بەردەوام بە لەسەر جوڵە و هەڵسوکەوت، ئەو هێزەیە کە دەتگەێنێتە ژیانێکی باشتر. دکتۆر ڕۆبەرت شۆلەر گوتوێتی هەرگیز هیچ گرفتێک مەکە بە پاساو، هەمیشە بەردەوام و ڕێککار بە بۆ ئەوەی گرفتەکە چارەسەر بکەیت. جارێکیان لە هاوای وانەم پێشکەش دەکرد لەسەر بەرنامە ڕێژی زمانیانەی دەماری البەرمەجە اللوغەویە العەسەبیە. لە کاتی مانەوەمدا لەوێندەر وەرزشی ڕێڕۆیشتنی بەیانیانم دەکرد. خانمێک سەرنجی ڕاکێشام کە ئەویش هەمان مەشقی دەکرد و پاڵی بە گالێسکەیەکی بچووکی مناڵانەوە دەنا. ئەو بەهێز بوو چونکە دایک بوو و سەرپەرشتیکردنی منداڵێکی بچکۆڵە ڕێی لە ممارەسەکردنی وەرزشی لێ نەگرت بوو. کاتێک ڕۆنسکانلانی ئەمریکی منداڵێکی بچکۆڵە بوو هۆگری وەرزش بوو. لە ساڵی 1956 تووشی ڕووداوی ئۆتۆمبیل هات و بە مۆعجیزە دکتۆرەکان ژیانیان ڕزگار کرد. بەڵام دوایی تووشی شەلەلی تەواوەتی بوو لە کەمەریەوە تا پێیەکانی. لە سەرەتا ڕقی لە کورسی کەم ئەندامی دەبەوە و لەسەری دابنیشێ و هەمیشە باسی بەخت و چارەڕەشی خۆی دەکرد. لەسەر ئەم حاڵی بەردەوام بوو، بەڵام پاش تێپەڕاندنی ماوەیەک لەگەڵ ئەم دۆخەیدا وازی لەم هەستەی هێنا و لە دەرونی خۆی داگوتی ئەگەر ئەمە ئەو بارە بێ کە بە درێژایی ئەو تەمەنەی ماومە لەسەری دەمێنمەوە، پێویستە هەر چۆنێک بێ تا ئەو پەڕی گونجان چێش لە ژیانم وەربگرم. لە دوای ئەوە هەوڵیدا لە چەند یانەیەکی وەرزش لە بەشی کاراتێدا بەشداری بکە، بەڵام بەهۆی دۆخی تایبەتی جەستەیەوە ڕەفز دەکرا. تا لە کۆتاییدا بیل لێسلی ڕاهێنەری کۆنگفۆ ڕازی بوو ڕاهێنانی پێ بکات. هەمیشە ڕوون یەکەم کەس بوو ئامادەی ڕاهێنان دەبوو، دوا هەمین کەسیش بوو هۆڵی مەشقی بەجێ دەهێشت. لە ڕاهێنانەکاندا بەردەوام بوو، لە یاریەکەشدا پێشکەوت تا پشتێنی ڕەشی وەرگرت. زۆر بەهێز بوو لە بەزاندنی هەر جشکاریەکدا دەستەکانی و کورسیە تایبەتیەکەی بەکاردەهێنا. کە تەمەنی بوو بە 37 ساڵ گەیشتە بەرزترین ئاستەکان. خۆی بووە مامۆستا و قوتابخانەیەکی تایبەتی پێکێنا بۆ فێرکردنی کۆنگفۆ کە نزیکەی 200 کەسی وەردەگرت. لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا پرسیار لە ڕۆنکرا دەربارەی ئەو شێواز و ڕێگایی بەهۆیەوە توانی بەسەر حاڵی لاوازی خۆیدا زاڵ بێ. ئەو گوتی کاتێک ئامانجێکت هەبوو بۆ گەیشتن بەو ئامانجا وزەکەت چڕ کردەوە و تواناکانت خستە بواری جێبەجێکاری و بەردەوام و ڕێککار بووی، ئەوە هەردەبێ سەر بکەوی و ئەم ئامانجات بەدەست بهێنیت. نووسەری ئەمریکی جێم ڕۆن گوتوێتی ئەگەر بۆ هەوڵی سەرکەوتوو لە پێناو بەختەوەری و خۆشگوزەرانیدا فاکتەرێک هەبێت، ئەو فاکتەرە بەردەوامی و خود کۆنتڕۆلیە. هەر ئەوەیە کلیلەکانی خەونەکانتی لە خۆگرتووە. ئەو پردەیە کە بیر و دەستکەوتەکانت پێکەوە دەبەستێ و بنەمای هەموو سەرکەوتنێکیشە، نەبوونیشی بەرەو فەشەل و بێوەریت دەبات. هانیپال گوتوێتی ئەگەر ڕێگەی سەرکەوتنمان نەدۆزیەوە پێویستە خۆمان دایبهێنین. بەردەوامی و ڕێکاریان خود کۆنتڕۆلکردن کلیلێکە بەهۆیەوە دەگەیتە ڕێگای سەرکەوتن. هەر ئەوە یارمەتی دەدات بۆ گۆڕینی خۆ و بیرە سلبیەکان و پەرەپێدانی کار و بیرە ئیجابیەکان. ڕێکاریەوە هەر لێ دەکات لە سەرەتای تا کۆتایی ڕێگا پەرۆش بیت. لە ئەمڕۆوە دەست بکە بە بنیاتنانی ماسوولکەکانی بەردەوامی و ڕێککاری، چونکە تەنها ئەو ماسوولکانن کە دەکرێت لە سەر بەردەوامبوونی جوڵە و هەڵسوکەوتەکانت یارمەتیت بدات و بەرزترین ئاستی سەرکەوتنت بۆ دابین بکە. لە ئەمڕۆوە خۆ کۆنتڕۆلکردن و بەردەوامی بکە بە یەکێک لە خۆکانت و ڕێ بۆ خۆت بسازێنە تا بەهێز بیت. خۆت لە هەر کوێکی سلبی ئازاد بکە و لەسەر کۆڵنەدان لە خۆت
کۆنتڕۆڵکردن و بەردەوامبوونی ئیجابیانە بەردەوام بە. ملیۆنێر چارلز جێفرنس گوتوێتی کۆڵنەدان بەرگری لە ناو دەبات. ئێستاش ئەم ڕەچێت پێشکەش دەکەم بۆ گەیشتن بە بەردەوامی و ڕێککاری. دەکار لەوانە تۆمار بکە کە دەخوازیت ئەنجامیان بدەیت کەچی بەردەوام نابی لەسەریان. 2. بە پێی گرنگیان ڕێزبەندیان بکە. 3. لەگەڵ زیادکردنی دەستەواژەی من دەتوانم بە دەنجی بەرز ئەو کارانەی تۆمارت کردوون بیان خوێنەرەوە. بۆ نمونە ئەگەر لە یەکەمینی لیستەکەدا هەیە ڕۆژانە نووسینگەکەم ڕێک و پێک دەکەم، ئەوە بەم جۆرە بیخوێنەرەوە. من دەتوانم ڕۆژانە نووسینگەکەم ڕێک و پێک بکەم. ئەگەر لە سەرەتای لیستەکەدا هەیە ڕۆژانە مەشقە وەرزشیەکانم ئەنجام دەدەم، تۆ بیخوێنەرەوە. من دەتوانم ڕۆژانە مەشقە وەرزشیەکان ئەنجام بدەم. 4. ئێستا پێڵوەکانت لێک بنێ و خەیاڵی خۆت بکە ئامانجەکەت بەدەستێناوە، پاشان چاوەکانت بکەرەوە. 5. ئێستا ئەرکە پێویستەکانی سەرشانت ئەنجام بدە. هیچ کارێکی دیکە مەکە تا ئەو ئەرکانە جێبەجێ دەکەی، هەر ئێستا بەو کارە هەڵبستە. 6. کە بەڵێنێکت دا یان ژوانێکت دیاری کرد، پێویستە پەیوەست بیت بەو کاتەوە و تەنها خوڵەکێکیژێت دوانەکەویت. بە پلەبەندی دەستکە بە بنیادنانی ماسوولکەی بەردەوامی و ڕێکاری، پاشان خۆت دەبینیتەوە ڕوە و ژیانێک دەڕۆی پڕێتی لە کامەرانی و تەندروستی و سەرکەوتن. مامۆستایە گوتوێتی ئەگەر ویستت ببیتە پزیشک و زانستی پزیشکی بخوێنە، ئەگەر ویستت ببیتە ئەندازیار زانستی ئەندازیاری بخوێنە، ئەگەر ویستت سەرکەوتوو بیت دیراسی سەرکەوتن بکە. سەرکەوتن لە نێوان دەستکەوتەکانت زۆر گرینگە، بەڵام دەبێ ئاگاداری ئەوەش بی سەرکەوتن لە نێوان دەستەکانتدایە. تۆ ئەو هێزت هەیە ببیت یان کار بکەیت یاخود ببیتە خاوەنداری هەرچیەک کە دەیخوازیت. بڕوانە ڕابردوو وەگەوەی گەنجینەیە کە لە ئەزمون و پسپۆڕی دانایانە بەکاری بهێنە، بڕوانە داهاتوو بەوەی هیوایەکە بۆ کامەرانی، بۆیە دوێنێ جگە لە خەونێک هیچ نییە، بەیانیش جگە لە بینین و بەدیکردنێک هیچ نییە. بەڵام ئەمڕۆ وەک ئەوەی پێویستە تێیدا دەژیت وها لە دوێنێ دەکات خەوێک بێت لە کامەرانی و بەیانیش بینین و دیدارێک بێت لە ئومێدەواری. هەمیشەش یادت بێت هەموو ساتێک وەها بژی کۆتا ساتە وەختی ژیانتە، بە باوڕەوە بژی، بە ئومێدەوە بژی، بە خۆشەویستیەوە بژی، بە تێکۆشانەوە بژی و ڕێز و بەهای ژیان بزانە. خۆشەویستان، هەنووکە لە دوای ئەوەی دەکلیلەکەی سەرکەوتنت زانی، کاریگەریانت لە ژیانی ئەوانەدا بینی کە خوێندوونەتەوە و چێژت لە ژیاننامەی سەرکەوتویان وەرگرت، کۆمەڵێک ڕەچەتت خوێندەوە ناسی کە ئەم کلیلانەیان تێدا بەرجەستەیە. لەگەڵ چۆنیەتی وەرگرتنی تەواوەتیان و ئاوێتەکردن و کارپێکردنیان لە ژیانتدا دەبێت بڕیار بدەیت، دەبێت تا ئەو پەڕیمەودا ژیانت بگوزارێنیت، کاتت دانایانە بەکاربێنیت، پەیوەندیەکانت لەگەڵ خەڵکیدا باش و باشتر بکەیت، وەک ئەوەی شایەنیەتی ژیانێکی باشتر بژیت، ئامانجەکانت دیاری بکەی و هەموو تواناکانت بۆ بەدەستهێنانیان بەکاربێنیت، بڕیار بدە ئازایانە ڕوبەڕووی سەرجەم بەرەنگاریەکان ببیتەوە. بیرت بێت زستان سەرەتای هاوینە، تاریکی سەرەتای نور و ڕۆناچیە، گوشار و ناڕەحەتیەکان سەرەتای پشوون، ڕاڕایی سەرەتای کامەرانیە، فەشەل سەرەتای سەرکەوتنە. من هیوای بەختێکی باشت بۆ دەخوازم. دەبێت بجوولەیت و شانس و بەختی خۆت دروست بکەیت، ئیجابیانە بیر بکەرەوە، ئیجابیانە جوڵە و هەڵسو کەوت بکە، پێشبینی باشتر لەوە بکە لەوەی لە ژیاندا هەیە، هەروەک لە فەرمودەیەکی پیرۆزدا هاتووە تەفاءلوا بالخەیری تەجیدوه. لەگەڵ هیوای ئیبراهیم فەقێ بۆ هەموو سەرکەوتنێک کە دەیخوازیت، بەدیهێنانی خەونەکانت بۆ ئەوە کە خەونی گەورە و گەورەتر دەبێت.